لە تۆمارکراوەکانی ڕێکخراوی دەریای فەڕەنسی. ناوی کتێب دەربارەی فەلسەفەی مێژوو زانستی مێژوو. بابەت فەلسەفەی مێژوویی. ئامادەکردن و وەرگێڕانی سەلام عەبدولکەریم. دیزاین و بەرگ فوئاد کەوڵووسی. شوێنی چاپ چاپەمەنی گەنج. ساڵی چاپ 2009 سلێمانی. نۆرەی چاپ چاپی یەکەم. تیراژ 1000 دانە. ئەم کتێبە لە 280 لاپەڕەی قەبارە مامناوەندایە لە خوێندنەوەی ئومێد مستەفا ئەحمەد. کارە هونەریەکان ڕووناک ڕەفیق. پێشەکی کتێبخانەی کوردی ئێمە لە زۆر بوار و لایەنەوە کە لێن و کەم و کورتی تێدایە بە جۆرێک ڕەنگە هەڵە نەبین گەر بڵین هێشتا لە قۆناغی پێگەشتن و بنیادنان و دروستکردندایە. هەروەک مرۆڤ تاوەکو نەچێتە کایەکی ئەکادیمی و ناوەندێکی زانستی و سەرقاڵی نووسین و توێژینەوە و دەستخستنی پەرتوک نەبێت لە بوارە جیاوازەکاندا، هەز ناکات کە چەندە کتێبخانەی کوردی پێویستی بە پڕکردنەوەی کلێنەکان و دەوڵەمەندکردنی هەیە، بە تایبەت بەرهەم و پەرتوکمان بە زمانی ڕەسەنی کوردی یەکجارکەمە. لەلایەکی ترەوە بواری زانستی زانکۆ و پەیمانگاکان ئاتاجێکی زۆریان بە سەرچاوە و پەرتوک هەیە لە هەموو بوارەکانەوە، بە تایبەت کە ئێستا خوێندن لە هەندێک بەشی کۆلێژ و زانکۆکاندا بە زمانی کوردیە، وەک کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان و زمان و ئەدەبیات و تادوایی. بۆیە لە کاتی ئامادەکردنی راپۆرتی زانستی ڕۆژانە و لە کاتی نووسینی توێژینەوەی دەرچوون و تێزی ماستەر و دکتۆرادا خوێندکاران دەکەونە بەردەم قەیرانی سەرچاوە لەو بوارانەی کە جۆرێک لە تایبەتمەندیان هەیە. ئەو کاتی کە خوێندکاری بەکالیۆریۆس بووم لە بێشی مێژوو، یەکێک لەو مادە و میتۆدانەی کە بەنیسبەت ئێمەوە سەرچاوی زۆری لەسەرکەم بوو، پاشان بە زمانی کوردی شتێکی ئەوتۆی بەدینە دەکرا تا ئەو کات بریتی بوو لە مادەی فەلسەفەی مێژوو زانستی مێژوو، کە بۆ خۆشی مادەیەکی بنەڕەتیە و پێویستە قوتابی یان خوێنکار بەر لەوەی هیچ شتێکی تر لە مێژوو بخوێنێ، جارێ خودی مێژوو خۆی بخوێنە و توێژینەوە و گەڕانی بەدوادا بکات، چونکە ناکرێ خوێنکاری بەشی مێژوو تەواو بکات بەڵام نەزانێت پێشوەخت مێژوو خۆی چییە، پێناسەکانی مێژوو چین، بیردۆزەکانی ڕافەکردنی مێژووی کامانن، پرۆسەی نووسینەوەی مێژووی کەی دەستپی پێکردووە و چۆن ئەم مێژووە نووسراوی ئێستا گەشتۆتە بەردەستمان. تا دوایی لەلایەکی ترەوە زۆربەی قوتابیانی ئێمە لە زانکۆ و پەیمانگاکان تەنها زمانی کوردی دەزانن کە ئەمە بۆ خۆی گرفتێکی گەورەیە و لەو لاشەوە ئەو مادانی کە دایان خوێنن یان توێژینەوە و راپۆرتیان لەسەر دەکات بە زمانی کوردی سەرچاوە دەربارەیان زۆر کەمە یان هەیە و دەگمەنە و بەشی پێداویستی زانستی قوتابی ناکات. بۆیە وەک هەستکردنێک بە بەرپرسیارەتی بەرامبەر هاوکاریکردن و پڕکردنەوەی کلێنەکانی کتێبخانەی کوردی و وەک خزمەتکردنێک بە قوتابیان و خوێندکارانی کورد لە زانکۆ و پەیمانگاکانی کوردستان، ئەگەر ئەم بەرهەمە شیاو بێت و بێگومان لە هەموو کەم و کورتیەکش بەدەر نییە، پێم خۆش بوو پێشکەشی کتێبخانەی کوردی و قوتابیانی کوردی بکەم لە هەر شوێنێک هەبن، بۆ ئومێدی بتوانین لەو بوارانەی کە بە زمانی کوردی سەرچاوە و زانیاریمان کەمە لەسەریان دەستەبەری کتێبخانەی کوردی ببین و ئەو قەرزەنەتەوەی و نیشتیمانی لەم قۆناغەدا لەسەرشانمانە بیدەینەوە و لە ئارکەکانمان کەم بکەینەوە. لە بنەڕەتدا ئەم کتێبە بریتە لە چەند وتارێکی پچڕ کە هەندێکیان نووسین و هەندێکیان ئامادەکردن و هەندێکی تریشان وەرگێڕاون لە ڕۆژنامە و گۆڤارە کوردیەکانی وەک گۆڤاری پەیڤین، ڕووناکبیر، ڕۆژنامەی کوردستانی نوێ، ڕۆژنامەی یەگرتوو. ڕەنگە شێوازی زنجیرە بەندکردنی بابەتەکان زانستیانە نەبێت، بەڵام ئاماژ لێی بەخشینی کۆمەڵە زانیاریە کە دەربارەی زانستی مێژوو فەلسەفەی مێژوو بەو هیوایی لە داهاتوودا کەسانی بەتواناتر بتوانن لەم لایەنەوە خزمەتێک بە کتێبخانەی کوردی و خوێندکارانی کورد بکەن. دەمەوێ ئەوەش بڵێم کە لەبەر سەرقاڵی نەمتوانیوە لەم بەرهەمەدا باشتر و زانستیانەتر کاری تێدا بکەم، بەڵام هەوڵ دەدەین لە داهاتوودا گەر خودا دەرفەتی داین ئەم بەرهەمە دەوڵەمەندتر بکەین یان هیچ نەبێت بە ڕێزێک بە سەرنج و تێبینی و ڕەخنەی زانستیانە ڕێک و پێکی بکات. لە کۆتاییدا ئەم بەرهەمە وەک دانەوەی قەرزێکی نەتەوەی و نیشتیمانی پێشکەشی کتێبخانەی کوردی دەکەم و هیوادارم لە کەم و کورتی بمبورن. سەلام عەبدولکەریم، 5/1/2009. پێرست 1. چۆن لە مێژوو تێبگەین؟ 2. ئایا مێژوو زانستە؟ 3. گێڕانەوەی زارەکی ئیپۆس سەرەتای دەستپێکردنی مێژوو. 4. ئافراندنی مێژوو لە نێوان تاکە کەس و کۆمەڵدا. 5.
خوێندنەوەی ئاینی بۆ مێژوو، جوولەکە، مەسیحیەت، ئیسلام. 6. ڕێبازی لێکۆڵینەوەی مێژووی و شێوازی پێڕەوکردنی لە پرۆسەی نووسینەوەی مێژوویدا. 7. دیدگا و تێگەیشتنی قورئانی بۆ مێژوو. 8. نووسینەوە و تۆمارکردنی مێژوو لای عەرەب و موسڵمانان. 9. مێژوو لای عەرەب. 10. بیردۆزەکانی ڕاوەکردنی مێژوو. چۆن لە مێژوو تێبگەین؟ لێدوان دەربارەی ئیشکالیەتی وتاری مێژووی. یەکێک لەو دیاردانەی وتاری ڕۆشنبیری کوردی لە ئێستادا ئیشکالیەت و گرفتی زانستی و بە ئاکادیمیبوونی گوتار و نووسینە معرفی و ڕۆشنبیریەکانە. تەنانەت لێکۆڵینەوە و توێژینەوە زانستیەکانیش لەم جۆرە ئیشکالاتانە دەرباز نەبوون. لەنێو ئەو گیر و گرفتانشدا زیاتر ئەو وتار و بابەتانەیە کە لەسەر بابەتە مێژوویەکان دەنووسرێت. هاوکات ئەو گیر و گرفتانش جۆری هەیە. تەنانەت ئەو کەسانی کە لەسەر مێژوو دەنووسن هێشتا بە تەواوی لە چەمکی مێژوو فەلسەفەی مێژوو تێنەگەیشتون بە مانازانستیەکەی، جگە لەوەی کە دوور و نزیکی کەسی نووسەر ئاگاشی لە میتۆدی لێکۆڵینەوەی مێژووی نییە و نەیتوانیوە پەیڕەویان لێ بکات. بە گوێرەی پێناسە کلاسیکیەکان تا ڕادەیەکی زۆر مێژوو نووسینەوە و تۆماری ڕابردووی مرۆڤە، یاخود مێژوو وێنەی ئەو ڕووداوانەیە کە لە ڕابردوودا ڕوویان داوە. دیارە ئەم شێوە پێناسەکردنەی مێژوو هاوشێوەکانیان جگە لەوەی دەلالەتی ڕەهانیە لەسەر جەوهەری مێژوو لەلایەکی تریشەوە بە تەنها ئەو پێناسانە بەز نین بۆ ئەوەی بۆ جۆرە تێگەیشتن لە مێژوو جێگیر بکەین، چونکە ئەگەر بچینەوە لای ئەو کەسانی تر لە مێژوو نووسان و فەیلسوفانی بواری مێژوو کە بە قوڵی و بیرکردنەوەوە لە دیاردە و ڕووداوە مێژوویەکانیان ڕوانیوە، دەگەینە چەندین پێناسەی جیاوازتر و گونجاوتر لە مەڕچەمکی مێژوو. لەوانەش هیرۆدۆت دەڵێت مێژوو گەڕان و پشکنینە بە دوای ڕاستی ڕووداوەکاندا. هەروەها ئیبن خەلدونیش دەڵێت مێژوو لە ڕواڵەتدا هەواڵە دەربارەی ڕۆژگار و ڕووداوە پێشوەکان. لە ناوەڕۆکدا ڕوانین و وربوونەوە و لێکۆڵینەوەیە بۆ بوونەوەرەکان و پرەنسیپەکانیان و زانستە بە چۆنیەتی ڕووداوەکان و هۆکارە قوڵەکانیان. بە مانایەکی تر کولینکۆت دەڵێت مانای مێژوو لەوەدایە کە ئەو ڕابردووی باسی لێوە دەکات ڕابردوویەکی مردوو نییە، بەڵکو ڕابردوویەکە بە مانایەک لە ماناکان لە ئێستادا دەژی. ئەوەی لێرەدا گرنگا وەری بگرین ئەو لایەنەی مێژووە کە گەڕان و پشکنین و لێکۆڵینەوە و توێژینەوەی ئەو ڕووداوانەیە کە لە ڕابردوودا ڕویان داوە، نەک نووسینەوە و تۆمارکردنی ڕووداوە مێژوویەکان، چونکە تا ئێستاش ژمارەی ئەو بابەتانی کە لەسەر ڕووداوە مێژوویەکان دەنووسرێت زۆر کەم ڕەچاوی ئەم لایەنە پڕبایەخەی چەمکی مێژووی کردووە. نەبوونی پسپۆری و تایبەتمەندی و شارەزایی لای بەشێکی نووسەرانی کورد لە بواری مێژوودا هەمیشە وای کردووە کە ئەو وتارانی کە لەسەر مێژوو دەنووسرێن زیاتر شەقلی گێڕانەوەیەکی پێوە دیار بێت کە کەم تا زۆر بەشێکیان لە گێڕانەوەی چیرۆکی بەرگوێیی ئاگردان و قسەی ئەو حیکایەت خوانانە بچێت کە دەنگیان لە نێو تاریکایی سەر تەختەی شانۆیەکەوە دەبیسترێت. پێدەچێت هەمومان هاودەنگ بین لەسەر ئەوەی کە پرۆسەی نووسین بە شێوەیەکی گشتی پرۆژەی ئاشکراکردن و کەشفکردنی مەجهول و نادیارێکە. ئەمەش بەپێی جۆری بابەتەکە دەگۆڕێت. بە مانایەکی تر هەوڵدانە بەهۆی چەند زاراوەیەکەوە بۆ دۆزینەوەی نەزانراوێک یاخود زیاتر. سەرڕای ئەوەش ئەم حاڵەتە لە نووسین و توێژینەوەیەکی سیاسی و کۆمەڵایەتی یان بایۆلۆژی و زانستی ڕوتەوە بۆ یەکێکی تر گۆڕانی بەسەرداتێت. هەروەکو پێشتر باسمان کرد، ڕاستە ڕووی یەکەمی مێژوو بریتیە لە تۆمار و نووسینەوەی ڕەوداوەکان، بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە هەموو مێژوو دارنین لە مانە و تێگەیشتنە ڕاستەقینە و شیاوەکەی خۆی کە بریتیە لە توێژینەوە و لێکۆڵینەوەی ڕووداوە مێژوویەکان، کە ئەمە ڕووی دووەم و بەشەوە تەواوکەرەکەی مێژووە. چونکە ئەگەر وانە بێت ئەو کات بە یەکجاری نووسینەوەی مێژوو ئیتر پێویستمان بە نووسینەوەی دووبارە و جارێکی تر ئەو مێژووە نووسراوە نییە، بەڵکو پێویستمان بە ئاشنابوون بەو هۆکارانە هەیە کە لە پشتەوەی ڕووداوە مێژوویەکاندا خۆیان هەشارداوە و کاریگەری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆیان لەسەر مێژوو ڕوتی مێژووی ڕووداوەکان هەیە. بە چاگیان بەخراپ پێویستمان بە ساختکردنەوەی ڕاستیەکی مێژووی، وتەیەکی مێژووی، ڕووداوێکی مێژووی، تەنانەت کات و شوێنی ڕووداوێک هەیە. گومان لەوەشدا نییە کە ئەم ساختکردنەوە و سەلماندن و جێگیرکردنە بە نیسبەت مەسەلە مێژوویەکانەوە بە گێڕانەوە و نووسینەوەی مێژوو نابێت و دەست ناکەوێت، بەڵکو بە پشکنین و توێژینەوە و وربوونەوە و لێکۆڵینەوە دەبێت. ڕەنگە لێرەوە ئەمە بە هەوڵی فەلسەفەی مێژوو دەستنیشان بکەین. لەسەر و هەموو شیانەوە پێدەچێت فەیلسوفی بەناوبانگی فەڕەنسی ڤۆڵتێر لە پێشترین کەس بوو بێت کە لە دەرگای ئەم باسی دابێت کاتێک دەڵێت
هەندێک لە مێژوونووسان بایەخ بە جەنگ و پەیماننامەکان دەدان، بەڵام دوای ئەوەی کە من دەیخوێنمەوە جگە لە وەسفکردنی ئەوەی کە لە نێوان 3 تا 4 هەزار جەنگ و سەدەها پەیماننامەدا هیچ داناییەکی تێدا نابینم، هیچ پێویستیەکی بەوە نەدەکرد کە لەو ڕووداوانە تێبگەم. لەم پێگەیەوە ڤۆڵتێر هەوڵ دەدات دانایی بدۆزێتەوە و ئاشکرای بکات کە لە پشت ڕووداوە مێژوویەکانەوە وەستاوە و ڕووداوەکان ئاراستە دەکات. بەمەش یەکەم کەس بوو کە زاراوەی فەلسەفەی مێژووی بەکارهێناوە. هەر لێرەوە جارێکی تر تێدەگەین کە فەلسەفە کاریگەریەکی گەوری لەسەر شانۆی مێژووی ڕووداوە مێژوویەکان هەبووە و هەیە، چونکە کاتێک باز لە مێژوویەک دەکرێت ئەرکی فەلسەفە پێش هەموو شتێک پرسیارکردنە لەو مێژووە. بۆ نمونە دەوترێت شۆڕشی فەڕەنسی لە ساڵی 1789 ڕوویداوە. لێرەدا فەلسەفە دەپرسێت چۆن ئەو شۆڕشە ڕوویدا، کەی ڕوویدا، هۆکارەکانی کامانە بوون، ئەنجامی شۆڕشەکە بەچی گەیشت، کەوابوو ئاماژ لە نووسینی مێژووی، لێکۆڵینەوە و لێکدانەوە و توێژینەوەی ناوەڕۆک و هۆکار و ماهیەتی ڕووداوە مێژوویەکانە، نەک نووسینەوە و گواستنەوەی ئەو مێژووە نووسراوە بێت جارێکی تر و بە زمانێکی تر بۆ سەر ڕووپەری ڕۆژنامە و گۆڤار و تەنانەت کتێبەکانیش. چونکە ئەگەر لایانی توێژینەوە نەبوایە لە مێژوودا، ئەوانەمان دەتوانی زۆر بابەت و حەقیقەتی مێژووی یەکلایی بکەینەوە و بەڕاستی لە بیر و هۆشماندا جێگیریان بکەین. دیارە ئیشکالێت و گیر و گرفتی نووسینی مێژووی زۆرن، بەڵام یەکێکی تر لەو گرفتانە کاتێک کەسێک تەنانەت توێژەرێک بابەتێکی مێژووی دەنووسێت، زانیاریەکی مێژووی بەرگەیەک لە سەرچاوەیەکەوە وەردەگرێت، بەڵام بێ ئەوەی تێبینی و پشکنینی خۆی هەبێت لەسەر ئەو زانیاری و بەرگە مێژوویە، بەبێ ئەوەی تێڕامان و خوێندنەوەی خۆی بەسەریدا تێدەپەڕێت. ئەمەش بووە بە کێشەیەکی گەورە و درێژکراوە تا ڕۆژگاری ئەمڕۆ. هەر ئەمەی ژوای کردووە کە زۆرێک لەوانەی کە لە بواری مێژوودا دەنووسن و بەرهەمی مێژووییان هەیە بەسەر ئەو هەڵە گەورەی مێژوویەدا تێپەڕێ کە کوردستان لە ساڵی 1514 زاینی لە شەڕی چاڵدێراندا لە نێوان عوسمانی و سەفەویەکاندا ڕوویداوە. لە کاتێکدا بە گوێرەی بۆچوونە ڕاستەکان یەکەم دابەشکردنی کوردستان لە پەیمانی زەهاوی ساڵی 1639 زاینی دابەشکراوە، چونکە دابەشکردن لە فۆرمە ڕسمیەکەیدا لەسەر پەیماننامە و بەرگەی یاسایی دەبێت، نەک لەسەر بنەمای شەڕ. دەکرێ بڵین دەرئەنجامی شەڕی چاڵدێران دابەشبوونی ئاینی و مەذهبی کوردستان بوو بۆ هەردوو ئاینزای سوننە و شیعە. بە جۆرێک خاکی کوردستان بوو بە دوو شوێنی نفوزی ئەو دوو مەذهبە. بە هەر حاڵ چەندین هەڵەی مێژووی تریش بەدی دەکەین. لە هەمان کادا تەشەنەکردنی ئەم هەڵە و دیاردە مێژوویە تاوەکو ئێستا ڕەنگە کاریگەری هەبوو بێت لەسەر ئەوەی کە لای ئێمە ئەو جۆرە نووسەرانە ناپاک و پیاوخراکمان لێ بکەن، بە پاڵەوان و نیشتیمان پەروەر و قەیران و تەنگەشەیەکی گەورە بۆ بابەتە مێژوویەکان بخڵقێن و کار بکاتە سەر داخستنی دەرگای لێدوان و تەفسیرکردنا جیاوازەکان بۆ مێژوو. لە کاتێکدا یەکێک لەو خەسڵەتە جوانانەی مێژوو ئەوەیە کە مێژوو پانتاییەکی بەرفراوانی هەیە بۆ خوێندنەوەی جیاواز و تێڕوانینی دوور لە یەک، کە هیچ یەکێک لەو ڕافەکردن و دید و تێڕوانی نەجیاوازانە ڕەت نەکراوەتەوە بۆ خاوەنەکانیان مەگەر تەنها بە سەلماندن و هێنانەوەی بەڵگە و پێڕەوکردنی ڕێبازی زانستی نەبێت کە مامەڵەیان لەگەڵدا کراوە و بە گوێرەی عەقڵ و مەنتیق و لێکدانەوەکان بۆ چوونە نزیک و ڕاستەکانیان بە هەند وەرگیراوە و ئامانجی خۆی پێکاوە. لە کۆتاییدا ئەگەرچی ئیشکالێتی تر ماون لە مەرگ و تاری مێژووی، ئەوەی لە سەروبەندی ئەم چەند پەرەگرافی کە پێشکەشمان کرد چەند تێبینی و پێشنیارێکە لەسەر لایانی زانستی لە بواری مێژوودا. هاوکات خەم خواردنێکی ئەکادیمیە بۆ بنەبەرکردنی ئەو فەزایی کە لە بواری نووسین بەگشتی و نووسینی مێژوویدا لە گۆڕەپانی ڕۆشنبیری کوردیدا هاتۆتە ئاراوە، کە هەر کەسە و بە گوێرەی ئەوەندەی خۆی لە مێژوو تێگەیشتووە زۆر جار بەبێ ڕەچاوکردنی میتۆدی لێکۆڵینەوەی مێژووی دێت قسە لەسەر ڕووداوە مێژووی و بابەتە مێژوویەکان دەکات. ئەو کات جگە لە سەرد و گێڕانەوە و نووسینەوە و بەرجەستەکردنی هەمان مێژووی نووسراو نەتوانێ بەرهەمێکی شیاومان لێ لێکۆڵینەوە و توێژینەوە و گەڕان و پشکنین بە دوای ڕوودا و حەقیقەتە مێژووی و هۆکار و دەرئەنجام و چۆنیەتی ڕوودانیان پێشکەش بکات. ئایا مێژوو زانستە؟ بۆ وەڵامی ئەم پرسیارە پێویستمان بە پێناسەی زانست هەیە بۆ ئەوەی خۆمان یەکلایی بکەینەوە و بتوانین قسە لەسەر کۆمەڵێک شتی تر بکەین. زۆرێک لە لێکۆڵەرەوان زانستیان بۆ پێناسە کردووە، بە پلەیەک کورتیان کردوتەوە و بەسەر زانستە سروشتیەکان و زانستە ڕێک و پێکەکاندا بەوەی کە بریتە لە کۆمەڵێک ڕاستی و دیاردەی ڕێکخراوی لە یەکچوو لەسەر دەستگایەکی گشتی یان یاسا و ڕێسایەکی گشتی کە بەهۆیەوە بتوانرێ پێشبینی دەربارەی ڕووداوەکان
یان دیاردە لە یەکچووەکان بکرێت لە بارودۆخە لە یەکچووە ناسراوەکاندا لەسەر ئەو یاسایانەوە. ئەگەر بەم شێوەیە چەمکی زانست کوور بکەینەوە ئەوە ناتوانین مێژوو جێگە بکەینەوە بە زانستی دابنین، تەنانەت زۆرێک لە زانستەکانی تریش، بەڵام بە گوێرەی بۆچوونی لێکۆڵەرەوە متمانە پێکراوەکان زانستیان بە پێناسەیەکی فراوانتر ناساندووە، بەوەی بریتیە لە کۆمەڵێک ڕاستی ڕێک و پێک کە دەتوانێت بەهۆی پرۆگرامێکی تایبەتیوە لە گەڕان و پشکنین و تێبینیکردن بگەین بە دەرهێنانی چەند ڕێسایەک کە بڕیار دەدات بەسەر ئەو شتەی کە لێکۆڵینەوەی لەسەر کراوە. دیارە مێژوو زانستێکی مرۆییە. فەیلسوفەکانی ڕێبازی مادی لە سەدەی 19دا ئەوەیان دەوت کە تەنها یەک زانست هەیە، ئەویش زانستی مێژووە و بریتیە لە دوو بەش: مێژووی ئادەمیزاد و مێژووی سروشت. مەبەست لە یەکەمیان ئەو لقانەی زانستە کە ئادەمیزاد خۆی کەرەستەیانە، وەک مێژوو، ئابووری، کۆمەڵایەتی تا دوایی. هەرچی دووەمیانە بریتیە لەو زانستانەی کە کەرەستەیان لە ناو خودی سروش خۆیدا هەیە، وەک کیمیا، فیزیا، بایۆلۆجیا تا دوایی. هاوکات هەمومان دەزانین کە یەک زائید یەک یەکسانە بە دوو. پاش چەند هەزار ساڵی تریش هەر ئەو ئەنجامە دەکات، بەڵام ناتوانین ئەم ڕێسا زانستیە بەسەر مێژوودا پراکتیک بکەین، چونکە کەرەستەی ئەو گیاندارە خاوەن هەست و هۆشە گەلێک هۆکاری کاری تێدەکەن. بە جۆرێک مێژوو پرۆسەیەکە بەردەوام کارلێک دەکات و وەستانی بۆ نییە و هەمیشە بۆ پێشەوە دەڕوات. هۆلاکۆ بەو هەموو زەبر و زەنگیەوە نەیتوانی کاری مزگەر و زەڕەنگەر و ئاسنگەری بە پلەی خوێندەواری عێراقیەکان بگێڕێتەوە بۆ سەردەمی ڕۆژگاری سۆمەر و ئەکەت. هەروەها مێژوو لەگەڵ دەوروبەرەکەیدا کارلێک دەکات کە بە دوو شێوەیە: کارلێکی ئاسۆیی و کارلێکی ستونی. هەرچی کارلێکی ستونیە ئەوەیە کە لەناو خودی کۆمەڵدا ڕوودەدات. کارلێکی ئاسۆیش ئەوەیە کە لە نێوان ڕووداوی مێژووی کۆمەڵی جیاوازدا ڕوودەدات. بابەتی زانستی مێژوو دادەبرێت بەسەر کۆمەڵێک دیاردە و ڕاستی کردداری و هەڵچوونەکان، بەوەچەکان و کۆچکردووەکان لە ڕوانگەی ڕووداوەکانەوە. هەروەها گەشەکردنی چینەکان و لە نێوچوونی شارستانیەتەکان لە کۆنەوە تاوەکو ئێستا. ئەرکی ئێمە کۆ دەبێتەوە لە دەوروبەری زانیاری و باوەڕمان بۆ پەیوەندیی کە لە نێوان ئەو دیاردانەدا هەیە لەسەر ڕەوتی سەردەمەکان و ئەو یاسانی کە لە چوارچەوەی مرۆڤدا دەبزوێن. هاوکات زانستی مێژوو ئەوەی کە بە سووڕی مێژوو نادەبرێت مەبەست ئەوەیە کە ناسراوە بە فەلسەفەی مێژوو یان هەوڵدان بۆ ئاشکراکردنی فاکتەرەکانی بزوتی مێژوو، هەروەها ئەو ئاراستەی کە گرتوێتێ بەر. جگە لەوەش ئەوەی کە پێی دەوترێت زانستی سەیرورەی مێژوو. شێخ محەممەد مەهدی شەمسەدین لە خستنەڕووی پێناسەکەیدا دەڵێ بزوتنی شتێکە لە دەوروبەرەکەیدا لە ماوەی زەمەندا و بە ئاماژەیەکی تر پرۆسەی گۆڕین و گۆڕانکاری گواستنەوەی سەیرورەیە لە حاڵەتێکەوە بۆ حاڵەتێک، ئەوەی کە بەدەست دەهێنێ لە ڕەگەزەکانی ئەو دەوروبەرەدا لە ماوەی زەمەندا، کەواتە ئەرکی زانستی مێژوو گەڕانە بە دوای نهێنی گەشەکردنی ڕەوتی ژیاندا. بۆیە داکۆکی کردنمان بە مانای یەکەم بابەتی زانستی مێژووە کە بایەخدانمان پێی بریتیە لە بەدەستێنانی کەرەسەیەکی زانستی کەوامان لێ بگات بگەینە بە یاسا گشتیەکان، چونکە مەبەستمان لە پرسیارەکە زیندووکردنەوەی وەڵامەکەیەتی کە یەکسانمان دەکات لە بنیادنانەوەی ناتێڕوانینی تێر و تەواومان بۆ گەردوون و ژیان. ئەمە زیاتر خولگەی بایەخپێدانەکەیە، چونکە یەک ناتوانین یەک بەرهەم بەدەست بهێنین، دوو پەیوەستە بە تایبەتمەندیەکانی مرۆڤ و بیر و باوەڕەکەیەوە، واتە مەبەستی یەکەم فەلسەفەی مێژووە، دووەم ئەو فەلسەفانەیە کە پەیوەستیان بە تێڕوانینی گشتیەوە بۆ گەردوون و ژیان. فەلسەفە یان یاساکانی سەیرورەی مێژوو واتە لەو ڕوانگەیەوە کە پەیوەستە بە بیر و باوەڕمانەوە. بۆ ئەم مەبەست تەش زانایان و لێکەڵەڕەوان هەوڵ و کۆشتێکی زۆریان کردووە بۆ لێدوان لەسەری. بۆیە دەتوانین بڵێن مێژوو زانستە، بەڵام لە چوارچێوەی زانستە مرۆیەکاندا، نەک لە چوارچێوەی زانستە ئەزموونی و تەجریبیەکاندا. هەرچەندە زۆر کەس بە درێژایی قۆناغ و سەردەمە مێژوویەکان نکۆڵیان لە تیۆری زانستی بوونی مێژوو کردووە. گێڕانەوەی زارەکی ئیپۆس سەرەتای دەستپێکردنی مێژوو. گفتوگۆ دەربارەی سەرەتای دەستپێکردنی مێژوو ناچارمان دەکات بگەڕێنەوە بۆ هەندێک پرسیاری گرنگ و بوربوونەوەی زیاتر، چونکە هەر شتێک لە بوونەوەردا وەربگرین خۆی بۆ خۆی مێژوویەکی هەیە. تاوەکو گەشتۆتە ئەم دۆخە ئاساییەی ئێستای، دەکرێت لێرەشەوە قسە لەسەر ئەوە بکەین کە مێژوو بۆ خۆیشی مێژوو ڕابردوویەکی تایبەت بەخۆی هەیە. بۆ ئەوەی بپرسین مێژوو کەی دەستی پێکردووە و سەری هەڵداوە، چۆن دەتوانین سەرەتاکانی مێژوو دەستنیشان بکەین، بە مانایەکی تر
ئەو قۆناغە زەمانیانە کامانن کە مێژوو پیای داگوزەری کردووە. مەبەستیشمان لە مێژوو بریتیە لە دەقە نووسراوەکان دەربارەی ژیان و بەسەرهاتی سەردەمە دێرینەکان کە مرۆڤ بەسەری بردوون. لە نووسینێکی تردا باسمان لە هەردوو لایەنی مێژوو کردووە بەوەی مێژوو لە ڕواڵەتدا بریتیە لە گێڕانەوە تۆماری ڕابردوو. لە لایەکی ترەوە مێژوو لە ناوەرۆکدا گەڕان و پشکنین و لێکۆڵینەوەیە بە نێو ڕووداوەکانی ڕابردوودا و دیاریکردنی فاکتەرەکانی بزوتنەوەی ژیانە. لەم باسەدا دەمانەوێت چەمکی گێڕانەوەی دەماودەم ئیپۆس بناسێنین و بزانین سەرەتا و ستایلی ئەو گێڕانەوەیە چۆن بووە و کەی دەستی پێکردووە. ئەگەرچی هەندێک لە مێژوو نووسان سەرەتای دەستپێکردنی مێژوو دەبەستنەوە بۆ دۆزینەوە و سەرهەڵدانی نووسینەوە و لەم بارەشە چاق و سەردەمە مێژوویەکانیان دابش کردوتە سەر دوو جۆر. ئەوانیش: یەک، چاخەکانی پێش مێژوو کە مەبەستیان لێی ئەوەیە هێشتا نووسی نەدۆزراوەتەوە. دوو، چاخە مێژوویەکان کە مەبەستیان دۆزینەوە و سەرهەڵدانی نووسینە، زیاتریش نووسینی بزماری سۆمەریە. بەگشتی دەوروبەری ساڵی 3100 پێش زاین بە سەرەتای دەستپێکردنی چاخە مێژوویەکان دیاری دەکرێت، بەڵام بە بڕوای ئێمە سەرەتای مێژوو دەگەڕێتەوە بۆ بوونی مرۆڤ لە نێو ئەشکەوتەکاندا، واتە سەرەتای نووسینەوەی ڕووداوە مێژوویەکان دەگەڕێتەوە بۆ ئەو نووسینەوێنەیانەی کە مرۆڤ لەسەر دیواری ئەشکەوتەکان ئەنجامی داون، چونکە کاتێک مرۆڤی کۆن ئاژەڵێکی ڕاودەکرد، ئەوە دەقی ئەم ڕووداوەی ڕاوکردنەی بە وێنە لەسەر دیواری ئەشکەوتەکان دەردەبڕی. بوونی چەندەها وێنەی ئاژەڵی کێوی و باڵندە و تەنانەت وێنەی ماسی لەسەر دیواری ئەشکەوتەکان دەکرێت بکرێنە بەڵگەی ئەم حاڵەتە. بەدەر لەم قۆناغەش دەستپێکردنی مێژوو خۆی لە پرۆسی گێڕانەوەیەکی زارەکی ئیپۆسدا بینیوەتەوە، واتە تاوەکو سەرهەڵدانی نووسین مێژوو ڕووداوە مێژوویەکان دەقی تیۆری و بەرجەستە نەکراو بوون، دواتر بوون بە دەقی نووسرا و بە یارمەتی سەرهەڵدانی نووسین لە شارستانێتە دێرینەکاندا، واتە ڕووداوە مێژوویەکان لە ڕێگەی ئیپۆسەوە لە نەوەیەکەوە گوازرایەوە بۆ نەوەیەکی تر و تا ڕادەیەکی باش پارێزگاریان لێکراوە، بە تایبەت لە ڕووی مانەوەیان و پاراستنیان لە فەوتان و لە بیرچوونەوە. بەمەش دەکرێت بڵێن ئیپۆس لە پرۆسەی نووسینەوەی ڕووداوە مێژوویەکاندا ڕۆڵێکی یەکجار گەورە و گرنگی گێڕاوە و بە ڕەگەزێکی هەرە بنچینەیدا دەنرێت لەو بوارەدا، چونکە هەموو پرۆسەیەکی نووسینەوە پێویستە بە قۆناغی گێڕانەوە و ئیپۆس هاتێپەڕێت. بەمەش ئەگەر ئیپۆس نەبووایە ئەوانە دەتوانرا قسە لەسەر مێژوویەک بکەین کە ئێستا دەقێکی نووسراوە و ئامادەیە لە بەردەستماندا. دیارە مێژوو لەگەڵ هاتنە دنیای مرۆڤدا وجودی هەبووە، بەڵام سەردەمێکی زۆریش هەروە ماوەتەوە و لە شێوەی گێڕانەوەدا. مێژوو بەهرەیەکی سادە و ساکار بووە و خەڵکی وەکو ئیپۆس دەهاتن ڕووداوەکانیان لە وەچەیەکەوە بۆ وەچەیەکی تر دەگێڕایەوە و دەگواستەوە. بەتایبەت ئەم گێڕانەوانەش لە شێوەی داستان و ئەفسانە و بەسەرهاتدا بووە. بۆیە دەتوانین لێرەوە بە مانایەکی تر دەستپێکردنی مێژوو ببەستین بە چەمکی ئەفسانە و داستانەکانەوە، چونکە ڕەگەزی خاڵ دروستکەری مێژوو بووە. لەبەر ئەوە دەبینین ئەفسانەکان شتی وایان تێدا تۆمار دەکرا کە دەکەوتە سەر و شەپۆلەکانی عەقڵەوە و عەقڵ بە ئاسانی نەیدەتوانی تەسەوور و پێشبینیان بکات. دواتر بەهۆی گۆڕان و گەشەکردنی ژیانی مرۆڤەوە قۆناغەکانی دەرکەوتنی نووسین سەری هەڵدا کە ئەویش زیاتر نووسینی هێمایی بووە. خەڵکی ڕوودا و بەسەرهاتیەکانیان لەسەر دیواری ئەشکەوتەکان و لەسەر بەرد و مۆر و قوڕ و شتی لەم جۆرە بە شێوەی هێما دەنووسیەوە. بەشێکی هەرە گەورەی سەردەم و ڕووداوە مێژوویەکان لەسەر بەرد و مۆر و قوڕ بۆ مێژوو نووسان و لێکۆڵەرەوانی ئەم بوارە ئاشکرا بووە، چونکە هەر ڕۆژێک ئاسەوارێکی مێژووی دەدۆزێتەوە، ئەوە لایەنێک یاخود سەردەمێک لە مێژووی شارستانێت و کۆمەڵە مرۆڤایەتیەک ئاشکرا دەبێت. ئیپۆس وەکو هۆکار و ئامرازێکی گرنگ پشتی پێ بەسرا و ڕۆڵی بەرچاوی هەبوو لە پاراستنی بەشێکی گەورەی مێژوودا. داستانی گەلگامێشی پاشای بنەماڵی وەرکای سۆمەریەکان لە دۆڵی نێوان دوو ڕووبار و داستانی ئەلیادە و ئۆدیسای هۆمیرۆسی شاعری یۆنانی لەو شارستانیەدەدا تا سەردەمێکی دوور و درێژ پارێزراو بوون، تەنها بەهۆی ئیپۆسەوە نووسراونەوە. ئەدەبی فۆلکلۆر کە بناغەیەکی هەرە گرنگی کولتور و نەتەوایەتی گەلان پێک دەێنێت، بێگومان تا ئێستاش بەهۆی ئیپۆس و گێڕانەوەوە لای خەڵکی ماون. تەنانەت زۆرێک لە فەرمودەکانی پێغەمبەر درودی خوای لێبێت وەکو بەشێک لە مێژووی شارستانێتی ئیسلام بە ماوەی ئیپۆس و گێڕانەوەی دەماودا موزارەکیدا ڕۆیشتون تاوەکو پاش سەردەمێک نووسرانەوە. ئەمە جگە لەوەی لە دەقەکانی قورئانی پیرۆزیشدا لەبەر کراون پێش ئەوەی بنووسرێنەوە و لە قۆناغی نووسینەوەی مێژوودا. بەم شێوەیە دەبینین ئیپۆس سەرەتای دەستپێکردنی مێژوو بووە،
گێڕانەوەی سەرزارەکی وەسیلەیەکی پشتبەسراو بووە لە گواستنەوەی هەواڵ و ڕووداوەکانی ڕابردوودا بە یارمەتی زمانی مرۆڤ لە جۆری مرۆڤی تر و خێزان و هۆزەکەی تێبگات. هەر بەهۆی زمانەوە مرۆڤ دەیتوانی هەواڵ و تاقیکردنەوەکان بگوازێتەوە بۆ تاکەکانی تر. بێگومان ستایل و شێوازی ئیپۆز لەلایەن گەلانی ترەوە دەستی پێکرد و شێوەی جۆراوجۆری وەرگرت، وەک ڕۆمان و چیرۆک و کاری پاڵەوانان و بەمەش ڕەگەزی هونەر و ئەندێشە هاتە نێو گێڕانەوەی مێژووەوە. ئەمەش بوو بەهۆی گەشەکردنی گێڕانەوەی مێژوویی و هونەر و چیرۆک. تاوەکو نووسینی داهات مرۆڤ سەرقاڵ بوو بە نووسینەوەی بەسەرهات و ڕووداوەکانەوە، بە هەڵکۆڵین لەسەر دیوار و بەرد و قوڕ و مۆر و شتی تر. ئەمەش ئەو جۆرە مێژووە بوو کە بە ئیپۆز ناودەبرا، یاخود باشتر وایە بڵێن ئیپۆز سەرەتایەک بوو بۆ نووسینەوەی ڕووداوە مێژوویەکان کە پێویست بوو بکرێتە ڕەگەزێکی بنچینەیی بۆ پاراستنی سەرجەمی ئەو ڕووداوانەی کە پێشتر لای مرۆڤی سەردەمە دێرینەکان مابوونەوە، بۆ ئەوەی لە ئێستادا مرۆڤ سوودیان لێوەربگرێت. لە کۆتاییدا ئیپۆس و گێڕانەوەی زارەکی قۆناغێکی یەکجار گرنگ و بایەخدار بوون لە بزوتنەوەی نووسین و سەرهەڵدانی مێژووی شارستانێتەکاندا لە مێژووی مرۆڤایەتیدا تاوەکوی ئێستاش بایەخی خۆیان ون نەکردووە. ئافراندنی مێژوو لە نێوان تاکەکەس و کۆمەڵدا. زۆرێک لە بیرمەندان و لێکەوڵەرەوانی بواری مێژوو گفتوگویان دەربارەی چەمکی مێژوو بابەتە پەیوەندیدارەکانی ڕوودا و بەسەراتە مێژوویەکان کردووە. هەموو ئەو باس و خواستانی کە دەربارەی فەلسەفەی مێژوو ڕۆلی مرۆڤ و ژینگە لەم مەیدانەدا تاوتوێ کراوە. یەکێک لەو تەوەرە گرنگانەش بریتیە لە ڕۆلی تاکەکەس و کۆمەڵ لە خوڵقاندنی حەدەس و ڕووداوی مێژوویدا، بەو مانایی کە ئەم بیرۆکەیە تیۆر و بیردۆزێکی تایبەت بە خۆی داڕشتووە. هاوکات ئەو جەدە لە فیکری و فەلسەفیەشی لەگەڵ خۆی داهێناوە کە ئاخۆ تاکەکەس دەتوانێت مێژوو دروست بکات یاخود کۆمەڵ ڕۆلی لە دروستکردنی ڕووداوی مێژوودا هەیە. بارحاڵ دەکرێت بڵین بەردی بناغەی هەموو ڕووداوێکی مێژوویی گەلە. ئەگەر فراوانتر بڕوانین باشتر ئەو ڕاستیەمان لا ئاشکرا دەبێت. لە هەمان کاتدا ئەرکی گەوری هەموو بەسەرهات و ڕووداوێک دەکەوێتە ئەستۆی کۆمەڵانی خەڵک. ڕاستە کەسێک سەرکردایەتی شۆڕشێک دەکات، بەڵام چینی ڕەش و ڕووتی کۆمەڵ دەبنە سوتەمەنی ئەو شۆڕشە، چونکە سەرکردە بێگەل ناتوانێت هیچ گۆڕانکاریەک ئەنجام بدات. جەمالەددینی ئەفغانی لە نامەیەکیدا کە ئاراستەی ناسرەدین شای دەکات و پێی دەڵێت خاوەنشکۆ جوتیار و کرێکار و سەنعەتکار لە وڵاتدا کەڵکیان لە جەنابتان و میرەکانتان زیاترە. بێگومان جەنابی سوڵتان بە چاوی خۆت دیوتە یان خوێندوتەتەوە نەتەوەیەک توانی بێتی بێ پاشا بژی، بەڵام ئایا پاشایەکە دیوە بێنەتەوە و ڕەعیەت توانی بێتی بژی؟ لێرەوە هەست دەکەین ئەفغانی زیاتر بە ئاراستەی کۆمەڵدا دەڕوات و ئەرکی دروستکردنی ڕووداوی مێژووی و هەڵسوڕاندنی ڕەوڕەوەی مێژوو دەخاتە ئەستۆی کۆمەڵانی خەڵک و پایەکی بەرزتر لە پێگەی تاکەکەس بە کۆمەڵ دەبەخشێت. بەم شێوەیە دەبینین کۆمەڵ وەکو بناغەیەک وایە، بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە تاکەکەس هیچ ڕۆڵێک لەو حاڵەتەدا نابینێت، چونکە ئیرادەی گەل دەقێکی مردووە بەبێ بوونی سەرکردەیەک یان بەبێ بوونی هێزێکی جوڵێنەر. هەرگیز کۆمەڵ ناتوانێت خواستەکانی بێنێتە دی، چونکە دانایی و هۆشمەندی سەرکردە خاڵی سەرەکیە لە بەرەو پێشبردن و بزاودنی مێژوودا. ناپلیۆن کە سەرکردەیەکی لێهاتوو بوو ڕۆڵی گەورەی لە مێژوودا وەکو تاکەکەس بینی، بەڵام پێویستە ئاگامان لەوەش بێت کە ناپلیۆن هەر لە سەرەتاوە کە فراوانخوازیەکانی خۆی دەستی پێکرد متمانەی خۆی خستە سەر گەلی فەڕەنسی. ئەگەر گەلیش نەبوایە ئەو سەرکەوتنەی بەدەست نەدەهێنا. یاخود تێبینی دەکەین کە لە مێژووی وڵاتی بەریتانیادا بە زۆری شەڕ لەسەر خاکی ئەو وڵاتە ڕووی نەداوە لە نێوەندی ئەو هەموو شەڕە جیهانیەی کە لە مێژووی ئەوروپای و سەدەکانی ناوەڕاست و دواتریشدا ڕوویان داوە. هەست دەکەین فاکتەرێکی گرنگ لەم حاڵەتەدا بریتیە لە پێگە جیۆپۆلیتیکەکەی کە زۆربەی خاکەکەی بە ئاو دەورە دراوە و ئیعتیمادی سەرەکییان لەسەر هێزی دەریایی بوو. بەڵام خۆ ناکرێ ڕۆڵی بەرچاوی مێژووی سەرکردە سەربازی و دیبلۆماسیەکانی بەریتانیا لە یاد بکەین کە بەرامبەر بە هێرشەیەک لە دواییەکەکانی ناپلیۆن وەستاونەتەوە تەنها بەریتانیا مابوو داگیری بکات. لە تەنیش ڕۆلی سەرکردەکانەوە کۆمەڵانی خەڵکی بەریتانیاش توانیان پێگەی سیاسی و سەربازی سەرکردەکانیان جێگیرتر بکەن لە بەردەم هێرش و شاڵاوەکانی تریشدا. هاوکات هیتلەری ئەڵمانیای نازی ڕاستە وەکو تاکەکەس سەرکردەیەکی ناودار بوو، بەکرداریش هێز و دیبلۆماسیەتی و هێزی ئەو توانیان ڕۆلی تاکەکەسی لە مێژوودا تۆمار بکات. بەڵام ئەگەر کۆمەڵانی ئەڵمانیا نەبوونایە ئەوە ئەو نەی دەتوانی هەروە بە ئاسانی ئەو هەموو ناوچەیە داگیر بکات و دواتریش بانگەشەی هەیمەنەی هەموو جیهان بکات. یاخود
ئەگەر پشتی بە سوپا نازیەکەی نەبەستایە ئەوە هەرگیز ئامادە نەبوو جەنگی دووهەمی جیهانی هەڵبگیرسێنێت ئەگەرچی خۆیشی وڵاتەکەیشی بوون بە قوربانی ئەو جەنگە. هەموو ئەمانە بەڵگەن لەسەر ئەوەی کە تاکە کەس و کۆمەڵ دوو دیوی پێکەوە گرێدراوی یەک پارەن و هیچیان بەبێ ئەوی تریان نایکرێ، واتە نەسەرکردە بەبێ کۆمەڵانی خەڵک دەتوانێت ڕۆڵی خۆی لە مێژوودا بگێڕێت، بە ئاراستەیەکی تریش گەل و کۆمەڵ بەبێ بوونی تاکە کەسی توانای بەرجەستەکردنی ئاواتەکانی نییە و بەبێ سەرکردە بەشداری لە خوڵقاندنی ڕووداوی مێژوویدا ناکات. بۆ نمونە بە هەزارها ساڵ بەر لە ئێستا ئەگەر سەرکردەیەکی وەکو سپارتاکۆس نەبووایە بۆ ئەوەی ڕابەرایەتی کۆیلەکان بکات، ئەوە کۆیلەکان مەگەر هەر بۆنی ئازادیان بکردایە. ڕاستە دەبوو هەر کەسێک هەڵبکەوێت و جڵەوی ڕێبەری کۆیلە بگرێتە دەست بەرەو ئازادی، بەڵام پێدەچوو هێنانەدی ئەو خەونە سەردەمێکی درێژتری بخاندایە تاوەکو ئەو سەرکردەیە بێتە ئاراوە. ئەو حاڵەتانەش کە وایان کردووە ڕۆڵی تاکە کەس لە مێژوودا بکرێتە پێش ڕۆڵی کۆمەڵانی خەڵک و دەستە و جەمعیەوە ئەوەیە کە هەندێک لە فەیلسوف و شیکەرەوانی بواری لێکۆڵینەوەی فەلسەفەی مێژوو بڕوایان وایە کە ئاراستی پاڵەوانی لە ڕافەکردنی مێژوودا لە پێشترینی ئەو ڕافەکردانەیە کە مرۆڤ پێی ئاشنا بووە. بە واتایەکی تر کار و کردەوەی پیاوە مەزنەکان هۆکاری دروستکردنی ڕووداوە مێژوویەکانە لەم جیهانەدا. لە کۆتاییدا بڕوامان وایە کە جارێکی تریش مێژوو بەتەنها بە ئەرکی سەرکردە یاخود کۆمەڵ نایەتە بوون، بەڵکو ئەو کات ڕووداوێکی مێژووی لەدایک دەبێت کە هەموو فاکتەرەکانی کۆمەڵانی خەڵک و سەرکردایەتیکردنی تاکە کەسێک پێکدادەچن و بە هاوکاری چەندین فاکتەری یارمەتیدەری تری وەکو ژینگە و بارودۆخە کۆمەڵایەتی و ئابوووریەکان تێکرا بەشداری لە ئافراندنی حەدەسی مێژوویدا دەکەن، نەک بەتەنها هەر یەکەیان توانای خوڵقاندنی ڕووداوە مێژوویەکەی هەبێت. خوێندنەوەی ئاینی بۆ مێژوو جوولەکە مەسیحیەت ئیسلام. مێژوو وەکو بوارێکی سربەخۆ خاوەنی چەندین لێکدانەوە و تەفسیری جیاوازە. ئەو هەموو ڕافەکردنە مادی و شارستانی و ئایدیالیستی و ئاینیەی کە بۆ مێژوو کراوە لەو خاڵەوە دەستی پێکردووە کە تێڕوانینی هەر جیهان بینیەک بۆ گردون و مرۆڤ و ڕووداوەکان لە یەکتری جیاواز بووە. هەر ئایدۆلۆژیەک بۆچوونی وا بووە کە گردون بە گوێرەی چەنیاسا و ڕێسایەک بەڕێوە دەڕوات. هاوکات ئایدۆلۆژیاش هەیە قەنەعەتی وانییە کە هێزێک هەبێت کار لێکە جۆرا و جۆرەکان و ئاراستی گردون و ڕووداوەکان بکات، بەڵکو لە بۆچینیدا پێی وایە کە گردون بۆ خۆی بەڕێوە دەچێت. بە هەر حاڵ مێژوو لە سەرەتادا بە شێوەی ئەفسانەسەری هەڵداوە، بۆیە یەکەمین ڕاوەی ئەفسانەی بۆ مێژوو لەدایک بوو. ئەم ڕاوەکردنەش بۆ ئەوە دەگەڕایەوە کە مرۆڤی کۆن توانای ناسینی دەوروبەرەکەی خۆی نەبووە وەکو ئەوەی کە هەبووە. مرۆڤ دەستەوەستان بووە لە بەردەم ئەو هێزە نادیار و سروشتیانەی کە لە ئیرادە و توانای خۆی بەدەربوون. بۆیە مرۆڤ بۆ خۆ گونجاندن لەگەڵ ڕوودا و کارلێکە سروشتیەکانی گردووندا هات هێما و ناو و ڕاوەی بۆ ئەو حاڵەتانە کرد بە شێوەیەک جێگەی ڕەزامەندی خۆی بێت. لەلایەکی تریشەوە بە حکمی ئەوەی زانیاری نەبووە لە سەریان، بۆیە دەمێک هەورە بروسکەی دەپەرست و وەکو ئەوەی خواوەندێک بێت یاخود لافا و ئەستێرە و تادوایی. لەو سەردەمەدا ئەفسانە تەحەکومی کردووە بەسەر ڕەوتی مێژوودا. ئەم خوێندنەوە ئەفسانەیەش بۆ مێژوو خاوەنی سیمایەکی پاسەودەرانە بووە. بە جۆرێک هەوڵی داوە ڕاوەی ملکەچی مرۆڤ بۆ پادشاکان بۆ ئەوە بگێڕێتەوە کە ئەوانە سەرکردە بوون لە چوارچەوەی حکوومەت و فەرمانڕەوایی خواوەندیدا بوون یاخود لە وەچەی خواوەند بوون. هەروەها ئەفسانە چیرۆکێکی پیرۆزە، چونکە ئەو کەسەی یان ئەو هێزی ڕۆلی سەرەکی دەگێڕێت خواوەندێک بووە یاخود هاوشێوەکانی خواوەند. دەکرێت ئەوەش بڵین کە هەر یەکە لەو هێمە و بەڵگە داڕێژراوە خەیاڵیانەی کە لە تەفسیری ئەفسانەیدا هاتوون لە دەوروبەری واقیعێکی مێژوویدا خولاونەتەوە. باش ئەوەی کات تێپەڕی زۆر گۆڕانکاری هاتە ئارا لە عەقڵی مرۆیی و معریفەی مێژوویدا. ئەمە سەری کێشا بۆ ئەوەی کە مرۆڤ ئاشنای زۆرێک لە مادە و کەرەستە و ڕووداوەکانی ناو ژیان بێت و بتوانێت گۆڕانکاری بەرچاو لە ژیانی خۆیدا ئەنجام بدات. عەقڵی مرۆڤ بە شێوەیەک پێشکەوت کە بتوانێت ئامادە بێت بۆ قبوڵکردن و وەرگرتنی پەیامە ئاسمانیەکان. ئاینەکان لەوەدا هاتن و پێشکەوتن کە وەڵامی چەندەها پرسیاریان لەگەڵ خۆیاندا هەڵگرت بوو، وەک پرسیاری بۆچی. وردە وردە ڕافەکردنی ئاینی بە گۆڕانی شتەکان بۆ مێژوو خۆی سەپاند. هاوکات ئەم خوێندنەوەیە بە درێژایی سەردەمە مێژوویەکان لە ئاینێکەوە بۆ ئاینێکی تر جیاواز بووە. ئەم جیاوازیەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە هەر ئاینێک بە جۆرێک تێڕوانینی بۆ ڕۆڵی مرۆڤ لە گردووندا هەیە، هەروەک چۆن ئامانجیش لە ئاینێکەوە بۆ ئاینێکی تر جیاوازە. یەکەم، ڕاوەی جوولەکەی بۆ مێژوو. لێکدانەوەی جوولەکە وەکو ئاین بۆ مێژوو لەسەر بیرۆکەی هەڵبژاردن و بەڵێنی پیرۆز
الاختیار بالوعد المقدس بنیادنراوە بە شێوەیەک نووسەرانی بەشەکانی پەیمانی کۆن ئەسفار العهد القەدیمی جوولەکە مێژوویان لە چوارچێوەیەکدا داڕچووە کە بتوانرێ ڕاوەکردنی لە پێناو ئامانجەکانی ئاینی جوولەکەدا بەکار بهێنرێت. لە ڕاستیدا نووسراوە مێژوویە عیبریەکان وێنەی قۆناغی تێکەڵاوی فکری مێژوویی بە فکری ئاینی دەکەن. بە جۆرێک تۆمارە عیبریە یەکەمینەکان گزارشت و شێوەیەک بوون لە ڕوونکردنەوەی ڕۆلی مرۆڤ لە مێژوودا و کەمکردنەوەی ڕۆلی خوداوەند کە باڵادەست و زاڵ بووە لە تەفسیری ئەفسانەی بۆ مێژوو. لەلایەکی دیکەوە بیرۆکەی هەڵبژاردن واتە باوەڕی جوولەکە بەوەی گەلی هەڵبژێردراوی خودان وای لێ کردوون لە کتێبە پیرۆزەکەیاندا هەوڵیان دەربارەی تەدەخولی پەروەرگار کردووە لە ئاراستەکردنی بزوتن و جوڵەی مێژوودا لە بەرژەوەندی خۆیان لەبەر ئەوەی بیرۆکەی مێژوو لای جوولەکە لە دەوروبەری فەلسەفەیەکی مەبەزدار دەسوڕێتەوە کە ئامانجی دڵنیاکردنی جوولەکەیە لە بەڵێنی پیرۆز لەسەر زەوی سفر تەکوین. هەروەها خوێندنەوەی جوولەکە بۆ مێژوو بە شێوەیەک ڕووداوەکانی مێژوودا دەڕێژێت کە هاوڕێک و گونجاو بێت لەگەڵ نمونەی جوولەکایەتیدا و لە چوارچێوەی فەلسەفەی مێژووی جوولەکەدا کە جەخت دەکاتەوە لەسەر ئەوەی پەروەرگار لە کۆتاییدا دەدەخول دەکات بۆ بەرژەوەندی گەلی هەڵبژێردراوی خۆی واتە گەلی هەڵبژێردراوی خوددا شعب الله المختار. لێرەدا ژمارەیەکی گەورە لە زانایان و لێکۆڵەرەوان وای دەبینین کە جوولەکایەتی ئاینێک بۆ گەشەی کردووە و پەرەی سندووە بەهۆی کولتوری ڕۆشنبیری ناوچەکەوە. لەوانەیە ئاینی ئاتونی یەکتاپەرستی لە میسری کۆندا ئەو پاڵنەرەی بەخشی بێت بە جوولەکە واتە پاڵنەری یەکەمینی گەشەکردنی ئاینی جوولەکە بێت پاشان دواتر بەهۆی کاریگەریە ڕۆشنبیریەکانەوە لە ناوچە عەرەبیەکاندا گەشەی کردبێت. ئەوەش بەڕوونی لە ناوەڕۆکی کتێبە مێژوویەکانی وەکو تەوراتدا هەستی پێدەکرێت. مێژووی جوولەکە هەروەک لە لاپەڕەکانی تەوراتدا دەبینرێت بە جەنگ و خوێنڕشتندا تێپەڕیوە بەڵام بەشەکانی تەورات ئەو ڕووداوانەیان بە شێوەیەک ڕاوە کردووە کە ئەو ڕاوەکردنە لە پێناوی مەبەستەکانی ئاینی جوولەکەدا بەکارهێنراوە. ئەم ئاراستەیەش بە تەواوی لە گۆشەنیگای بەشەکاندا دەبینرێت کە ڕاوەکارانی جوولەکە هەوڵیان داوە مێژووی جیهاندا بەش بکەن بە گوێری کات و بەوە کۆتایی پێبهێنن کە پەروەرگار تەدەخول دەکات بۆ ڕزگارکردنی گەلی هەڵبژێردراوی خۆی و لە ناوبردن و ڕووخاندنی دوژمنەکانی. لەلایەکی ترەوە بەشی پاشاکان سفر الملوک وێنای بیرۆکەی مێژوو لای جوولەکە بە باشترین نمایش دەکات. بە جۆرێک نووسەری ئەو بەشە هەوڵی ڕازیریکردنی جوولەکەی داوە بەوەی دڵسۆزی ئاینی بەهای خۆی هەیە. ئەوەش لە ڕێگای خوڵقاندنی نمونەیەکی مێژوویی کە ناڕەحەتیان بیربخاتەوە کاتێک کە وازیان لە ئاینەکان هێنا ئەوەی ڕادەمێنێ لە کەرەستە مێژوویە هاتووەکان لە 5 پارچە و بەشەکانی تەوراتدا لە بەشەکانی پەیمانی کۆندا بە شێوەیەکی گشتی هەست بەوە دەکرێت کە ڕوانینی جوولەکە بۆ مێژوو سەرەتا مێژووینەوەی ئیسرائیلی تێدا دەبینین پاشان مێژووی غیاریان ئومەویەکان دوای ئەوەش پاژماوەی مرۆڤایەتی. بیرۆکەی مێژووی جوولەکە باوەڕی جوولەکەیە بەوەی کە ئامانجی مێژوو بڵاوکردنەوەی مەملەکەتی پەروەرگارە لەسەر زەوی بەڵێن پێدراو بەدەستی دڵسۆزێک کە لە کۆتایی زەماندا دێت. خوێندنەوە و ڕاوەی جوولەکە بۆ مێژوو هەموو ڕووداوە مێژوویەکانی بە شێوەیەک تەفسیر کردووە کە ڕاوەکردنێکی گونجاو بێت لەگەڵ ئەو بیرۆکەیەدا. دووەم، خوێندنەوەی مەسیحیەت بۆ مێژوو. لێکدانەوەی مەسیحیەت بۆ مێژوو خوێندنەوەیەکی مەبەستدارە و خاوەنی ئامانجێکی پاشە ڕۆژەیە بەڵام سیاقەکانی بە تەواوی جۆراوجۆر و لێک جیاوازن. مرۆڤ لە تێڕوانینی مەسیحیەتدا هەڵگری تاوانی هەڵەی یەکەمینە لە ژیانی دنیاییدا کە قۆناغێکی ناوەندیە و دەکرێت مرۆڤ کۆشش بکات بۆ بەدەستێنانی دڵسۆزی. هاوکات ڕاوی مەسیحیەت بۆ چوونی وایە ژیان قۆناغێکە دەکەوێتە ناوەڕاستی هاتنی مەسیحی یەکەم و ڕووداوی لە خازدانەوە حاڵەتی دووەم و هاتنی دووەمی لە کۆتایی زەماندایە کە لە ناوبردنی مەملەکەتی شەڕ و خراپە و لە ناوبردن و زاڵبوونە بەسەر دەجالدا هەروەها بەرجەستەکردنی مەملەکەتی پەروەرگارە کە هەموو مسلمانان لەخۆ دەگرێت. هاوکات مەسیح لە پێناوی دڵسۆزی بۆ مرۆڤایەتی هاتووە بە جۆرێک مرۆڤێک بەرجەستە بکات بە ویست و ڕەزامەندی خۆی هەروەها خۆی لە خاچ بدات لە پێناوی مرۆڤایەتیدا لەسەر ئیماندارە کە شوێن پەیڕە و پرۆگرامەکەی بکەون لە قوربانیدان بەجەستە و مادە بۆ گەیشتن بە دڵسۆزی و بەختەوەری گیانی. پاشان خوێندنەوەی مەسیحیەت بۆ مێژوو وا دەبینێت کە مێژووی مرۆڤایەتی پێش مەسیح ڕێگە خۆشکەرێک بووە بۆ هاتنی. مێژووی مرۆڤایەتی لە دوای ئەو واتە مەسیح کۆشش و هەوڵدانە بۆ دڵسۆزی و چاوەڕوانیە بۆ هاتنی دووەمی مەسیح. ئەمەش خوێندنەوەی مەسیحیەت وا دەبینێت لە مێژوودا کە کتێبێکە پەروەرگار بەشەکانی نووسیوە و مرۆڤ هیچ ڕۆڵێکی ئیجابی تێدا نابینێت و لەسەری پێویستە کە چاوەڕێی هەر شتێک بکات کە لەلایەن پەروەرگارەوە بەسەریدا بێت.
لە سەرەتاوە ئەم ئاراستەیە لە نووسینەکانی ئیۆزیبۆس، ئەسقەفی قەیسەری و ئۆگەستینی مامۆسای مەسیحیەتی کاسۆلیکیدا دەردەکەوت. پاشان لە نووسینەکانی مێژوونووسانی سەدەکانی ناوەڕاست لە ئەوروپا دەنگی دایەوە بیرۆکەی مێژووی مەسیحیەتی کاسۆلیکی لە نووسراوەکانی ئۆگەستین 354 بۆ 430 زاینی خۆی دەنواند کە بە مامۆستای یەکەمی کەنیسەی کاسۆلیکیدا دەنرێت و لە چوارچێوەی بەرگریدا لە مەسیحیەت لە کاتی ئەو هێرشەی کە لەلایەن زانە بتپەرستەکانەوە کرایە سەری. ئۆگەستین هێڵەکانی بیرۆکەی مێژووی جیهانی دابەش کرد بۆ 6 چاخ وەک پێوەرێک لەسەر ئەو ڕۆژانەی کە خوای گەورە جیهانی تێدا دروست کرد لەلایەک پەیوەندنێک لەسەر تەمەنی مرۆڤی تاک بە 6 قۆناغی ژیانیەوە لە منداڵیەوە تاوەکو مردن. ئەو بیرۆکەی کە ئۆگەستین لە کتێبەکەیدا مەدینەت الله ئاراستەی کرد هەموو خوێندنەوەی مەسیحیەتی بۆ مێژووی جیهان گرتەوە بە شێوەیەک کە مێژوونووسانی شاخە ناوەڕاستەکانی ئەوروپای ملکەت کرد لە نووسراوەکانیاندا بۆ ئەو شێوە دابشکردنەی ئۆگەستین. هەروەها کەوت نەژێر جۆرێکەوە کە وێنەیەکیان بۆ مێژووی مرۆڤایەتی کێشا کە بە هەڵەی گەورە و دەرکردن لە بەهەشت دەست پێ بکات، ئەمەش بەردەوام دەبێت لە ژیانی دنیا لە شێوەی ناڕەحەت و مەئساتی بەردەوام کە کۆتایی دێت بە دڵسۆزی لەسەر ڕەوتێک کە مەسیح دیاری کردووە و بریتیە لەوەی کە قوربانی بەجەستی خۆی داوە بۆ ئەوەی دڵسۆزی و گیانفیدا بێت بۆ مرۆڤایەتی. بێگومان مێژوونووسە کاسۆلیکەکان دانراوەکانیان لە چوارچێوەی ئەم بینش و تەسەورەوە داڕشتووە بەهۆی زاڵبوونی بیرۆکەی مێژووی کاسۆلیکێت بەسەر مێژوونووسەکانی ئەوروپای سەدەکانی ناوەڕاست، ئەوانەی کە وزەکانیان ئاراستە دەکرد بە نووسینێک کە ڕەوتێک بێت لە نووسینەوەی مێژوودا و دەتوانین ناوی بنێن مێژووی هاوچەرخ. ئەوان ڕووداویەکانیان لە سەردەمی خۆیدا دەنووسیەوە کە شاهیدی بینراویان هەبوو. هاوکات هەوڵیان دەدا ئەو ڕووداوانە لە چوارچێوەی خوێندنەوەی کاسۆلیکێتەوە لێک بدەنەوە. لە ئەنجامدا ئەوان ڕووداوە مێژوویەکانیان نەدەنووسیەوە، بەڵکو دەهاتن و هەوڵیان دەدا کە ڕووداوەکان بگونجێنن لەگەڵ خوێندنەوەکەیدا، واتە لەگەڵ خوێندنەوەی مەسیحیەتەکەیدا. ئەو کات خوێندنەوەی کاسۆلیکی بوو لە پێناو ئەوەشدا قوربانیان بە ڕووداوە مێژوویە وەسیەکان دەدا لە پێناوی وێنەکێشانی نمونەیەکی کاسۆلیکی بۆ مێژوو. ئەمەش ئەوە نەبووە کە نەزان بن بە ڕووداوەکان، بەڵکو ئارەزویان هەبووە لە هەڵگێڕانەوەی مێژوو لە چوارچێوەی خوێندنەوەی کاسۆلیکیەتدا کە هۆکارێک بوو لەوەدا. بیرۆکەی مێژووی کاسۆلیکیەت لەسەر بنەمای مرۆڤ لە مێژوودا ملکەتی دەسەڵاتێکی لە خۆی بەرزتردا دەمەزرێت. جوڵە و بزاوتی مرۆڤ لە مێژوودا جێبەجێکردنی ویستی خودایی نییە کە لە سەرەتای مێژوو کۆتاییدا دایرشتووە. لەلایەکی ترەوە گرنگترین مێژوونووسانی سەدەکانی ناوەڕاست لە ئەوروپای کاسۆلیکێت بریتی بوون لە ڕوهبان و پیاوانی کەنیسە کە سەرکردایەتی ژیانی فیکری و ڕۆشنبیری گشتیان دەکرد. ڕوهبانەکان بە شێوەیەکی تایبەت ئەوانە بوون کە دانراوە مێژوویەکانیان دەنووسی. سەدە ڕابردووەکان لە چاخەکانی ناوەڕاستدا ماوەی داڕوخان بوون لە بواری نووسینەوەی مێژوودا و تێگەیشتنی بزافی مرۆڤایەتی کە ئەو مێژووی بەستەوە بە ڕەگەزانە دیارەکانەوە و جێگەی ڕۆڵی حەقیقەتەکەی گرتەوە لە ئاراستەکردنی ڕووداوە مێژوویەکاندا. ئەمەش بە پروپاگەندەکردن بۆ پاشاکان بوو کە ئەوان کەنیسەیان سەرخستووە لە چوارچێوەی ئەو فاکتەرانەی کە فەرمانڕەوایی نووسینەوەی مێژوویان دەکرد لە ئەوروپای سەدەکانی ناوەڕاستدا. پروپاگەندەیان لە بەهێزترین وێنەدا توندوتیژی لە ژیانی پاشا ئەوروپیەکان پیشان دەدا. لەو کاتەدا ئەگەر پادشا وەکو لاساییکردنەوەی ئاشکرای پەراوی ژیانی قوستانتین حیات قوستانتین کە ئیۆزیبۆس داینا بۆ بەرزڕاگرتن و سەربەرزکردنی ئیمپراتۆری کەنیسەی مەسیحیەتی سەرخستە بوو، بەڵام ئەگەر لە دوژمنەکانی کەنیسە بووایە ئەوە دانەر دەیکردە ڕاوچیەک بۆ ڕاوکردنی هەموو ئەو خراپانەی کە پەروەرگار بەسەر دوژمنەکانی کەنیسەدا دەیهێنا و تووشی دەکردن. نەنگی و عیبەکانی خوێندنەوەی کاسۆلیکێت بۆ مێژوو لە ئەوروپای سەدەکانی ناوەڕاستدا خۆی لە کەمی هۆکارەکانی لێکدانەوە و نائامادەیی هۆشیاری و باوەڕی کوێرانە بە گێڕانەوەی شاهیدە بینراوەکان دەبینیەوە. لەلایەکی ترەوە ئەو خوێندنەوەیە کەوتبووە ناو ڕەگەزە نادیارەکانەوە کە نووسەرەکەی باوەڕی وابوو ئەوە لە ناوەندیەکانی هۆکارێتیە لە دیاردەی مێژووییدا، واتە ئەو ڕەگەزە نادیار و غەیبیانە هۆکاری یارمەتی دەرن لە نێوان مێژوونووس و ڕووداوەکاندا. دەکرێت تاتبەروارانە ئاماژە بەوەش بکەین کە ئەو نەنگی و کەم و کوڕیانە لە ئەنجامی بارودۆخی کۆمەڵگەی ئەوروپی بوو لەو کاتەدا کە زانیاری و فێرکردن لە دێرەکاندا بە شێوەیە کورکرابوویەوە کە لە حاڵەتێکی ڕەهایی بەخۆگرتە بوو. پاشان لایەنگری و پاڵپشتیکردنی ڕوهبانی ئاینی لە پشتی ئەو کەم تەرخەمیەوە
ئاشکرایەوە لە خوێندنەوەکانیاندا بۆ مێژوو بەدی دەکرێت. بە شێوەیەک دەتوانین ئەوە بڵێن بەڕاستی کە سەرجەم دانراوەکانی کولتوری مێژووی ئەوروپی لە سەدەکانی ناوەڕاستدا لە بەرووبووم و ئەنجامەکانی دیێرەکانەوە بوو. سێهەم، خوێندنەوەی ئیسلامی بۆ مێژوو. تەفسیر و لێکدانەوەی ئیسلامی بۆ مێژوو جیاوازترە بە شێوەیەکی بنەڕەتی و لە ڕەگ و ڕیشەشەوە لەگەڵ هەریەکە لە خوێندنەوەی جوولەکە و تەفسیری مەسیحیەت بۆ مێژووی مرۆڤایەتی. بیرۆکەی مێژوو هەروەک قورئانی پیرۆز بەرجەستەی کردووە، بەرجەستەکردنێکە بۆ تەسەووری مرۆیی دەربارەی پەیامی مرۆڤ لە ژیان و ڕۆڵی لە گەردووندا. بە جۆرێک مرۆڤ جێنشینی خودای گەورەیە لەسەر زەویدا. ئەمەش هاوڕێکە لەگەڵ تەسەووری ئیسلامدا کە مرۆڤ هەڵگری ئەمانەتی ئاوادانکردنەوەی زەوی و دروستکردنی شارستانیەت و بڵاوکردنەوەی ڕاستی و دادپەروەریە لەسەر زەویدا بە شێوەیەک کە گونجاو و هاوتا بێت لەگەڵ سونەتی پەروەرگاردا بۆ ئەوەی مرۆڤ بتوانێت ئەو ئامانەتە جێبەجێ بکات لەسەری پێویستە زانیاری هەبێت لە مێژووی شارستانیەتی مرۆڤ و گەڕان بە شوێنیاندا بە مەبەستی بەدەستێنانی معریفە و زانیاری دەربارەی سونەتی پەروەرگار کە بۆ بەندەکانی باس کردووە. لێرەوە تێدەگەین کە بیرۆکەی مێژوو لە قورئانی پیرۆزە لەسەر ئەو بنەمایەدا دەمەزرێت کە مێژوو لە کۆتاشی کردنەوەدا کردەیەکی مرۆییە لە ئەنجامی کارلێکردنی مرۆڤ لەگەڵ ژینگەیەکدا لە چوارچێوەی کاتدا، هەروەک چۆن مێژوو لەلایەکی ترەوە باشترین هۆکار و ئامرازە بۆ دەرخستکردن و ئاماژەکردنی ماهیەتی مێژوو. بەوەش کەرەستەیەکی مێژوویی لە قورئانی پیرۆزدا بەدی دەکەین کە چیرۆکی نەتەوە و شارستانیەتەکان دەگێڕێتەوە و مێژووی مرۆڤ بە درێژایی زەمان بەخۆیەوە بینیوە، وەکو چیرۆک و بەسەرهاتی گەلی نوح و سەمود و گەلی لوت و مەدیەن و فیرعەون و بەنی ئیسرائیل و جگە لەوانیش مەبەستی بڵاوکردنەوەی فیکری مرۆیی و پاڵپێوەنانی بۆ پرسیارکردن و لێکۆڵینەوە دەربارەی ڕاستی بە بەردەوامی. بە ئاماژەیەکی تر پاڵپێوەنانی مرۆڤە بۆ لێکۆڵینەوە دەربارەی هۆکارە مێژوویەکان کە ڕوویان داوە. بیرۆکەی مێژووی ئیسلامی سەری کێشاوە بۆ پەرستەندنێکی گرنگ لە خوێندنەوەی مێژوو نەسە ئیسلامیەکانەوە دەربارەی مێژووی مرۆڤایەتی. کاتێک پشکنینیان لە چیرۆکی مرۆڤ لەسەر زەویدا ئەنجام داوە، مێژووی ڕووداوە وەسفیەکان لە کردەوەی مرۆڤن و ئەوان بەرپرسیارن لێی لە میانی کەرەستە مێژوویە هاتووەکانەوە لە قورئانی پیرۆزدا دەتوانی چەند ئەنجامێک دەربێنین لە توێژینەوەی مێژووی مرۆییدا. قورئان تەسەووری وایە بە شێوەیەکی زۆر ڕوون و ئاشکرا کە لە ڕاستیدا هێزێکی بەنرخ هەیە، داڕوخان و سەرنەکەوتنی چارەنووسی کاری ناڕەوایە لە کۆتاییدا. هەروەک مرۆڤ ئارەزووی بەلایەندا هەیە لە ئەنجامی ئەو ڕۆڵەی کە سروش پێی بەخشراوە و ممارەسەی دەکات. هەروەک چۆن گۆڕانکاری مێژووی کتوپەر ڕوونادات بەڵکو ئەنجامی کەڵەکەبوونێکی قوڵە بە درێژایی زەمان بەهۆی هۆکارەکانەوە کە سەر دەکێشێت بۆ ئەم گۆڕانکاریە مێژوویە. لێرەدا تێبینی ئەوە دەکەین کە بیرۆکەی قورئانی دەڵێت مێژوو لە خۆیەوە ڕوونادات، هەروەک چۆن بزوتی مێژوو جوڵەیەکی ئەشوایی نییە بەڵکو مەحکومە بە چەند ڕێسا و یاسایەک لە ئەزەلەوە تاوەکو ڕۆژی دوایی. هەروەها ئەو یێساوی ڕێسایانە کە خوای گەورە دایناون ڕێگری مرۆڤ نین لە جێبەجێکردنی ڕۆڵی لە مێژوودا بەڵکو دەیکاتە بەرپرسیارێک لە کار و کردەوەکانی، چونکە خوای گەورە مرۆڤی بە عەقڵ و ئازادی جاکردوتەوە. لەمەشدا چەندین ئاەتی زۆر بەدی دەکەین لە قورئاندا کە جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە مێژوو شوێنگەیەکی ئارامە بۆ پند و ئامۆژگاری وەرگرتن و پێویستە لەسەر مرۆڤ لێکۆڵینەوە دەربارەی هەواڵی نەتەوەکانی ڕابردوو بکات. لێرەدا ڕاستیەک هەیە کە جەخت دەکاتەوە لەسەر ئەوەی کە قورئان دەڵێت کردداری مرۆڤ لە مێژوودا هۆکارێکە بۆ ئەنجامەکان کە چارەنووسی کۆمەڵی مرۆڤایەتی دەستنیشان دەکات. ئەم تێڕوانینە پەروەردی و ڕەوشتیە بۆ مێژوو خۆی بەسەر مێژوو نووسە مسلمانەکان فەرز کردووە کە خوێندنەوەی مێژووی ئیسلامی بەرجەستەکردنێکە بۆی. پێویستە ئەم تێگەشتنە ڕەوشتی و خێرخوازیە بۆ مێژوو لەو خەلفیەتەوە تەماشا بکەین. ئیبن خەلدون لە مقەدیمە بەناوبانکەکەیدا ئەو تێڕوانینەی باس کردووە کە دەڵێت دەزانم کە هونەری مێژوو هونەرێکی ڕێباز خۆشەویستە، سوودی زۆرە، مەبەست و ئامانجی پیرۆزە کە دەمانوەستێنێ لەسەر هەواڵی ڕابرد و لە گەل و نەتەوەکان و ڕەوشتیان، لە پێغەمبەران و ژیانیان، پادشاکان لە دەوڵەت و سیاسەتیاندا. بارحاڵ خوێندنەوەی ئیسلامی بۆ مێژوو تەرکیز لەسەر لایەنی خێرخوازی و پەروەردەیی دەکاتەوە. ئەمەش بە ئاشکرا لای مێژوو نووسە ئیسلامیەکان دەبینرێت بە درێژایی سەردەمەکانی ڕۆشنبیری ئیسلامی کە مێژوویان وا بینیوە و سیر کردووە ئامێرێکە پێویستە لە خزمەتی لایەنی ڕەوشتی و خێرخوازی کۆمەڵی ئیسلامدا بێت. بەڵام لەوانەش کە فەوائیدت تاریخیان دابەش کردووە بۆ دوو بەش، یەکێکیان دنیایی و ئەوی تریان ڕۆژی دواییە. بە شێوەیەک ئەم دابەشکردنە لە چوارچێوەی پەندلێ وەرگرتن و ئامۆژگاری نەچۆتە دەر لەگەڵ مانای ڕەوشتی و مەغزای پەروەردەیی لە پشتی ڕووداوە مێژوویەکانەوە.
کە هەر کەسێک لە دنیادا سەرکەوتوو بێت لە کۆتاییشدا پاداشتی چاک وەردەگرێت. ئەم لایەنە بیر و باوەڕیە کاریگەری باشی بەجێهێشتووە بەسەر خوێندنەوەی ئیسلامەوە بۆ مێژوو. ئەم خوێندنەوەیە پێدا دەگرێت لەسەر بەرپرسیارەتی مرۆڤ لە کردەی مێژووی خۆی، هەروە کاریگەریشی بەجێهێشتووە لەسەر پەرەسەندنی ئیجابی لە نووسینەوەی مێژوویدا لای مسلمانان لەلایەکی ترەوە. هاوکات ئەوەی ماوەتەوە بێڵێن ئەوەیە کە مرۆڤ لە خوێندنەوەی ئیسلامیدا تەوەرێکی محکوم کراو نییە لەسەر ئەوەی کە هەر کردەوە و ڕووداوێک ئەنجامی دەدات لە دەرەوەی ویست و دەسەڵاتی مرۆڤە کە خۆی بێت و لەلایەن پەروەرگارەوە بێت، بەڵکو خوای گەورە پێشتر زانیاری و علمی بەوە هەیە کە مرۆڤ چ کارێک یاخود ڕووداوێکی مێژووی ئەنجام دەدات، نەک ئەوەی کە ئایدۆلۆژیەکانی تری ناو فەلسەفەی مێژوو وای دەبینن کە مرۆڤ تەوەرەیەکی محکوم کراو بێت. ڕێبازی لێکۆڵینەوەی مێژووی و شێوازی پێڕەوکردنی لە پرۆسەی نووسینەوەی مێژوودا. ئەگەر مێژوو بریتی بێت لە تۆمار و نووسراوی ڕووداوەکانی ڕابردووی مرۆڤ، ئەوا زانینی ڕێبازی لێکۆڵینەوە و میتۆدی مێژووی و زانستی لە پرۆسەی نووسینەوەی مێژوودا کارێکی یەکجار گرنگ و بەنرخە، چونکە مەحاڵە لە دروستی و ڕاستی هەواڵ و ڕووداوێکی مێژووی دڵنیابین بەپێ پێشوەخت زانینی ئەو ڕێبازی لێکۆڵینەوەی کە لەو پرۆسەیەدا بەکاربراوە. هەروەک ڕەنگە کرۆکی بایەخی نووسراوێکی مێژووی زیاتر خۆی لەوەدا بەردەستە بکات کە تا چەند ڕێبازی لێکۆڵینەوەی زانستی و مێژووی تیادا پیادەکراوە. ئەمەش بۆ دوورخستنەوەی کاریگەری ئەفسانە و خەیاڵە بەسەر نووسراوە مێژوویەکانەوە. ڕێبازی لێکۆڵینەوەی مێژووی لە شارستانیەتێکەوە بۆ یەکێکی تر جیاوازە و لە هەر سەردەم و قۆناغێکیشدا لەژێر کاریگەری ئاین و ئایدۆلۆژیا و بیر و هزری مرۆڤ و تیۆرەکاندا بووە. لەبەر ئەوەی مرۆڤ خۆی کارکتەری سەرەکیە لە قوڵقاندنی ڕووداوی مێژوویدا، بێگومان پێویستیشە بیرکردنەوەی مرۆڤ جێگایەکی باشی لەم حاڵەتەدا هەبێت. هەروەک دیکار دەڵێت چاک وایە مرۆڤ دوای ڕاستی نەکەوێت مەگەر بێگرتنەبەری ڕێباز هەوڵی بۆ بدات. یاخود پۆڵنسکی ورتر لەم بارەیەوە دەدوێت و دەبێژێت لێکۆڵینەوە واتە بە دواداچوونێکی ڕێک و پێک بە مەبەستی دۆزینەوەی زانیاریەکان و دڵنیابوون لە ڕاستی و دروستیان بەهۆی تاقیکردنەوەی زانستیەوە. پێدەچێت بیرروڕای جیاوازی تریش دەربارەی بیرکردنەوەی مرۆڤ و چەمکی لێکۆڵینەوە و قۆناغەکانی هەبێت. بە هەر حاڵ لێرەوە هەوڵ دەدەین گۆشەنیگایەک بخەینە سەر ڕێبازی لێکۆڵینەوەی مێژووی و مەودای پراکتیزەکردنی لە چەند شارستانیەتێکی جیاوازدا. یەکەم، نووسینەوەی مێژووی لە شارستانیەتە دێرینەکاندا. لە ماوەی دەرکەوتنی یەکەم شارستانەتی مرۆیی لە هەردوو دۆڵی ڕافیدەین و نیل، نووسینەوەی کاروبارە جۆر بە جۆرەکانی ژیان دەستی پێکردووە، بەتایبەت ڕووداوەکانی ڕابردوو. ئەوەش پاش دەرکەوتنی نووسینی بزماری و هێروگلیفی دێت. بێگومان پرۆسەکەش تایبەت بووە بە مێژووی مرۆڤ. یەکەمین شتێک کە گرنگ و جێگای پایەخپێدان بوو لە نووسینەوەی مێژوودا لە شارستانەتی دۆڵی ڕافیدەین کە دواتر بوو بە بناغەیەک بۆ چەمکی مێژوو، بریتی بوو لە زاراوەی هەستی مێژووی، الحس التاریخی. ئەمەش بەهۆی ئەوە بوو کە دانیشتوانی پێشووی عێراق گرنگیان داوە بە ڕووداوەکانی ڕابردوو، هەستاون بە نووسینەوەی ئەو ڕووداوانە. ئەم هەستی مێژوویە بە گرنگترین ڕەگەزەکانی شارستانیەت لە کلتور و ژیانی دۆڵی نێوان دوو ڕووباردا دەنرێت. هەروەها زانیاری و شارەزایی ڕابردوو. تاقیکردنەوەکان لەو شتانە بوون کە جۆری مرۆڤ پێی جادەکرایەوە و لە کلتور و پاشماوە جۆرا و جۆرەکان. ئەمەش لێرەدا مای گرنگیدان بووە بە جۆرێک لە ڕێبازی لێکۆڵینەوەی مێژووی کە پێی دەوترا گێڕانەوەی سەرزارەکی ئیپۆس پێش دەرکەوتنی نووسین. دەکرێت لێرەوە ئاماژە بە ئامانجەکانی نووسینەوەی مێژووی بدەین لە شارستانیەتی نێوان دوو ڕووباردا. ئەویش بریتی بوو لە بایەخپێدانی مرۆڤ لە شوێنکەوتنی شێوازی سیستەمی کۆمەڵایەتی و گەشەکردنی، دواتر هەڵسانگاندنی ڕووداوە مێژوویەکان و ڕاوەکردنیان. لێرەوە ئیتر یەکەمین هەوڵدانی مرۆڤ بۆ نووسین و وێژە سەری هەڵدا لەو شارستانیەتەدا بۆ شێکردنەوەی بنەچەی شتەکان و ڕەچەڵەکی مرۆڤ و ژیان و پەرەسەندنی شارستانیەت بە شێوەیەکی گشتی. لەم سەردەمەدا دەتوانین بڵێن ڕووداوە مێژوویەکان تێکەڵ بە ئەفسانەکان دەکران و میتۆدی لێکۆڵینەوەی مێژووی بەدەر نەبووە لە تەرزەکانی خەیاڵ و لەوێشەوە تەوزیفکردنی ڕەگەزەکانی خەیاڵ و ئەندێشەی مرۆڤ لە پرۆسەی گێڕانەوەی ڕووداوە مێژوویەکاندا و دواتریش ڕافەکردن و لێکدانەوەی خەیاڵی و ئەفسانەیی بۆ ئەو ڕووداوانە. لەو چیرۆکە جۆرا و جۆرانەی کە گواستراونەتەوە بۆ شارستانیەتەکانی دیکە، لەوانە شارستانیەتی یۆنان دەبینین ئەفسانەکان کەرەستەی یەکەمن کە بڕیارەکان شی دەکەنەوە و بۆ چوونە فەلسەفیەکان کە پەیوەست بوون بە ڕەچەڵەکی شتەکانەوە لەسەر بنیادنراوە. ڕەنگە هەڵە نەبین ئەگەر بڕوامان وابێت کە لێرەوە لێکدانەوەی ئەفسانەی بۆ مێژوو سەری هەڵدا بێت و ڕێبازی لێکۆڵینەوەی مێژووی
کەمتر توخنی ڕەگەزی عەقڵ کەوتووە، هەم لە نووسینەوەی ڕووداوە مێژوویەکان و هەم لە تەفسیر و ڕاوەکردنیشیدا. هاوکات ئامانجێکی تری مێژوو نووسان لە ماوە سەرەتایەکانی مێژوودا بریتی بووە لە پەیوەستکردنی ڕابردوو بە ئێستاوە. ئەمەش بۆ زیاتر تێگەیشتن بووە لە ئێستا، چونکە ئێستا لەدایکبووی ڕابردووە، هەروەک چۆن دواڕۆژ و ئایندەش لەدایکبوو بەرهەم هاتووی ئێستایە. ئەم ئامانجانە لای مێژوو نووسە عێراقیە دێرینەکان بەتایبەت نووسراوە ئاشووریەکان هەروەک لە نووسراوە ڕسمیەکانی پادشادا دەردەکەوێت زیاتر پێک هاتووە لەسەر تۆمارکردنی کاری پادشاکان لە تەرارسازی و چرکردنەوەی هەڵمەتە جەنگیەکان. بەڵام ئەمانە زۆربیان بە شێوەی دیباجیاتی مێژووی نووسراون و باسی ڕابردویان تێدا کردووە و پەیوەستکردنی ئەو کارانی کە پادشا پێی هەستاوە. ئەو نووسراوە مێژوویانی کە لە عێراقی دێرینەوە بۆ مانماوەتەوە تایبەت نەکراوە لەسەر نووسینەوەی ڕووداوەکانی دەوڵەت و پاشایەک بەتەنیا، بەڵکو نووسەرە پێشوەکان هەوڵیان داوە بە نووسینەوەی مێژووی جیهان و تەفسیرکردنی بە گوێرەی بیر و ڕابۆچوونەکانیان پێش دروستبوونی خەڵقیە وەک هەندێک لەو چیرۆکانەی کە پەیوەستن بە ڕووداوی تۆفانەکەوە، ئەتەوفان و سیستەمی فەرمانڕەوایی و ڕەچەڵەکی شتەکانەوە. دووەم، نووسینەوەی مێژوویی لە شارستانیەتی یۆنانی و ڕۆمانیدا. شارستانیەتی یۆنانی لە ماوەی سەدەی شەشەمی پێرزاین لە زانستەکان و معریفەدا دەستی بە بوژانەوە کرد، بە تایبەتی لە وڵاتی ئەیۆنیا، کەنارەکانی خۆرئاوای دوورگە نزیکەکان لە ئەنادۆڵ. ڕەگ و ڕیشەی شارستانیەتی یۆنان دەگەڕێتەوە بۆ ڕەگەزەکانی شارستانیەتی ئیجا. ئەو شارستانیەتە بوو کە لە کریت و دوورگەی ئیجا لە نێوان هەزاری سێەم و دووەمی پێرزاین گەشەی سەند. بڕیارەکانی وڵاتی یۆنان زیاتر سەڵقال بوون بە توێژینەوە و گەڕان و شیکردنەوە لە ڕەچەڵەکانی شتەکان. ڕاستتر بڵین، فەلسەفەیەکێک بوو لە داهێنراوە فیکرەکانیان، هەروەها لە مەودەی ئەفسانە تایبەتیەکانەوە سەیری ڕەچەڵەکی گردوونیان دەکرد. زیاتریش سەرقال بوون بە وربوونەوە لە هەواڵی ڕابردوو، پشکنینیان، واتە ئەو بابەتەی کە زاراوەی هستۆری بەسەردار بڕاوە. یەکەمین مێژوونووس و جوگرافیناس لە وڵاتی یۆنان کە مێژووی پاراستە بێت ڕەنگە هیکاتیۆس بوو بێت کە خەڵکی ناوچەی مەڵاتیە بووە لە مەملەکەتی ئەیۆنیا، 540 پێرزاین لەدایک بووە. ئەم کەسایەتیە زیاتر دەربارەی ڕەچەڵەکی یۆنان و نەژاد و کۆچکردنیان شتی نووسیوە و بەوەش بەناوبانگە یەکەمین جوگرافیناس بووە کە وێنەی نەخشەی زەوی کێشاوە. لێرەوە تێدەگەین کە سوودوەرگرتن لە زانستی نەخشەسازی و جوگرافیا توانراوە لەم شارستانیەتدا سوودی لێوەربگیرێت بۆ زیاتر وربوونەوە لە شوێن و ناوچەکان و زیاتر تەوسیفکردنی زانیاری لە پرۆسەی نووسینەوەی مێژوودا. هەروەها هیرۆدۆت کە لەلایەن شیشڕۆنی دواندەری بەناوبانگەوە نازناوی باوکی مێژووی لێنراوە زیاتر زانیاری دەربارەی جەنگەکانی نێوان یۆنان و فارس نووسیوە. جیا لەوەش زانیاری زۆری لەسەر گەلان و نەتەوەکانی تری وڵاتی میسر و بابل و ئاشور و باکووری ئەفریقیا پێشکەش کردووە. لای یۆنانیەکان بەشێکی باکووری ئەفریقیا بە لیبیا ناسرا بوو، بەڵام لە ڕووی ڕێبازی لێکۆڵینەوەی مێژوویەوە ناتوانرێت متمانی تەواو بکەینە سەر زانیارەکانی هیرۆدۆت، چونکە چیرۆکی ئەفسانەی تێکەڵ کردووە. بۆ نمونە کاتێک باسی میسۆپۆتامیا دەکات لە سەردەمی هاخامەنشینەکان و وەسفی پەرستگاکانی شاری بابل و دابوونەریتی خەڵکەکەی کردووە، هەروەها کەم و کورتیەکان زیاتر لەوەشدا خۆی دەبینێتەوە. زۆرێک لەو زانیاریانەی کە هیرۆدۆت بۆمان دەگێڕێتەوە زیاتر گوێی لێ بووە و بۆیان گێڕاوەتەوە و بۆی باسکراوە و ئەویش لای خۆی تۆماری کردووە، نەک خۆی لە نێو ڕوودا و هەواڵەکاندا ژیا بێت. بە تایبەت کاتێک باسی لە وڵاتی میسر کردووە کەوتۆتە هەڵەوە لە زۆر زانیاریدا، چونکە وەسفی هەندێک شوێنی وڵاتی میسری کردووە بەبێ ئەوەی خۆی بینی بێتی، هەروەک هەندێک شتی تری لەسەر میسر وتووە لە کاتێک داوانە بووە. لە دوای هیرۆدۆت مێژوونووسێکی تر دێت بە ناوی سوکی دایدس 471 بۆ 401 پێرزاین کە یەکێک بووە لە سەرکردە سەربازیەکانی شاری ئەسینا. کاتێک سوکی دایدس شکستی هێنا لە یەکێک لە جەنگەکاندا، ئیتر کەنارگی کرا و پلەپایەکەی و دواکاتی ژیانی تەرخان کرد بۆ نووسینەوەی مێژووی و نووسینەوەی ڕووداوەکانی ئەو جەنگەی کە درێژەی کێشا لە نێوان هەردوو دەوڵەتە شاری ئەسینا و ئەسپارتە و هاوپەیمانەکانیان. ئەو جەنگەش لە مێژووی وڵاتی یۆنادا پێی دەوترێت پیلوپۆنیسیا 431 بۆ 404 پێرزاین. بابەتی مێژوو نووسینەکەی سوکی دایدز زیاتر مێژوویەکی هاوچەرخ بووە و بە پلەی یەکەم تۆمارکردنی ئەو ڕووداوانە بووە کە لە سەردەمەکەی خۆیدا ڕوویان داوە، یان بڵێن خۆی تێیدا بەشداری کردووە. هاوکات گێڕانەوەکانی باڵوێستەکردن و ڕەخنە و شیکردنەوە جا دەکرێتەوە و جۆری مێژوو نووسینەکەی
بە یەکێک لە جۆرەکانی مێژووی سیاسی جەنگی دادەندێت. ئەگەر سەرنجی میتۆدی لێکۆڵینەوەی مێژووی لای سووکی دایدەست بدەین، هەست دەکەین تا ڕادێکی باش ئامادەی هەیە و ڕوودا و نووسراوە مێژوویەکان جێگای ئەوەن متمانەیان پێ بکرێت، چونکە خۆی بەشداری هەندێک لەو ڕووداوە مێژوویانەی کردووە کە تیایدا ژیاوە و ئەوانی تریش لە سەردەمی ژیانی خۆیدا ڕوویان داوە و وەکو شاهید عەیانێک ئاگاداریان بووە. ئەمەش مەرجێکی گرنگە لە ڕوانگەی میتۆدی لێکۆڵینەوەی مێژوویەوە بۆ ئەو کەسانەش کە دەیانەوێت مێژوو بنووسنەوە، چونکە ڕووداوێکی مێژووی مێژوونووسێک کە خۆی تێدا ژیا بێت و لە نزیکەوە ئاگای لێبوو بێت یاخود بەشداری تێدا کردبێت کە دواتر دەینووسێتەوە جێگای وەرگرتنی زیاترە، وەک ئەو ڕووداوە مێژوویەی کە چەند ماوەیەکی زەمانی لە سەردەمی مێژوونووسەکەوە دوورە. یەکێکی تر لەو مێژوونووسانەی یۆنان کە لە سەردەمی کۆماری ڕۆمانیدا ژیاوە پولیبیۆس بووە 205 بۆ 123 پێرزاین کە ڕۆمانەکان بەدیلیان گرت و ناردیان بۆ ئیتالیا ساڵی 167 پێرزاین. پولیبیۆس توانی سوود لەو ماوەی وەربگرێت کە لە ڕۆما مابووەوە و دەستی کرد بە نووسینەوەی ڕووداوە مێژوویەکان بە زمانی یۆنانی و زیاتر بایەخی بە نووسینەوەی مێژووی وڵاتی ڕۆمان داوە و بە تایبەت مێژووی دەستوری و سیستەمی فەرمانڕەوایی و خستنەڕووی بەشێکی جەنگ و هەڵمەتە ڕۆمانیەکان. هەروەک یەکەمین کەسە کە زاراوەی میسۆپۆتامیای بەکارهێناوە بۆ بەشی ناوەڕاست و باکووری عێراق. دەربارەی نووسینەوەی مێژووی لە شارستانیەتی ڕۆمانیدا و شێوازی پیادەکردنی میتۆدی لێکۆڵینەوەی مێژووی لە نووسینەوەی ڕووداوەکاندا چەند مێژوونووسێکمان هەیە. گرنگترینیان پلوتارخ 40 پێرزاین بۆ 120 زاینیە کە لە سەردەمی تراجانی ئیمپراتۆری ڕۆمانیدا ژیاوە و زیاتر بە زمانی یۆنانی مێژووی نووسیوەتەوە. هەرچەندە خۆی بە ڕەگەز ڕۆمانی بووە، ئەم مێژوونووسە لە شاری ڕۆما ژیاوە و لەوێ دەستی کردووە بە نووسینی جۆرەکانی ژیاننامە و مێژووی وەرگێڕان. شێوازی بەکارهێنانی ڕێبازی لێکۆڵینەوەی مێژووی بە جۆرێک بووە کە ژیان و ڕووداوەکانی یەکێک لە پاشاو کەسایەتیە بەناوبانگەکانی یۆنانی باس کردووە. لە بەرامبەریشدا باسی ژیان و ڕووداوەکانی کەسایەتیەکی ناوداری ڕۆمانی کردووە. بۆ نمونە باسی ئەسکەندەری گەورە 356 بۆ 322 پێرزاینی کردووە. لە بەرامبەریشدا باسی یولیۆس قەیسەر 102 بۆ 42 پێرزاینی کردووە. یەکەمین ئەو نووسراوە مێژوویانەی کە لای ڕۆمانەکان دەرکەوتن بریتی بوو لە مێژووی جەنگە سەرکەوتوەکانی یولیۆس قەیسەر. نووسراوە مێژوویەکانیش جا دەکرێتەوە بە ڕوونی شێوازەکەی و ڕاکێشانی لە خستنەڕوودا. ئەو مێژووەش هەش هەڵمەتی جەنگی لەخۆ گرتووە کە بەرفراوان بوون لە سنووری ئیمپراتۆریەتی ڕۆمانیدا. هەروەها یولیۆس قەیسەر هاوچەرخی سەرکردە و مێژوونووسی بەناوبانگ سالوستی 86 بۆ 34 پێرزاین بووە. ئەو ڕووداوە مێژوویانەشی نووسیوەتەوە کە لە سەردەمەکەی خۆیدا ڕوویانداوە. دیسان هەواڵی ئەو جەنگانەشی نووسیوەتەوە کە بە جەنگی یوگریتا لە مێژوودا ناسراون. لە مێژوونووسەکانی تری ڕۆمان لیڤی 59 پێرزاین بۆ 7 زاینی دێت کە مێژووی ڕۆمانی لە هەردوو سەردەمی کۆماری ئیمپراتۆریەتدا نووسیوەتەوە. بە سێدەیەک دوای ئەویش مێژوونووسێکی یۆنانی دێت بە ناوی تاسیتۆس 55 بۆ 107 زاینی. ئەم مێژوونووسە ئەگەرچی بەڕەچەڵەک یۆنانی بووە، بەڵام بەهۆی سەرقاڵبوونی بە پلەپایی باڵوێزەوە لە ڕۆمان زیاتر دەربارەی مێژووی وڵاتی ڕۆمان زانیاری تۆمار کردووە. بە شێوەیەک بە کۆتا مێژوونووسەکانی ڕۆمان دانراوە. ڕێبازی لێکۆڵینەوەی مێژووی لە نووسینەکانی تاسیتۆسدا دەبینرێت و زیاتر بە شێوازی زمانەوانی و ڕاوەنبێژی دەردەکەوێت و جا دەکرێتەوە. هەروەها نووسین و دانراوە مێژوویەکان لەسەر شێوەی حەوەلیات بووە، واتە ڕووداوە مێژوویەکانی ئیمپراتۆریەتی ڕۆمانی ساڵ لە دوای ساڵ نووسیوە. ناوەڕۆکی نووسینەکانیشی باسی وێرانکاری و عەیب و ئاری هەردوو وڵاتی پادشا تەبەریۆس 14 بۆ 37 زاینی و نیرۆن 54 بۆ 68 زاینی کردووە. جگە لەوەی کە هەواڵی گرنگی دەرباری هۆزە جەرمانیەکان خستۆتە ڕوو، شێوازی خستنەڕووی ڕووداوە مێژوویەکان لای تاسیتۆس زیاتر بەوە جیا دەکرێتەوە کە نزیک بووە لە وەعزی ئەخلاقیەوە. هەر لەو مێژووەدا کە تاسیتۆس باسی لێوە دەکات بە تایبەت دەربارەی سەردەمی ئیمپراتۆریەتی ڕۆمانی نیرۆن ناوی مەسیحی و مەسیحیەکان دەخوێنرێتەوە کە چۆن نیرۆن کە مایەتیە مەسیحە ڕۆمانیەکانی تاوانبار دەکرد بە سووتاندنی یەکێک لە مەزنترین تەلارەکانی ڕۆمانی پایتەخت. پاشان بڵاوبوونەوەی ئاینی مەسیحیەت لە ڕۆمان و لە نێوان سەدەی سێەم و چوارەمی زاینیدا و بوونی بە ئاینی ڕسمی ئیمپراتۆریەتی ڕۆمانی لەلایەن ئیمپراتۆر قوستەنتینی یەکەم 306 بۆ 337 زاینیەوە ژمارەیەکی زۆر لە نووسەر و مێژوونە سوێر ڕۆمانیەکان دەرکەوتن، وەک یوسیبیۆس 265 بۆ 340 زاینی و قەدیس جیرۆم 340 بۆ 420 زاینی
کە بەناوبانگە بە وەرگێڕانی کتێبی تەورات بۆ سەر زمانی لاتینی. لێرە بەدواوە دەتوانین بڵێن نووسینەوەی مێژوویی پێی نایە سەردەم و قۆناغێکی ترەوە کە سەردەمی کڵێسا و ئاینی مەسیحیەت بوو. لەم سەردەمەدا خوێندنەوە بۆ مێژوو جۆرێک لە تەفسیری ڕەهای بەخۆ بینی بە شێوەیەکی گشتی ڕاوەگردنی تاگلایانەی کلێسا بۆ ڕووداوەکانی مێژوو هێزە هەڵسوورێنەرەکانی بوو بە خاڵی چەقبەستنی هێزری کلێسا لەو سەردەمەدا. بە شێوەیەک پیاوانی کلێسا هەموو ئەو بیر و بۆچوون و ئایدۆلۆژیانی ڕەت دەکردەوە کە لە دەرەوەی تێڕوانین و جیهانبینی خۆیان بوون، چونکە بەلای کلێساوە نە خەڵک و نە کۆمەڵ و نە ئاڵوگۆڕەکانی ژیان هیچ ڕۆڵێکیان لە دروستکردنی ڕووداوە مێژوویەکاندا نییە و بڕیاری بەسەرهاتەکانی مێژوو لە پشت ئاسمانەوە دەدرێن. بۆ نمونە ئۆگەستینۆس 354 بۆ 400 زاینی کە بە گەورەترین تانەری میتۆدی دەسکبینی لێکۆڵینەوەی مێژووی سەدە ناوەندیەکاندا دەنرێت بە بڕوای وابوو. لە ئاستی ئاسماندا هەبوو بەرهەمێکی عەقڵ پووز دەبێتەوە. لێرەوە سەرەتای قۆڕەخکردن و دەست بە سەرداگرتنی مێژوو لەلایەن پیاوانی مەسیحیەت و کلێساوە دەستی پێکرد و هەر لە نووسینەوەی ڕووداوە مێژوویەکان و تێڕوانین بۆیان و دواترشیکردنەوە و ڕافەکردنیشیان دەبوو لەژێر تێز و تیۆر و ئایدۆلۆژیای فکری ژیانی مەسیحیەتدا بووایە و مەحاڵ بوو بۆچوونێکی تر قبول بکرێت لە دەرەوەی ئایدۆلۆژیای کلێسا. بۆیە هەست دەکەین میتۆدی لێکۆڵینەوەی مێژووی لە نووسینەوەی ڕووداوە مێژوویەکاندا لەژێر کاریگەری ئاینی مەسیحیەتدا بووە و ئاینی مەسیحیەت شێوازی مێژوو نووسینەکەی دیاری دەکرد. دیارترین سیمای ئەو ڕێبازی لێکۆڵینەوەی مێژوویە کە پیادە دەکرا بریتی بوو لە دوورکەوتنەوەی عەقڵی مرۆڤ و کاریگەری مرۆڤ لە قوڵقاندنی ڕووداوە مێژوویەکان و دواترشیکردنەوەشیاندا. لەبەر ئەوە زۆر جار مێژوو نووس و لێکۆڵەرەوان کاتێک باسی سەدە ناوەندیەکانیان دەکرد دەبینین بە سەدە تاریکەکانی مرۆڤاتی ناو دەبن. هاوکات هەر نووسراوێکی مێژووی دوای ئەو سەردەمە ببینین هەست دەکەین زۆربەیان قسەکردنێکی ڕەخنەین بۆ ڕزگارکردنی مێژوو لەژێر چەپ و کۆک و هەژمونی ئاینی مەسیحیەتدا. ئەوەی لە پێشەوە لێی دوین گۆشەنیگایەک بوو دەربارەی نووسێنەوەی مێژووی و شێوازی ڕێبازی لێکۆڵینەوەی مێژووی لە هەر یەک لە شارستانیەتە دێرینەکانی مرۆڤایەتی و دواتر لە شارستانیەتی یۆنانی و ڕۆمانیدا. دەکرێت شێوازی پیادەکردنی ئەم میتۆدە لە شارستانیەکانی تردا جیاواز بووبێت. چەمکی قورئانی بۆ مێژوو. مێژوو ئەو زاراوەیە کە زۆر پەیوەستە پێمانەوە و هەرگیز داڕنرا و تەنها نەبووە لە چەند مەدلول و واتایەک کە کۆمەڵێک پەیوەندی معریفی پێک دێنن و پەیوەستن بە چەند شەقلێکەوە و لەگەڵ شتەکانی تردا کارلێک دەکەن. لە پێناو تێگەشتنی چەند لایەنێکی گرنگی بزافی ئەم بوونەدا و کۆمەڵە پەیوەندی معریفەیە کە لە دواتردا بە تیۆرەکانی شیکردنەوەی مێژوو ناوی دەرکرد و هەندێک جار سەرکەوتوو بووە لە دەرخستنی نهێنی ڕووداوەکان و هەندێک جاریش شکستی هێناوە لە دەرخستنی چەند نهێنیەکی تردا. مەبەستمان لە مێژوو چییە؟ یەکەم واتە کە لە مێشکماندا بەرامبەر وشەی مێژوو گەڵاڵە دەبێت وێنەی ئەو ڕووداوانەیە کە کاریگەریان لەسەر مەجرای ژیانی مرۆڤ هەبووە، بە تایبەت ژیانی پاڵەوانان و گەورە ناوداران و دەستکەوتە مێژوویەکان. هیچ واتایەکی تر بۆ ئەم زاراوەیە لای خەڵک نییە بەگشتی، بەڵام پسپۆڕان بە شێوەیەکی ورد بۆی دەچن و دەزانن ئەم وێنەیە دروست نییە، هەرچەندە زۆر نزیکە لە واتە ئاکادیمیەکەیەوە، چونکە مێژوو ئەگەر مانای تۆماری دیاردە و دیمانەکان و ڕووداوەکانی ژیانی مرۆڤ بێت ئەوە تەنها لە ڕووداو و کاریگەر و بەدەگمەنەکاندا هەڵناژمێرێت، بەڵکو دەبێت باوەشێک بێت بۆ تۆماری هەموو ڕووداوەکان بێ جیاوازی لە نێوان کاریگەر و پەراوێزدا. هەموو ڕووداوێک شایانی یاداشت و تۆمارکردنە، هەرچەندە ئەم کارش ممکن نییە، چونکە ژیانی کۆمەڵگە بریتیە لە ژیانی دەها و سەدەها و هەزارەها و ملیۆنەها مرۆڤ و هەر یەک لەم مرۆڤانەش دروستکەری چەندین ڕوودا و بەسەرهاتن، ئیتر ڕاستەوخۆ بێت یاخود ناڕاستەوخۆ لە ڕێگەی یارمەتیدانی مرۆڤەوە بێت بۆ بەرەو پێشبردننی واقع، وەک گەورە ناوداران و سەرکردەی شۆڕشەکان و سەرکردەی گۆڕانە کۆمەڵایەتیەکان. ئەم کارش خۆی لە خۆیدا پێگەی ناکۆکەی نێوان ئەرکی مێژووە. هەندێک دەیەوێ گشتگیر و ڕێسایەک دەربهێنن گرنگی تەواو بە تاکە کەس بدەن، هەندەکەی تر دایانەوێ کۆمەڵ و کۆمەلگاکان بە خوڵقێنەری ڕووداوەکان بناسێنن. لێرەوە بەرەنگاری دوو چەمکی مێژووی دەبینەوە. یەکەمیان گرنگی بە ڕێسا و یاسا و گشتگیری دەدات، دووەمیان گرنگی بە ڕووداوی ڕوت ئەبستراک دەدات، واتە لە مێژوودا دوو چەمک هەیە، یەکێکیان بابەتی مێژووە و ئەوی تریان زانستی مێژووە. زانستی مێژوو بە کۆمەڵێک دیاردە و ڕاستی و کاریگەری دەوترێت مردن و لەدایک بوون لە ئەنجامی ڕووداوەکانەوە و گەشەکردنی چەند چینێک و دەرکەوتن و پوکانەوەی شارستانیەکان و کۆمەلگاکان.
هەموو دیاردە و ڕووداوە تایبەتیەکان بە مرۆڤ و پەیوەندی بە سروشتەوە. خاڵی دووەمیش زانست و شارەزایی و باوەڕی ئێمەیە بەو ڕێگەیەی کە مرۆڤایەتی گرتوێتە بەر بە درێژایی چاخەکان و ئەو ڕێسایی کە مرۆڤ لە چوارچێوەی دادەخولێتەوە. ئەم پێناسێش بەسەر زانستی مێژوو دادا دەبرێت و بە ڕۆڵی خۆی بە مێژوو دەناسرێت. جیاکردنەوەش گران نییە، بە تایبەت لە کاتێکدا کە گرنگیدان بە گشتگیرەکان ئاشکرایە و بۆشایی خۆی داگیر کردووە لەوەی کە ناسراوە بە فەلسەفەی مێژوو یاخود هەوڵەکانی دەرخستنی فاکتەرەکانی بزاوی مێژوو. ئاراستەی ڕێڕەوەکەی و ئەو شتانش کە دەکەونە ئەو بازنەیەوە. یەکێک لە زانایان لە پێناسەکردنی مێژوودا دەبێژێت بزاو و جوڵەی شتێکە لە چوارچێوەی خۆی لە کاتێکی دیاریکراودا. بە مانایەکی تر گۆڕان و گواستنەوەیە لە حاڵەتێکەوە بۆ حاڵەتێکی تر کە بەدەست دێت لە میانی پەیوەندیدارەتی بە ڕەگەزەکانی ناو زەمەنەوە. هەرچۆن ئاماژە دەکرێت کە بابەتی زانستی مێژوو سەرنجمان ڕادەگەشێت لەم گۆشەیەوە، واتە ئەو مادە زانستیانەمان بۆ کۆ دەکاتەوە کە دەمانگەێنێتە گشتگیرەکان، لە هەمان کادا لایەنێکی تر بە گرنگی دەمێنێتەوە، چونکە وەڵامی پرسیارێک دێنێتەکایەوە کە ئەو پەری گرنگە و یاریدەمان دەدات لە بنیادنانی تێڕوانینی گشتی ئێمە بۆ بوون و ژیان و گەردوون. لەبەر ئەوە ئێمە دووەممان کردوتە خولگەی گرنگی پێدانمان لەبەر چەند هۆیەک، چونکە یەک دەرئەنجام نییە و بە وردی پەیوەستە بە تایبەتمەندیەکانی ژیان و بیر و باوەڕەوە. مەبەستمان لە یەکەم ئەوەیە کە چەند فەلسەفەیەکی مێژوو هەیە و دووەمیشان ئەو فەلسەفانە پەیوەستن بە تێڕوانینی گشتیەوە بۆ بوون و ژیان. فەلسەفە و یاساکانی گۆڕانی مێژووی مرۆڤ سەرنجمان ڕادەکێشێ، چونکە پەیوەستە بە بیر و باوەڕمانەوە. لەبەر ئەمەش زانانوێیەکان لە هەوڵی گەڕاندان بۆی. ئەوەی ئێمەش مەبەستمانە پێناسەی مێژووە بە پێی ڕێڕەوی قورئان. ئەگەر بمانەوێت بە وردی سەیری دەقەکانی قورئان بکەین، ئەوە بە هیچ شێوەیەک بەکارهێنانی وشەی مێژوو تاریخ نابینین بەو دەربڕین و شێوازە زاراوەی پێشووە لە دووتۆی دەقەکاندا. بەڵکو گەر بمانەوێت لە زاراوەی مێژوو بدوێن، ئەوە پێویستە و دەبێت لە ناوەڕۆکی دەقە قورئانیەکان بدوێن. قورئان بە شێوەیەکی فراوان باسی لە مێژوو کردووە و پانتاییەکی فراوانی پێداوە لە بنیادنانی تیۆریدا. لەبەر ئەوە پێشبینی ئەوە دەکەین کە هاومانەی مێژوو بدۆزینەوە لەم دەواازەیەوە. هاوکات قورئان بەسەر هات و ڕووداوە مێژوویەکان دەگێڕێتەوە و پاشان دەچێتە دەرەوەی چەند ڕێسایەکی گشتیەوە. هەندێک جار تەنها بەوە ڕادەوەستێت کە بانگمان دەکات بۆ ئەوەی خۆمان ئەنجام دەربهێنین و سوود لەو ڕاستیانە ببین و ئێعتیباراتی لێ دەربهێنین. بەڵگەشمان بۆ ئەوەیە کە خوای گەورە دەفەرمێ: ئەفەلەم یەسیروا فی الأرض فینظروا کەیف کان عاقبة الذین من قبلهم. سورەتی غافر ئاەتی 82. یان قد خلت من قبلكم سنن فسيروا في الأرض. سورەتی ئالی عەمران ئاەتی 137. یاخود ئەفەلەم یەسیروا في الأرض فینظروا کەیف کان عاقبة الذین من قبلهم دمر الله عليهم. سورەتی محەممەد ئاەتی 10. هەروەها قل سيروا في الأرض ثم انظروا كيف كان عاقبة المكذبين. سورەتی ئەنعام ئاەتی 11. چەند ئاەتێکی تری قورئان باگمان دەکات بۆ دەرهێنانی ڕێسا گشتیەکان لە میانەی ڕووداوە مێژوویەکانەوە، وەکو دەفەرموێ: فەتیلکە بیوتهم خاویەة بما ظەلەموا. سورەتی نەمل ئاەتی 52. هەروەها لە شوێنێکی تردا دەفەرموێ: فەتیلکە مەساکینهم لەم تەسکن من بعدهم إلا قەلیلا. سورەتی ئەلقەسەس ئاەتی 58. لەلایەکی ترەوە خۆی گەورە ئاماژەی بە پەراوەکەی خۆی کردووە و زاراوەی مێژووی بە شێوەی وشەی ذیکر ناو بردووە. هەروەکو دەفەرمێت: یەسئەلونەکە عن ذی القەرنەین قل سأتلو عليكم منه ذکرا. سورەتی ئەلکەهف ئاەتی 83. کورتەکەی ئەوەیە کە قورئان ڕووداوەکانی بە ذکر ناو بردووە، چونکە لە میانەی بیرکردنەوەوە دێنەوە یادی مرۆڤ و لە کۆندا ڕوویانداوە. دەکرێت بکرێتە هاومانەی مێژوو کە واتای تۆماری ڕووداوەکانی ڕابردوو دەگەێنێت. هەروەها ئاماژەی بۆ چەند ڕێسایەکی گشتگیر کردووە کە دەکرێت پێیان بگەین لە میانی واقیع مێژوویەکانەوە. هەندێک جار بە ڕاشکاوی لە لێدواندا لەسەر ساڵەکان و کاتێکی بۆ جیا کردوونەتەوە و بە ئەجەل ناوی بردووە و ئاوێتی وشەی مێژوو بووە، بۆ ئەوەی تایبەتمەندیەکی تێدا بەردەستە بکات بە چەمکی قورئانیانەی مێژووەوە. ئەویش لە خۆنەگرتنی زەمەنە، بە تەنها ئەوەی دەردەکەوێت لە سورەتی کەهفدا بریتیە لە گواستنەوەیەکی دوور و درێژی هەندێک واقیعی مێژوویی کە لە سەرەتای سورەتەکەدا مەبەستەکەی لە باسکردنی دیاری دەکات. لە پێش باسکردنی ڕووداوی ئەشکەوتی کەهفەوە ڕووداوی گەیشتنی پێغەمبەر موسا عەلەیه السەلام بە خەزر، باسکردنی چەقەڵێک لە ژیانی زیلقەرنەین،
خۆی گەورە لەم حاڵەتانەدا دەفەرمێ سەئەتلو عەلەیکم منه ذیکرا سوورەتی کەهف ئاەتی 83 دەبینین لەو ڕووداوە پێشینەیە قورئان بە ذیکرا تەعبیر و گزارشتی کردووە ئێمە بێمێژوو و گزارشتی لێ دەکەین و هەندێک بیرڕوڕا وایە کە وشەی ذکر واتە هەواڵ و چیرۆک پاشان قورئان دەفەرمێت ئەی محەممەد هەواڵ و چیرۆکیان بۆ باز دەکەم بۆیە لێرەوە پێویستە باز لە چەمکی ئەجەل بکەین و تیشکی بخەینە سەری ئەجەل چییە؟ وشەی ئەجەل لە نزیکەی 5 ئاەتی قورئاندا هاتووە وەکو دەلالەتێک لەسەر زەمانێکی دیاریکرا و کۆتایی هاتوو هەروەها ڕەهەندی کاتی ژیانی مرۆڤ دەگرێتە خۆ لە زۆرینەی ئەو ئاەتانەدا و لە هەندێک ئاەتیشدا دەلالەتە لەسەر ڕەهەندێکی زەمانی گردوون بە واتە فراوانەکەی خاوەنی تەفسیری ئەلمیزان لە میانەی ڕاوەی ئاەتی هو الذي خلقكم من طين ثم قضى أجلا وأجل مسمى عنده بما كنتم تمترون سورة الأنعام آياتي 2 دەبێژێت ئەم ئاەتە ئاماژەیە بۆ دروستکردنی جیهانی مرۆڤ پاش ئاماژەکردن بۆ دروستکردنی جیهانی گەورە ئاشکرایە خوای گەورە مرۆڤی خەلق کردووە و ئەجەلی وەداناوە و مانەوەی دنیاشی لەگەڵدا بۆ داناوە ئەویش دیاری کراوە بەبوونی لە نێوان گڵ کە لێوەی دروست بووە هەرچەندە بۆچەکەشی لە ڕێگەی ژنوژنەخوازیەوە دەمێنێتەوە لێرە داوشەی ئەجەل بە نەزانراوی هاتووە ثم قضى ئەجەلا کە بەڵگە و دەلیلە لەسەر ئەوەی کە ئەجەل نەزانراوە و هیچ وەکارێکیش نییە دەری بخات وتەی خوای گەورە کە دەفەرمێت ئەجەل مسمى عنده ناوبردن و دیاریکردنی ئەجەل بریتیە لە کاتی پەیمان بەستن و قەرز و شتەکانی تر لێرەوە وشەی ئەجەل بە واتای زەمانێکی دیاریکراو دێت کە مرۆڤ تێدا دەجوڵێت ئەمەش ئەجەل لە مێژوودا جودا دەکاتەوە چەمکی قورئان بۆ مێژوو دیاریکردنی کاتێکی زەمەنیە کە مرۆڤ تێدا دەژی ئەمەش پێویستی بە دیاریکردنی سەرەتا و کۆتایی هەیە قورئان لێرەدا هیچ بوار و دەرفەتێک بۆ گومان ناهێڵێتەوە بەڵکو زۆر بە ئاسانی سەرەتا دیاری دەکات هەر لە سەرەتای سوورەتی ئەلبەقەرەوە و لە هەموو سوورەتەکانی تریشدا هەر بەو شێوەیە قورئان هێرش دەکاتە سەر ئەو ڕاوبۆچوونانەی کە جەخت لەسەر بەردەوامی ژیان دەکەنەوە بەڵکو لە دیدی قورئاندا ژیان لە کاتێکی دیاریکراوی خۆیدا کۆتایی پێدێت کە ئەوی شاتنی ڕۆژی دواییە یەوم القیامە لێرەدا چەمکی ئیسلامی بۆ مێژوو دەتوانین کورد بکەینەوە لە چەند خاڵێکدا کە گرنگترینیان 1 گۆڕا و دیاریکراوە بە کاتێکی زەمانی دیاریکرا و دەستنیشانکراو 2 کات دیاریکراوە بە ئەجەل 3 نەفیکردنی عەبەسیەت و جەختکردنەوە لەسەر ئامانزداری لە ڕاستیدا زۆر چەمک و مەفهومی دیکەی قورئانیانە هاتوون لەمە ڕاوەکردنی مێژوو بەڵام لە موتارەدا ئەوەندەی لێخراوەتە ڕوو نووسینەوە و تۆمارکردنی مێژوو لای عەرەب و مسلمانان خوێنەری بەڕێز هەرچەندە لەم نووسینەدا هەست بە هەناسەیەکی دەمارگیری و نەتەوەخوازی عەرەبی دەکرێت بەڵام لەبەربوونی لایەنی ئەکادمی و گرنگی بابەتەکە بە پێویستمان زانی وەریبگەڕینە سەر زمانی کوردی تەنها لەبەر ئەوەی لەم بوارەدا زانیاریمان بە زمانە ڕەسەنەکەی خۆمان کەمە و خوێندکارانمان لە زانکۆ و پەیمانگاکان ئاتاجی معریفە و زانیارین لەسەر زانستی مێژوو فەلسەفەی مێژوو تۆمارکردن و نووسینەوەی مێژوو بۆ ئومێدەی کە لێنێک گەر هەبێت پڕ بکاتەوە مێژوو جێگەیەکی گرنگی لە نێوان سەرجەملقەکانی معریفەی مرۆڤایەتیدا داگیر کردووە مرۆڤ لەسەر تای چاقە مێژوویەکانەوە بایەخی پێداوە بۆیە مێژوو جێگەیەکی جیاوازی لە نێوەندی زانستە مرۆیەکاندا داگیر کردووە چونکە ئەو ژیانی نەتەوەکان و ئەزمون و شارەزاییەکانی لە ڕابردوودا تۆمار کردووە عەرەب لە ماوەی سەردەمە کۆنەکانەوە بایەخی بە مێژوو داوە چونکە مێژوو زانستێکی ڕەسەنە عەرەب وای ڕوانیوە بۆ مێژوو کە هونەرێک بێت لە نێو هونەرەکان نەتەوە و نەوەکان ئاڵوگۆڕیان پێکردووە مێژوو دەربارەی ڕووداوەکانی ڕۆژگار دەگۆڵێتەوە لە ڕووی هەستی دیاریکردن و کاتەوە ئێستا ژیانی مرۆڤایەتی گرتوتەوە بە هەموو دیاردەکانیەوە لە سیستەمە ئابووری و پەیوەندیە کۆمەڵایەتی و دابوونەریتی ئاینی و مەزهەبی خەڵقی و هۆکاری ئەدەبی و هونەریەوە ئەمەش واتە مێژوو دەبێتە زنجیرەی ڕووداوەکانی ڕابردوو هەروەها چۆنێتی کە تیایدا ئەو ڕووداوانە دەگێڕێتەوە مێژوو لە سەردەمی نەفامیدا عەرەب لە سەردەمی نەفامیدا کە بریتی بوو لە سەردەمێکی پێشوو بۆ دەرکەوتنی ئیسلام بە تایبەتی عەرەبی باکوور واتە عەرەبی حیجاز هەوڵەکانی خۆیان و هەواڵی خوداوەند و ژیانی کۆمەڵایەتی و سەروەری و جەنگەکانیان و ڕۆژگارە بەناوبانگەکانیان ئاڵوگۆڕ پێدەکرد و دەگواستەوە لە ڕێگەی گێڕانەوەی زارەکی و لەسەر شێوەی شێعر و چیرۆک و هەواڵی بچڕ
لەوەشدا پشتیان بەهێزی یادەوەری دەبەست. ئەوەش لەبەر چاوپۆشین بوو لەسەر نەخوێندەواریەی کە لە نێوانیاندا هەبوو. بەڵام عەرەبی باشوور بە تایبەت خەڵکی یەمەن و حیرە بە شێوەیەکی باشتر بایەخیان بە تۆمارکردنی هەواڵ و دەنگ و باسەکانی خۆیان دەدا. عەرەبەکانی وڵاتی یەمەن زۆرێک لە هەواڵ و دەنگ و باسی پادشا و دەوڵەتەکانیان و کاروباری گشتی و هەندێک لەو ڕووداوانەی کە لە نێوان هەردوو سەدەی 12 پێش زاین و 6 زاینی داڕویان داوە بە خەتی بزماری لەسەر دیواری پەرزگە و کۆشک و تەلارەکانیان دەنووسی و هەڵدەکۆڵی. توانراوە پێی بە زۆرێک لەو نووسراوە مێژوویانە ببرێت کە دەگەڕێنەوە بۆ دەوڵەتەکانی عەرەبی باشوور. ئەو نووسراوانە دەگەڕێنەوە بۆ ماوەی نێوان هەردوو سەدەی 8 پێش زاین و 7 دوای زاین. ئەو نووسراوانەش بەڵگەنامەی پادشایەتی و تۆماری دەوڵەتی حەمیدی یەکەم و دووەمی لەخۆ گرتووە. بەڵام عەرەبی حیرە بە خەت و نووسینی خۆیان دەنگ و باسی مەملەتەکان و دێرەکانی حیرە و کەنیسەکانیان نووسیوەتەوە و تۆمار کردووە. بایەخدانی عەرەبی باشوور بە تۆمارکردنی دەنگ و باسەکانیان دەگەڕێتەوە بۆ بڵاو نەبوونەوەی نەخوێندەواری لە نێوانیاندا و بە پێچەوانەوە لە نێو عەرەبی باکووردا بەربڵاو بووە. ئەمەش لە ئەنجامی گواستنەوەیان بوو لە ژیانی خێڵەکەی و ڕەوەندیەوە بۆ ژیانی شارنشینی و سەقامگیر بوون لە دەوروبەری نیمچە دورگەی عەرەبی و بە تایبەت لە شارەکانی حیرە و یەمەندا. عەرەبە پێشوەکان دەنگ و باس و هەواڵەکانی خۆیان بە ناوی ساڵی فیل و ئاگری ئیبراهیم و ڕۆژگارە بەناوبانگەکانی عەرەبەوە تۆمار دەکرد. مێژوو دوای دەرکەوتنی ئاینی ئیسلام. زاراوەی مێژوو بە مانای مرۆڤ و کات و هەروەها بارودۆخی مرۆڤی لەخۆ گرت بێ لە چوارچێوەی گۆڕانکاریەکانی کاردا دەرنەکەوتووە. تەنها لە سەردەمی خەلیفەی ڕاشدی عومەری کوڕی خەتابدا نەبێت، خوای لێ ڕازی بێت. ئەم زاراوەی بۆ یەکەم جار هات لەو کاتەوە کە عومەری کوڕی خەتاب خستیە ڕۆژمێری کۆچیەوە، ئەوەش کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 22 کۆچی. عومەری کوڕی خەتاب کۆچکردنی پێغەمبەری درودی خوای لێبێ لە مەکەوە بۆ مەدینە کرد بە سەرەتای مێژووی دەوڵەتی ئیسلامی. ئەوەش بە پرس و ڕاوێژکردن بوو لەگەڵ پێشینەکانی زانست لە مسلمانان، چونکە کاتی کۆچکردن هیچ یەکێک جیاواز نەبوو لەسەری. لە کاتێکدا کاتی نێردراوێتی پێغەمبەر وەک پەیامبەری خودا و کاتی لەدایکبوونیشی جیاوازی و ناکۆکی تێدا هەبووە. بەوەش ڕێکەوتن لەسەر ئەوەی کە مانگی موحەڕەم سەرەتا بێ بۆ ساڵی کۆچی. هۆکاری بایەخدانی عەرەب بە نووسینەوە و تۆمارکردنی مێژوو دوای دەرکەوتنی ئیسلام. 1. ئارەزووی مسلمانان بەگشتی و عەرەب بە تایبەتی و بایەخدانیان بە ڕاوەکردنی قورئانی پیرۆز و سووربوونیان لەسەر وەستان لەسەر هۆکارەکانی دابەزینی ئاەتەکانی قورئان. مسلمانان لە قورئاندا شەریعەت و یاسا و هەواڵ و دەنگ و باسیان دۆزیەوە و سووربوون لەسەر خوێندنەوە و تێگەشتنی ئەحکامەکانی کە لێەوە ڕێساکانی هەسوکەوتی دنیایان وەرگرت. 2. بایەخدانی عەرەب و سووربوونیان لەسەر زانینی مێژووی نەتەوەکانیان و باو باپیرانیان و وەستان لەسەر ئەو هەواڵانەی کە پەیوەستە بە داگیرکاری و واڵاکاریە ئیسلامیەکانەوە و هەروەها ئەوانش کە پەیوەندیان بە کاروباری کارگێڕی و دارایی و جگەلەوانیشەوە هەبووە. 3. ئارەزووی عەرەب لە زانینی ڕەچەڵەک و نەژاد و کەسە دیاریەکانیان لە سەرجەم بوار و گۆڕەپانەکاندا. 4. هاندانی پیاوانی دەوڵەت لە خەلیفە و والی و فەرمانڕەواکان بۆ نووسەران و مێژوو نووسان لە سەرجەم تۆمارکردن و نووسینەوەی مێژوو، هەروەها لەسەر تۆمارکردنی ڕووداوەکانی سەردەمەکەیان، سەرڕای هەستکردنی هەندێک لە خەلیفەکان بۆ زانینی دەنگ و باسی نەتەوەکانی تر و بۆ زانینی هۆکار و ئامرازەکانیان لە فەرمانڕەواییکردن و کارگێڕیدا. 5. ململانەی سیاسی یاخود جیاوازی سیاسی و بیرروباوەڕی کە لە نێوان هەندێک لە گروپەکانی مسلماناندا بەدەست هات. بە شێوەیەک ئەم جیاوازی و ململانەیە وای کرد هەر گروپێک هەوڵ بدات پاساوی گۆشەنیگای خۆی بهێنێتەوە لە ڕێگەی گەڕانەوە بۆ ڕووداوە مێژوویەکان. 6. بایەخدان و ئارەزوو لە زانینی دەنگ و باس و هەواڵەکانی سەردەمی نەفامی، هەروەها پەیوەندیان بە هەندێک لە ئاەتە هاتووەکان لە قورئانی پیرۆزدا وەک هەواڵ و دەنگ و باسی عاد و سەمود و سەبە و جگەلەوانیش. 7. زۆرێک لە مێژوو نووسان پاڵیان پێوە نراوە بۆ نووسینەوەی مێژوو، سەرڕای ئەوەی خۆشیان ئارەزویان تێدا هەبووە و مەبەستێکی زانستی چاک بووە. فرەیی شێوەی نووسینەوە مێژوویەکان. وێنەی نووسینەوە مێژوویەکان لای عەرەب هەمە جۆر بووە. مێژوو لە بوارە فیکریە سەرەکیەکاندا کە عەرەب پاش دەرکەوتنی ئیسلام بایەخی پێداوە بە شێوەیەکی تایبەتیش لە سەردەمی عەباسیەکاندا، ئاکامی ئەم بایەخ پێدانە بەرهەمهێنانی سەدان کتێبی مێژووی بوو
کە دەربارەی سەرجەم بوارەکان دواوە. ژمارەیەک لە مێژوونووسە عەرەب و موسڵمانەکان ئەوانی کە کاریان کردووە لە دروستکردنی مێژوودا بەگشتی بوارێکیان جێ نەهێشتووە، بەڵکو هەوڵیان داوە تیایدا بنووسن. 1. مێژوونووسانی سەردەمی نەفامی دەنگ و باسەکانیان. ئەم گروپە بایەخیان داوە بە مێژووی عەرەب لە سەردەمی نەفامیدا، وەک کەعبی ئەحبار ساڵی 32 کۆچی مردووە، عوبەیدی کوڕی شەریەی جورهومی ساڵی 7 کۆچی مردووە، وەهبی کوڕی مەنبە ساڵی 114 کۆچی مردووە، عەوانی کوڕی حەکەم 147 کۆچی مردووە، هیشامی کەلبی 204 کۆچی مردووە، ئیبن تائیکی هەمەدانی 334 کۆچی مردووە. 2. مێژوونووسانی ژیاننامە و جەنگەکان. ئەم گروپەی تر بایەخیان داوە بە مێژوو ژیاننامەی جەنگەکانی پێغەمبەر درودی خوای لێبێت، وەک عوروەی کوڕی زوبێر 92 کۆچی مردووە، ئەبانی کوڕی عوسمانی کوڕی عەفان 105 کۆچی مردووە، شەرحەبیلی کوڕی سەعەد 123 کۆچی مردووە، ئیبن شەهابی زوهری 124 کۆچی مردووە، محەممەدی کوڕی ئیسحاق 152 کۆچی مردووە، محەممەدی کوڕی عومەری واقیدی 207 کۆچی مردووە. 3. مێژوونووسانی چینەکان. ئەم دەستەی دیکەی مێژوونووسان بایەخیان بە گێڕانەوەی فەرموودە و دەنگ و باسەکانیان داوە، بە شێوەیەک ریزبەندیان کردوون لە چینەکاندا، ئەوەش بە گوێرەی بایەخی زانستیان، پاشان بە گوێرەی ئەو شارەی کە تیای دانیشتەجێ بوون، وەک واقیدی 207 کۆچی مردووە، ئیبن ئەبی ئەسیبعا 668 کۆچی مردووە. 4. مێژوونووسانی واڵاکاری و داگیرکاری وڵاتان. ئەم مێژوونووسانە بایەخیان داوە بە تۆمارکردنی دەنگ و باسی داگیرکاری و واڵاکاریە ئیسلامیەکان و لە بەناوبانگترینیان واقیدی 207 کۆچی مردووە، خاوەنی کتێبی فتوح البولدانە، خەتیبی بەغدادی 463 کۆچی مردووە لە کتێبەکانی مێژووی بەغداد، هەروەها ئیبن عەساکر 571 کۆچی مردووە لە کتێبەکانی مێژووی دیمەشق، هەروەها ئیبن خەلەکان 681 کۆچی مردووە لە کتێبەکانی وەفیات الئەعیان، یاقوتی حەمەوی 626 کۆچی مردووە لە کتێبەکانی معجەم البولدان. 5. مێژوونووسانی مێژووە گشتیەکان. ئەمانە بایەخیان داوە بە مێژووی عەرەب و ئیسلام بە شێوەیەکی تایبەت و بە مێژووی جیهان لە ماوەی دەستپێکردنی دروستبوونەوە بە شێوەیەکی گشتی، وەک واقیدی 207 کۆچی مردووە، خاوەنی کتێبی تاریخ الکەبیر، تەبەری 310 کۆچی مردووە، خاوەنی کتێبی تاریخ الرسل والملوک، مەسعودی 346 کۆچی مردووە لە کتێبەکانی مروج الذهب ومعادن الجوهر، ئیبن ئەسیر 346 کۆچی مردووە، خاوەنی کتێبی الكامل في التاريخ، ئیبن خەلدون 808 کۆچی مردووە، خاوەنی کتێبی دیوان المبتدأ والخبر. تایبەتمەندێتی بیرکردنەوە و دانانی مێژووی لای عەرەب. ئەلف. زانستی مێژوو لای عەرەب گەشەیەکی سروشتی سربەخۆی کردووە و مێژوو لەو بابەتە لە پێشینانە بووە کە عەرەب بایەخێکی زۆری پێداوە. بەرهەمی ئەو بایەخ پێدانەش دەرکەوتنی زۆرێک لە دانراوە مێژوویەکانە کە سەرجەم بابەتەکانی لە مێژووی لۆکاڵی و گشتی و جیهانی و ژیاننامە گرتوتەوە. بایەخدانی مێژوونووسانی عەرەب تەنها لەسەر لایەنە سیاسیەکان کورد نەکراوەتەوە، بەڵکو دەها کتێب دەرکەوتون کە پەیوەندیان بەلایەنی شارستانێتەکانەوە هەبووە، بە تایبەت ئەوانەی کەی پەیوەندیان بە کاروباری کۆمەڵایەتی و فکریەوە هەبووە. نمونەی ئەوەش کتێبی تایبەت بوو بە زانایان و ئەدیبان و دادوەرەکان و جگەلەوەش. جیم. بایەخدانی مێژوونووسە عەرەبەکان تاوەکو کۆتاییەکانی سەدەی دووەمی کۆچی ئەم کاروبارانی خوارەوەی تێنەپەڕاند. 1. ژیاننامەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ و جەنگەکانی. 2. دەنگ و باس و داگیرکاری و واڵاکاریە ئیسلامیەکان. 3. دەنگ و باس و ڕووداوەکانی نەتەوەکانی پێشوو. دال. ماوەی سەدەی سێمی کۆچی تاوەکو سەرەتاکانی سەدەی چوارەم زیادیەک لە ماوەی مێژوویدا ڕوویدا، ئەوەش پاش جێگیربوونی دەوڵەتی عەباسی بوو. مێژوونووسان سوودیان وەرگرت لە تۆمارەکانی دەوڵەتی عەباسی و ئەوەی کە تیایدا بوو لە سەردەم و ئامار. ئەو زیادیەش بەرهەم هاتبوو لە ئاکامی پێشکەوتنی بزوتنەوەی وەرگێڕان و ڕەخنە لە زمانە بیانیەکان. هاوکات ئاسانی هاتوچۆکردن و گواستنەوە لە نێوان پارچە و بەشەکانی دەوڵەتی ئیسلامی ئەو سەردەمەدا یارمەتی مێژوونووسانی داوە
لە دەوڵەمانکردنی زانیاریە مێژوویەکانیان. عەرەب دوو ڕێگەی سەرەکی گرتوۆتە بەر بۆ نووسینەوە و تۆمارکردنە مێژوویەکان. یەکەمیان دانانی مێژوویی بە گوێرەی ساڵ یان ئەوەی پێی دەوترێت میتۆدی حەولی. ئەم خوێندنگەیەش هەر یەکە لە تەبەری و ئیبن ئەسیر و جگە لەوانی ژنێنەراتی دەکەن. هەروەها ڕێگەی دانان هەیە بە گوێرەی بابەتەکان کە زۆرێک لە مێژوونووسانی عەرەب شوێنی ئەم میتۆدە کەوتون، لە نمونەی یعقوبی و مەسعودی و ئیبن خەلدون. نووسینەوە تۆمارکردن بە گوێرەی ئەم میتۆدە تایبەت بووە بە خەلیفەکان یان پادشاکان، ژیاننامە یاخود شار و دەوڵەتەکان و جگە لەوانیش. واو، مێژوونووسە عەرەب و موسڵمانەکان سوور بوون لەسەر وەرگرتنی گێڕانەوە و ڕووداوە مێژوویەکان لەسەر چاوەڕەسەنەکانیانەوە. هەندێکیشیان شوێنی ئەو وەرگرتنانە کەوتون بۆ دڵنیابوون لە ڕاستی و تەندروستی هەواڵەکان، وەک تەبەری مێژوونووس. لاوازی دەوڵەتی عەباسی سەری کێشە بۆ لامەرکەزیەتی سیاسی و ئەمەش بە ڕۆڵی خۆی سەری کێشە بۆ لامەرکەزیەتی ئەدەبی. بەوەش ڕۆشنبیری ئیسلامی دابەش بوو بەسەر شار و ناوچەکاندا و ئەم دابەشبوونەش بوو بەهۆی دەرکەوتنی زانە و مێژوونووسان لەو شار و ناوچانەدا و کاریان کرد لەسەر نووسینەوەی ژیاننامە و مێژوو جگە لەوانیش. ئەم هەوڵەش لە دەستپێکردنی نیوەی سەدەی سێمی کۆچیەوە بوو. دوای داڕوخانی خەلافەتی عەباسی مێژوونووسان لە نووسراوەکانیاندا ڕوویان کرد دەشیکردنەوەی هۆکارەکانی دامەزراندنی دەوڵەتەکان و دواتر هۆکاری کەوتن و دیاردەکانی شارنشینی تیایدا. بەوەش چەندین کتێبیان دانا دەربارەی سروشتی مێژوو، سوودەکان و فەلسەفەی مێژوو. نمونەی ئەو کتێب و دانراوانش مقدمەکەی ئیبن خەلدون و العلاج بالتەوبیخ لمن ذم التاریخی ئەسسەخاوی بوو. قاف زۆرێک لە مێژوونووسانی عەرەب سربەخۆ بوون لە بیرکردنەوەکانیاندا و ئەو شتانەیان دەنووسی کە لەگەڵ بیرکردنەوە و بیر و باوەڕیاندا دەگونجان، نەک ئەو شتانەی کە بادشا و والی و فەرمانڕاوەکان دەیانویست. مێژوونووسانی عەرەب لە سەردەمە نوێیەکاندا. زانستی مێژوو لای عەرەب لە سەردەمە نوێیەکاندا ئەو بایەخپێدانی لە خۆ نەگرت وەک ئەو بایەخپێدانەی کە لە ڕابردوودا پێیاندا بوو. ئەمەش بە شێوەیەکی بنەڕەتی دەگەڕێتەوە بۆ ئەو قۆناغە ناڕەحەتیانەی کە وڵاتانی عەرەب تووشی بوو لە ماوەی کەوتنی پایتەختی خەلافەتی عەباسیەوە. بە شێوەیەک وڵاتانی عەرەب پێش کۆتایی هاتنی سەدەکانی ناوەڕاست ڕوبەڕووی جەنگێکی دەرەکی بوویەوە و هەر یەکە لە خاچپەرستەکان و مەغۆل و تەتەرەکان پێی هەستان. سەرڕای داگیرکاری عوسمانیەکان لە سەرەتای سەردەمە نوێیەکان، پاشان داگیرکاری ئەوروپی لە سەردەمی دواتردا. ئامراز و هۆکارەکانی نووسینەوەی مێژوویی کاریگەر بووە بە بارودۆخ و ڕەوشی ئەو دوو قۆناغەی کە دەسەڵاتی عوسمانی پیایدا تێپەڕ بوو. یەکەمیان دەناسرێت بە قۆناغی پێش تەنزیمات، کارگێڕی و دارایی و دادوەری و سیاسی. بە کۆتایی سەدەی هەژدەهەم ئەم قۆناغەش کۆتایی هات و ئەم قۆناغە بە ڕاوەستان و متبوون و داکشانەوە و شرۆڤە دەکرێت لە ژیانی زانستی و عەقلیدا. هەرچی قۆناغی دووەم هەیە دەناسرێت بە قۆناغی دوای تەنزیمات و لەگەڵ سەرەتای سەدەی هەڤدەهەمدا دەست پێ دەکات و ئەم قۆناغە بە جۆرێک لە دنیای کاریگەر بوون بە ئامراز و هۆکارە خۆرئاواییەکان شرۆڤە دەکرێت. هاوکات پێویستە ئەوەش بوترێت کە تەنها داگیرکاری عوسمانی بەرپرسیار نەبوو لەو ڕاوەستان و متبوونەی ژیانی زانستی و عەقلی، بەڵکو چەند فاکتەرێکی تر یارمەتی ئەو حاڵەتی متبوونەیاندا. لەوانەش کورتبوونەوەی هاتوچۆ و گواستنەوە و ونکردنی گیانی داهێنان و بڵاوبوونەوەی ڕێبازی سۆفیگەری و ترازانی لەسەر ژیانی عەقلی و کۆمەڵایەتی. هەروەها تەرکیز خستنە سەر زانستە عەقلیە ئاینەکان بە شێوەیەکی تایبەت بەبێ زانستە عەقلیە دونیاییەکان. جگە لەمانەش بایەغنەدانی تایبەت بە نووسینەوە و توێژینەوەی مێژوویی، سەرڕای ڕێز و پێزانین دانەنانی تایبەت بۆ ئەم جۆرە لە معریفە. ئەمەش سەری کێشا بۆ نزیکبوونەوەی شێوازی نووسینەوەی مێژوویی لە گشتێتی و گۆڕانی زۆربەی دانراوە مێژوویەکان بۆ لێکچوون لە ڕاوەکردنە پەراوێزەکان و ئەو قسە لەسەرکردن و لێدوانانەی کە شتێکی نوێیان لەگەڵ خۆیاندا نەدەهێنا و دوجار ئەوەش کە پووکانەوەی بیرروڕاکان و نەبوونی تەنسیق و پەیوەندی لە نێوانیاندا شرۆڤە دەکرێت. لەو مێژوونووسانەی عەرەب کە لە سەردەمی داگیرکاری عوسمانیدا دەرکەوتن بریتین لە ئیبن تولونی دیمەشقی 1545 زاینی مردووە، ئەلبورینی 1615 زاینی مردووە، ئیبراهیم ئەلعودە لەدایکبوون لە فەڵەستین لە کۆتایەکانی سەدەی هەژدەهەم، حەیدەر ئەحمەد ئەششەهابی لە لوبنان
1835 زاینی مردووە. جورجی زەیدان 1940 زاینی مردووە. محەممەد کرد عەلی 1953 زاینی مردووە. لە میسر حەلەبی قاهیری دەرکەوت 1634 زاینی مردووە. لە میسر قاهیری دەرکەوت 1634 زاینی مردووە. ئیبن ئیاس و جیبرتی کە هاوسەردەمی هەڵمەتی فەڕەنسی بوون بۆ سەر میسر لەگەڵ ڕافع ئەتەحتاوی 1873 زاینی مردووە. هەروەها ژمارەیەکی تری مێژوو نووسان دەرکەوتن لە عێراق و نیوە دورگەی عەرەب و لە لیبیا و سوودان و مەغریبی عەرەبی. لە سەدەی 20میشدا مێژوو شوێنی پەرەسەندنی خۆی کەوت و خوێندن بڵاو بوویەوە لە سەرجەم قۆناغەکانی خوێندنی ئاسایی و باڵادا. جۆرەکانی زۆر بوون و بەشەکانی فرە بوون. هەروەها ژمارەیەک لە مێژوو نووسان و پسپۆڕان تەفەڕوخ بوون بۆ خوێندن. لە کاتێکدا ئەوانەی تر ڕویان کردە نووسراوە مێژوویە لەقدارەکان بە گوێرەی لق و بەشەکانی مێژووە جیاوازەکان، هەروەک ژمارەیەک حەوەلیات و دانرا و گۆڤار و دەوریاتی هەمەجۆری مێژوویی دەرکرا و دەرکەوتن لە سەرجەم دەوڵەتەکانی جیهاندا. مێژوو لای عەرەب مێژوو تۆماری نەتەوە و شارستانیەتەکانە. هەر نەتەوەیەک بە شێوازێک بایەخی بە مێژوو داوە و ڕابردووی خۆی نووسیوەتەوە. میسریە پێشوەکان ڕووداوەکانی خۆیان لەسەر بەردی سەوان و لەسەر کاغەزی بەردی نووسیوەتەوە. کاتێک مانتیۆنی میسری مێژووی مسری کۆنی لە سەرەتاکانی سەردەمی بە تالیمەکان نووسیەوە، ئەو نووسراوە بەردینانە لەسەر دیواری پەرزگاکان و لەسەر کاغەزی بەردین. سەنەدەکەی و مەرجەعەکەی لەگەڵیدا تۆمار دەگرا. کاتێکیش بەشی بنەماڵەکان ئەوانی کە فەرمانڕەوای میسریان کردووە بریتی بوون لە 3 خێزان و بنەماڵە. خێزانەکانیش بۆ 3 دەوڵەت دابەش بوون: 1 سەردەمی کۆن، 2 سەردەمی ناوەڕاست، 3 سەردەمی نوێ. ئەمەش بەڵگەیە لەسەر هەستی مێژووی و هەستکردن بەکات و دەرەکردنی ڕەوتی ڕووداوەکان. مانتیۆن مێژووی بە تایبەت بۆ کەسانی تایبەت و پاشاکان نووسیوە، بەڵام هیرۆدۆت مێژووی بۆ خەڵک نووسیوە لەژێر سایە دیموکراسیەتی شارە دەوڵەتی ئەسینادا. هیرۆدۆت زیاتر نزیک بووە لە گێڕاڕەوەی ئەڕاوی وەک لەوەی مێژوو نووس بێت. تەنانەت مێژوویەکەی زۆر چیرۆک و بەسەرهاتی تێدایە. هەموو ئەو شتانی تۆمار کردووە کە گوێی لێبووە بەبێ ڕەخنەوشیکردنەوە و دیرۆکی ڕووداوەکان. بەڵام هەستی مێژووی بە بەهێزی و دیاری ماوەتەوە. لەگەڵ دەرەکردنی بۆ میتۆدی مێژووی و هەڵسەنگاندندا نەبووە، لە خۆبایبوونی تێدا نییە. کاتێکشی شڕۆن هیرۆدۆتی بە باوکی مێژوو بانگ کردووە، بەڵام ئێمە ناتوانین هیرۆدۆت بە باوکی مێژوو بانگ بکەین، چونکە لە ڕاستیدا باوکی مێژوو بریتیە لەو پیا و کەسانەی کە لە ئەشکەوتەکاندا ژیاون، کاتێک لەسەر دیوارەکانیان چیرۆکی ژیانی خۆیانیان نووسیوەتەوە و تۆمار کردووە. لەو هەڵکۆڵینەوە سەرەتاییەوە یەکەم تۆماریان لە تۆمارکردنی مێژوو بۆ جێهێشتوین. ئەگەر گێڕانەوەی تۆمارکردن پێشکەوت بێت کەنەوە دوایینەوە گواستویەتەوە، ئەوە زۆرێک لەو هەواڵ و ڕووداوانەی مێژوو بەهۆی زۆری گێڕانەوەیانەوە گۆڕانکاریان بەسەردا هاتووە. هەروەها ڕاستی تیایاندا شێواوە و هیچی تێدا نەماوەتەوە جگە لە وێنەیەکی گشتی کە درێژکراوەکان تێیدا پێکداچوون و ڕاستیەکانیش تێیدا تێکەڵاو دەبن و ڕوون دەبنەوە. میتۆد لای عەرەب مێژوو نووسانی عەرەبی و گێڕەرەوەکانی فەرموودە یەکەم کەسن کە گێڕانەوە و سەنەدیان وەگرتووە، وەک ئەوەی ئەوان شاهیدی بدەن لەسەر ئەوانەی کە دەربارەیان گێڕدراوەتەوە. سەنەد بریتیە لە ڕێسای میتۆدی زانستی نوێ بۆ مێژوو. مێژووش زانستە، بەڵام ناچێتە خانەی زانستە ئەزموونیەکانەوە، بەڵکو بریتیە لە زانستی گەڕان و پشکنین. هەروەها مێژوو گەڕانە بە دوای ڕاستیەکاندا لە میانی ڕوودا و حەدەسە مێژوویەکانەوە. مێژوو نووس تەنها ڕووداوەکان تۆمار ناکات، بەڵکو کۆشش دەکات لە پشتی ئەو ململانێ و پاڵنەرانەوە کە ڕووداوەکانی دروست کردووە و بریتیە لە ڕاستی ئەزەلی دەرونی مرۆیی و مێژوو نووس کار دەکا لە کۆتاییدا ئەو ململانێ مرۆیانە ئاشکرا بکات کە خەڵکی ناچار دەکات کار بکات. ئەو ململانەیانەی کە لە وزەی گەورەی نێو قوڵایی مرۆڤ و لە ڕۆخی ڕۆحیەوە سەرچاوە دەگرێت. بۆیە مێژوو ئەگەر ڕووداوگەلێک بێت کە ڕووی دابێت، ئەوە مەبەستەکەی بریتیە لە خستنە ڕووی ئێستا و هەروەها ئاشکراکردنی ڕاستیەکەی. ماهیەتی مێژوو مێژوو تەنانەت لە مانازانستیە ڕوتەکەشیدا هیچ شتێک ناگەێنێ بەڕەهایی مەگەر ئەوە نەبێت کە بریتیە لە توێژینەوە و گەڕان یاخود ڕێگەی توێژینەوە. وشەی ئەتاریخ مانایەکی زۆر فراوان و ورد و دەستنیشانکراو لە خۆ دەگرێت لای عەرەب، زیاتر لای ئەوروپیەکان. وشەی ئستوریای یۆنانی واتە زانینی هەموو ئەو شتانەی
کە جێگەی معریفە و زانینن بەکار هاتووە. کاتێک ئەوروپیەکان ئەو وشایان بەکارهێناوە و خستویانەتە زمانەکانیانەوە زیاتر بەلای گشتاندندا ڕۆیشتووە لە مانادا وەک لەوەی بەلای دیاریکردندا بڕوات تاوەکو ڕاوەکردنەکانیان بۆ مانای مێژوو بابەتەکانی ڕوون بۆتەوە. بەڵام عەرەب زیاتر وشەکانیان دیاری کردووە و ماناکەیان لە دەلالەتەکەیەوە کە مەبەست پێی کات بووە تێکەڵاو کردووە. بە شێوەیەک وشەی تاریخ لای عەرەب بریتیە لە ئاماژەدان بۆ چەند کاتێک لە کاتژمێر و ڕۆژ و مانگ، بەڵام لە ڕووی زاراواییەوە بریتیە لەو زانستەی کە لە ڕووداوەکانی سەردەم لە ڕووی کاتەکەی و بابەتی مرۆڤیەوە لە پەیوەندی بە شوێن و کاتەوە دەکۆڵێتەوە. عەرەبەکان یەکەم کەس بوون کە دەربارەی تاریخ تاریخیان نووسیوە و لە هەزر و ناخی خۆیاندا بیرۆکەی کات و شوێنیان ڕوون کردوتەوە. هەروەک چاخ و سەردەمەکانیان پۆلێن کردووە و گێڕاویانەتەوە بۆ خاوەنەکەی و بەناوەکانیانەوە ناودەریان کردوون. گرنگیان داوە بە کاتی ڕووداوە مێژوویەکان بە ڕۆژ و مانگ و ساڵەکانیانەوە. ئەمەش ئەو تایبەتمەندێتیەیە کە مێژوونووسانی یۆنان و ڕۆمان نەیانزانیوە. مێژوونووسانی عەرەب لە گێڕانەوە مێژوویەکاندا پشتیان بە سەنەد بەستووە. ئەوەش بریتیە لە سونەتێکی پاسکراو کە لە گێڕانەوەی فەرموودە و سونەتدا بۆ پارێزگاریکردن لە دەق و ئازادکردنی حەقیقەت بەکارهێنراوە. پاشان ئەم سەنەدە بریتی بووە لە ئامرازێک لە ئامرازەکانی جێگیربوون و یەقین لە زانینی ڕووداوە مێژوویەکاندا. ئەمەش ئەو شتەیە کە میتۆدی زانستی نوێ لە نووسینەوەی مێژوودا وەریگرتووە. پاشان گەورەی مێژوونووسانی عەرەب عەبدوڕەحمانی کوڕی خەلدوونی تونسی هەروەک مێژوونووسی ئینگلیزی هێرنشۆ شرۆڤەی کردووە، پێشێکێکی بۆ مێژووی گشتی نووسیوە و زۆر بە فراوانی پێی بە پێشبردننی تێپەڕاندووە لەگەڵ ڕاستی و تەندروستێتی ڕوانین و قوڵای فەلسەفەکەی. ئەمە ژوای کردووە ڕاستگۆیەک بێت لەوەی کە ملنت لە ئاستی ئەو زانە تونسیە گەورەدا وتوێتی کە ئیبن خەلدون دانەری زانستی مێژووە. ئیبن خەلدون پەیوەندی و گرێدراوەیەکی لە نێوان تاکە کەسی و کۆمەڵ و ڕوودا و ژینگەدا دروست کردووە و هەروەک بنەماکانی ڕخنەی مێژوویشی داناوە. شعر تۆماری عەرەب بووە. شارستانەتیەکان لێکدی جیاوازن بە جۆرێک وێنە و شێوەکانی ڕوون بۆتەوە. ژینگە و دەوروبەری شارستانەتیەکان کاریگەریان لەسەر پێکاتەی نەتەوەکان هەبووە. مرۆڤ دروستکەری شارستانیەتی یەکەمە، لە ناوەڕۆکدا جیاواز نین، لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر و لە ژینگەیەکەوە بۆ ژینگەیەکی تر، هەر یەکە لە ئاین و وێژە و دەوڵەت و هونەر و شعر و مۆسیقا و زانست و ڕوانینی عەقڵی، هەموو ئەمانە بریتین لە تایبەتمەندێتی شارستانیەت لە هەموو شوێن و لە هەموو نەتەوەیەکدا. ئەگەر شعر یەکەم ئامراز بێت کە مرۆڤ بەهۆیەوە گوزارشتی لە خەون و هەست و دانایی و هەڵسوکەوت و مەبەستەکانی کردبێت و هەروەک ئەرستۆژ وتوێتی شعر پێش پەخشان کەوتووە، ئەوە بە مانایەکی تر شعر یەکەم سەرچاوەیە لە سەرچاوەکانی معریفە. هاوکات داستانە شعریەکان ئەگەر ئەفسانەش گێڕابێتینەوە ئەوە یەکەم چنراوە بۆ مێژووی مرۆڤ. ئێمە دەتوانین لە شێعرەکانی شاعری میسری کۆن بن ناهوردا وێنەیەکی سەروەریەکانی میسری کۆن لە چاخی فرعونەکاندا ببینینەوە. سەرڕای ئەوەی کەمێک لە شێعرەکانمان پێگەیشتووە. ئەگەر بڕۆینە لای یۆنانیەکان ئەوە داستانی هۆمیرۆس دەبینین کە پڕە لە وێنەی ژیانی یۆنانی لە ڕووی گەشەکردنیەوە، هەروەک داستانەکانی مەهاباراتە و ڕامایانە لای هەندیەکان. سەرڕای ئەوەی وێنەی مێژووی تێدایە کە تێکەڵاو بووە بە ئەفسانە، بەڵام لە لایەکی ترەوە ئاماژە دەکەن بۆ خولی مێژوو. هەروەها داستانی ئەنیادەی شاعیر فێرجل دەربارەی سەروەریەکانی ڕۆما و پەیامەکەی بۆ جیهان دەدوێ، کاتێک وێنای فیکری ڕۆمانی و ڕۆشنبیری ئاینی ڕۆمانەکانی کردووە کە لە ڕوانگەی نەمریدا دەمێننەوە و داگیری دەکات دوورتر لەوەی کە مێژووی بۆ لیبۆس دەربارەی ملکەچکردنی ڕۆما بۆ جیهان داگیری دەکات. بۆیە داستان ئەگەر چی پڕ بێت لە خەیاڵ نزیکتر لە مەزاجی مرۆڤ لە ڕاستیەکانی واقعی ڕوون، ئەوە شێعر بەهێزترە لە یادەوەری خۆی بە بەراورد لەگەڵ پەخشاندا. ئەگەر بڕوانینە ڕۆلی شعر لای عەرەب، ئەوە هێزێکی گەورەی یادەوەریان هەبوو و لە شعری نەفامی و فەرموودەکانی پێغەمبەردا درودی خوای لێبێ دەرکەوتووە. عەرەبەکان لە شێعرەکانیاندا کاریان لەسەر دەمارگیری کردووە و هەوڵیان داوە ئەو دەمارگیریە بگوێزنەوە بۆ ئینتیما، بە شێوەیەک ئەو ئینتیمایەش سەر بکێشێ بۆ هەستکردن بە ئارامی و ئاسایش. تەنانەت خوازیاری ئەم ئارامی و ئاسایشەش بوون نەک بۆ خۆیان، بەڵکو بۆ گیانەوەر و مەڕ و ماڵاتەکانیشیان. دیارە لێرەدا مەبەستی لە مێژووی کۆنە نەک مێژووی نێو هاوچەرخ کە پڕە لە کارەسات و تراژیدیای مرۆیی گەورە کە بەدەستی عەرەب خوڵقێنراوە لە نمونەی ئەنفال و کیمیابارانکردنی کورد لە عێراقدا ئامادەکار. تەنانەت جۆرێک لەو شەڕانی کە لە نێوان خێڵە عەرەبیەکاندا ڕوویانداوە بەهۆی ئاژەڵێکەوە بووە یان بەهۆی خۆشگوزەرانیەوە بووە. بۆ نمونە شەڕی بەسووسی نێوان تیرەی بەکر و تیرەی تەغەلوبی کوڕی وائیل
بەم هۆیەشەوە بۆ ئەم شەڕە خێڵایەتیانە زۆر شوێنیان تەرخان کردووە. هەروەها شەڕی داحس و غەبرا لە نێوان عەبەس و زوبیانی کوڕی بەخیسی کوڕی ڕیسی کوڕی غەتەفاندا کە بەهۆی گرەوێک بوو لەسەر داحس و غەبرا کە دوانەیەکی ئەسب بوون و پێشبڕکێ بووە لەوەدا کامیان پێشی ئەوی تریان دەکەوێت. ئەم شەڕە 40 ساڵ درێژەی کێشا. دەربارەی ئەم شەڕە شاعیر عنتەرەی عەبەسی شعری وتووە لەبارەی سوارچاکی عەرەبەوە. هەروەها شاعیرانی هەڵواسراوەکان المعلقات مەبەست لەو هۆنراوانە بوو کە شاعیرانی عەرەب دەیاننووسی و بە دیواری کەعبەدا هەڵیان دەواسی. بە درێژایی سەردەم بە نەمری ماونەتەوە و ئەو شێعرانە پاڵەوانی زۆری تێدایە و پڕە لە چیرۆک. عەرەب و نووسینەوەی مێژوو. نووسینەوەی مێژووی دیاردەیەکی شارستانیە. بە جۆرێک پێک نایەت تەنها کاتێک نەبێت کە شارستانیە تێر و تەواو دەبێت. یۆنانیەکان دەستیان نەکردووە بە نووسینی مێژووی خۆیان تەنها دوای ئەوە نەبێت کە شارستانیەتەکەیان سەقامگیر بوو. پەخشان جێگەی شێعری گرتەوە بۆ گزارشکردن لە خود. بەوەش نووسینەوەی مێژووی جێگەی داستانە شعریەکانی گرتەوە. هیکاتیۆس دوای هۆمیرۆس هات بۆ ئەوەی مێژووی یۆنان لە سەدەی شەشەمی پێش زایندا بنووسێتەوە. پاشان هیرۆدۆت هات لە سەدەی پێنجەمی پێش زایندا. دوای ئەویش مێژوو نووسە مەزنەکانی یۆنان هاتن و بنەما و میتۆدیان بۆ نووسینەوەی مێژووی دانا. هەروەها مێژووی ڕۆمان هاتە پێشەوە و نووسینەوەی ئەم مێژووەش زاڵ بوو بەسەر مێژوو نووسەکانی یۆناندا تاوەکو ناوەڕاستی سەدەی دووەمی پێش زاین کاتێک وتاربێژی ڕۆمانی کاتۆ کتێبەکەی بە ناوی ئەلئوسوڵ بڵاو کردەوە و بۆلیبۆسی کۆتا مێژوونووسی یۆنانی مەزن کتێبێکی دەربارەی مێژووی کۆماری ڕۆمانیا لە سەدەی دووەمی پێش زاین دانووسی. ئەو لە ڕۆمان دەژیا و دوور خرابەوە. پاش تێکشکان و هەرەسێنانی مەکدۆنیا لە بەرامبەر ڕۆماندا ساڵی 167 پێش زاین کاتێکیش مێژوونووسانی ڕۆمان جێگیر بوون بە نووسینەوەی مێژووی خۆیان. ئەوە شتێکی ئەوتۆیان زیاد نەکرد لەسەر میتۆدی یۆنانیەکان لە نووسینەوەی مێژوودا. کاتێکیش عەرەبەکان هاتن توانیان لەو شوێنەوە دەست پێ بکەن کە یۆنانیەکان کۆتاییان پێهێنا بوو. نووسینەوەی مێژوویش لای عەرەب زیاتر بە سەقامگیربوونی دەوڵەت و سەرهەڵدان و گەشەکردنی شارستانیەتی ئیسلامی دەستی پێکرد. سەرەتا بە شێوەی گێڕانەوە و دەماودەم بوو. هەواڵ و دەنگ و باسی ڕابردووی خۆیان و باو باپیرانیان و شانازیەکانیان دەگێڕایەوە. دواتر پێویستیان هاتە سەر ژیاننامەی پێغەمبەر درودی خوای لێبێ و پارێزگاریکردن لە فەرمودەکان. بۆیە نووسینەوەی ژیاننامە یەکەم کارەکانی نووسینەوەی مێژووی بوو کە عەرەبی هەستا. بەوەش ڕووداوی مێژووی لە بواری گێڕانەوە و دەنگ و باسەوە گواسترایەوە بۆ بواری نووسینەوە. هەروەک گێڕەرەوە و فەرمودەوان و هەواڵدەرەکان بریتی بوون لە مێژوونووسانی چەرخیونێ. بیرروڕاژ وایە مێژوونووسانی عەرەب دوور بووبن لە کاریگەری سوڵتان و دەسەڵاتی دەوڵەتەوە. گوایە ئازادی و سەربەخۆی خۆیان هەبووە لە نووسینەوەی مێژوودا. بەڵام ئەم بیرروڕایە لەگەڵ ڕاستیە مێژوویەکاندا یەک نایەتەوە و چەندی مێژوونووس و شاعری عەرەب هەبوون کە بۆ دەسەڵەتدار و پاشاکانیان نووسیوە و گوێشیان لەوە نەبووە کە مێژووەکە بشێوێنن. ئامادەکار لەگەڵ پایەقدانی خەلیفەکان بە هەواڵ و دەنگ و باسی ڕابردوو ئێستان هەوڵیان نەداوە بەگشتی بۆ نووسینەوەی ئەو دەنگ و باسانە و داواشیان لە گێڕەرەوەکانیان نەکردووە ئەوان بینووسنەوە. ئەگەر دەوترێ مەعاویە کوڕی ئەبوو سوفیان سەرقاڵ بووە بە گوێبیستی دەنگ و باسی عەرەب و ڕۆژگاری و مێژووی پاشاکانی عەجەم و سیاسەتەکانیان لە بەرامبەر ژێردەستە و ڕەعیەتەکانیاندا، ئەوە گێڕەرەوە و هەواڵ و دەنگ و باس عوبەیدوڵای کوڕی شەریە یەمەنی لە سەنعاوە دێت بۆ دیمەشق بۆ لای مەعاویە بۆ ئەوەی دەنگ و باسی عەرەبە پێشینەکان و ژیاننامەی پاشاکانیان بۆ بگێڕێتەوە. مەعاویەش فەرمان دەکات بە نووسینەوە و تۆمارکردنی دەنگ و باس و گێڕانەوەکان لە دوو نامەدا و دوو کتێبی لێ پێک هاتوون. یەکەمیان پادشاکان و دەنگ و باسی ڕابردوویان لەگەڵ کتێبێکی ئەلئەمسال. هەروەها ئیبن شەریە تا سەردەمی عەبدولمەلیکی کوڕی مەروان ژیاوە و ساڵی 67 کۆچی مردووە. ناوبراو یەکەم کەس بوو کە لەو گێڕانەوەدا ڕوخساری مێژووی زیاد کردووە. بڵاوبوونەوەی خوێندنەوە و نووسینەوە لە نێوان عەرەبەکاندا کاریگەری خۆی هەبووە لە پێشوازیکردن لە مێژووی تۆمارکردن. بۆیە نووسینەوەی ژیاننامە بە یەکەم کاری تۆمارکردنی مێژووی دادەنرێت. دەڵێن یەکەم کەسێک کە تیایدا نووسیوە عوروەی کوڕی زوبێرە کە لە ساڵی 94 کۆچی مردووە لەگەڵ ئەبانی کوڕی عوسمانی ئافان کە ئەویش ساڵی 105 کۆچی مردووە. عەبدوڕەحمانی کوڕی موغەیرەی
خوێنکاری ئەبان هەستاوە بە کۆکردنەوەی پەراوی مامۆستاکەی لە ژیاننامەی پێغەمبەرایەتیدا. بارحاڵ لە پێشترینی ژیاننامە دەربارەی پێغەمبەر درودی خوای لێبێت کە پێمان گەیشت بێت بریتیە لەوەی کە محەممەدی کوڕی ئێسحاق نووسیوێتی و خۆشی ساڵی 151 کۆچی مردووە. دواتریش خوێنکارەکەی ئەبوو محەممەدی عەبدوڵای کوڕی هیشامی کوڕی ئەیوبی مەعافری حەمیدی بووە، ناسراو بووە بە ئیبن هیشام و ساڵی 218 مردووە. هەستاوە بە پاکردن و ڕێخستنی کتێبی مامۆستاکەی کە ئێستا پشتمان پێبەستووە لە ژیاننامەی پێغەمبەرایەتیدا و ناسراوە بە ژیاننامەی ئیبن هیشام و ناونیشانەکەی بریتیە لە پەراوی ژیاننامەی پێیامبەری خودا درودی خوای لێبێت. لە نووسینەوەی مێژووی جەنگەکانیشدا محەممەدی کوڕی مسلیمی کوڕی شەهابی زوهری کە ساڵی 122 کۆچی مردووە پێش دەکەوێ و یەکەم کەس بووە کە دەربڕینی ژیاننامە ئەسیرەی لە نووسینی پێیامبەردا درودی خوای لێبێ بەکارهێناوە. هەر وەک بەڕابەری خوێندنگەی مەدینە لە بواری مێژوودا دادەنرێت. هەرچەندە خۆی بەڕەچەڵک خەڵکی مەکە بووە. شاری مەدینە لەو سەردەمەدا شوێنی کۆڕ و کۆبوونەوە و زانایان و شەرعزانان و گێڕەڕەوەکان بووە. زوهری کەسێکی زۆر یادەوەری بەهێز بووە، زۆر لە بەرکەر بووە. ئەو بە لە پێشینەکان دادەنرێت لەم میتۆدەدا. بە جۆرێک دەربارەی خۆی دەدوێت و وتوێتی هیچ کەسێک لە خەڵکی ئەم زانستەی بڵاو نەکردوێتەوە لەوەی من. هەروەها هیچ کەسێکیش ئەو کۆشش و توانایی بەسەر نەبردووە هێندەی کۆشش و توانای من. لە نووسینەوەیەکدا بۆ ژیاننامە و دیارترین زانیاریەکانی ژیانی پێغەمبەرایەتی و سریە و مەفرەزەکان و شەڕەکان و فەتحی مەکە و هەندێک لە نێردراوەکانی پێغەمبەر درودی خوای لێبێ بۆ لای پاشاکان و ئەو نوێنەرانە شاتون بۆ لای لە خۆگرتووە. لە تەنیشتی زوهریەوە موسای کوڕی عەقەبە دەوەستێت، گەورەی زوبێریەکان کە ساڵی 141 کۆچی مردووە. ئەم مێژوونووسە زانیاری مێژوویی لە عەروەی کوڕی زوبێر وەرگرتووە کە لە گێڕەڕەوەکانی جەنگەکان بووە و ئیبن سەعدی مێژوونووس لە کتێبە مێژوویەکەیدا ئەتەبەقات و تەبەری هەواڵی مێژووییان لێگواستۆتەوە. هەروەک ئەبوو فەرەجی ئەسفەهانی لە کتێبەکەیدا ئەلئەغانی دەنگوباسی زەیدی کوڕی عەمری کوڕی مامی لێپرسراوی مسلمانان عومەری کوڕی خەتابی لێگێڕاوەتەوە. دەربارەی موسای کوڕی عەقەبەش لە نووسینەوەی مێژوودا ئیمامی مالک دەربارەی وتوێتی لەسەرتانە پشت ببەستن مێژووی جەنگەکانی ئیبن عەقەبە چونکە ڕاستترین مێژووی جەنگەکانە. زۆربەی پەڕاوەکانی ژیاننامە و جەنگەکان ئینتیمایان بۆ خوێندنگەی مەدەنی هەیە. دوجار عەرەب گۆڕەپانێکیان جێ نەهێشتووە بۆ ژیاننامە و گێڕانەوە ئەگەر ناپەنایان بۆ بردووە. لەمڕۆوە کتاب الویلات و کتاب القوزاتی کندی هەیە کە ساڵی 350 کۆچی مردووە لەگەڵ پەراوی مێژووی بەغداد و ناودارانی خەتیبی بەغدادی کە ساڵی 463 کۆچی مردووە. هەروەها پەراوی مێژووی دیمەشق و ناودارانی مێژوونووس ئیبن عەساکر کە ساڵی 571 کۆچی مردووە. پەراوی معجەم البولدان و ئرشاد الئەریب إلى معرفة الأدیب یاقوتی حەمەوی کە ساڵی 627 کۆچی مردووە و پەراوی وەفیات الأعیانی مێژوونووس ئیبن خەلەکان کە ساڵی 618 کۆچی مردووە و پەراوی الدر الکافیەی عەسقەلانی کە مێژووی بۆ ناودارانی سەدەی هەشتەمی کۆچی داناوە و بریتیە لەو ساڵی عەرەب تەرخانی کردووە بۆ نووسینی زانیاری دەربارەی ناودارانی سەردەمەکەیان. لەم ڕووەوە مێژووی ناودارانی چاخەکان دەبینین. دوای ئەوە پێکەوە گرێ دەدرێن سەدە دوای سەدە. بەوەش پەراوی ئەزدە و ئەلامعی سەخاوی دەردەکەوێت لە مێژووی ناودارانی سەدەی نوێمی کۆچیدا و پەراوی ئەلکەواکی بسائیرەی غزی لە مێژووی پیاوانی سەدەی دەیەمی کۆچیدا لەگەڵ پەراوی خولاسەت الئەسەری مەحەبی لە مێژووی پیاوانی سەدەی یازدەیەمدا و پەراوی سلکت دوڕی مرادی لە مێژووی پیاوانی سەدەی دوانزەیەمی کۆچیدا و دوجار پەراوی تراجم الأعیان القرن الثالث عشر و ئەوائل الرابع العشری ئەحمەد تەیمور. عەرەب و مێژووی گشتی. عەرەب تەنها لە بواری مێژوو ژیاننامە و بەسەرهاتەکاندا مێژووی نەنووسیوەتەوە، بەڵکو لە بواری مێژووی گشتیدا توانیویەتی بایەخی پێ بدات و چەندین بەرهەمی مێژوویی لەم بارەیەوە بەجێهێشتووە. لە سەردەمی عەباسیەکاندا فیکری عەرەبی پەیوەندی کردووە بە فیکری ئەوروپیەوە. بە شێوەیەک عەرەب پاشماوە و فەلسەفەی یۆنانیەکانیان گواستەوە بۆ زمانەکەی خۆیان. کاتێکیش ئەوروپیەکان لە میانەی شەڕەکانی خاسپەرستیەوە پەیوەندیان لەگەڵ عەرەبەکاندا پەیدا کرد، زۆر شتی نوێ و زانست و هونەریان لێ وەرگرتن. مێژوونووسی ناوداری ئینگلیز جی هێرنشۆ لە کتێبەکەیدا بە ناونیشانی زانستی مێژوو وا دەبینێ کە کاریگەری فکری جەنگە خاسپەرستیەکان لای ئەوروپیەکان دوورمەودایانە بوونی هەبووە. لە بواری مێژوودا مەسعودی مێژوونووس بەدی دەکەین.
900 بۆ 956 زاینی کە لە کتێبەکەیدا مروج الذهب وەک شارەزایەکی لێهاتوو مێژوو ئەنتۆگرافیای ڕۆژئاوای ئاسیا و باکووری ئەفریقیا و ڕۆژهەڵاتی ئاسیای خستۆتە ڕوو. هەروەها ئیبن خەلەکان 1211 بۆ 1282 توانیویەتی معجەمێک لە بەسەرهاتە مێژوویەکان دابنێ بە شێوەیەک کە بەراورد دەکرێت بە بەسەرهاتەکانی مێژوونووسی ڕۆمان بلوتاریک. پاشان گەورەی مێژوونووسانی عەرەب دێت عەبدوڕەحمانی کوڕی خەلدوونی تونسی. ئیبن خەلدون 1332 1406 زاینی کە پێشەکیەکی بۆ مێژووی گشتی نووسیوە و فراوانی گرتنەوە و تەندروستی ڕوانین و قوڵایی فەلسەفی تێپەڕاندووە. بە جۆرێک بووە بە ڕازگۆیەک کە مێژوونووسە ئەوروپیەکان لە چەرخی نوێدا هاودەنگن لەسەر ئەوەی کە ئیبن خەلدون داڕێژەری زانستی مێژووە. هەروە هێرنشۆ دەبێژێتەوە کاریگەری ئەو ڕۆشنبیریە عەرەبیە گواسترایەوە بۆ ئەوروپای مەسیحی لە ڕێگەی خوێندنگاکانی ئەندەلوس و باشووری ئیتالیاوە. هەروەها فاکتەرێکی بەهێز بوون بۆ کۆتایی هێنانی سەدەکانی ناوەڕاست و دەستپێکردنی سەرەتای چاخەنوێیەکان. بیرروڕاوایە کە عەرەب ئەو سەرەتای تاو کردبێت کە یۆنان و ڕۆمانەکان لە بنیادنانی فکری مێژوویدا دەستیان پێکردبوو. بۆ نمونە بەلازەری مێژوونووس کە ناوی ئەحمەدی کوڕی یەحیای جابرە و ساڵی 279 کۆچی مردووە، یەکەم کەس بووە کە چۆتە گۆڕەپانی مێژووی گشتیەوە لە کتێبەکەیدا بە ناوی فتوح البولدان. هەروەها تاریخ یعقوب سەرچاوەیەکی گەورەیە بۆ مێژوو. هەروەها یعقوبی مێژوونووس خۆی یەکێکە لە کەسایەتیە شیعەکان کە پاژماوە و کاریگەریەکی گەورەی لە مێژوودا هەیە. لە هاوسەردەمەکانی یعقوبی و بەلازەری هەردوو دەینەوەری ئیبن قودەیبەی دەینەوەری کە ساڵی 276 کۆچی مردووە لەگەڵ ئەبوو حەنیفەی دەینەوەریە کە ساڵی 282 کۆچی مردووە. یەکەمیان کتێبی گەورەی هەیە بە ناوی عیون الأخبار و دووەمیان الأخبار الطوال. هەروەها تەبەری مێژوونووس کە ساڵی 310 کۆچی مردووە بە کتێبە ئەنسیکلۆپیدیایەکەی بە ناوی تاریخ الأمم والملوك توانی قۆناغێکی نوێ لە نووسینەوەی مێژووی دەست پێ بکات. تەبەری زۆرتر لە مێژوونووسانی پێشخۆی تحقیقی کردووە، هەروەک بۆ ڕووداوەکانی تۆماری ئەنجام داوە بە شێوەیەک هیچ مێژوونووسێکی تر ئەم کاری نەکردووە. تەبەری مێژووەکەشی بە سەرەتای دروستبوون دەست پێ کردووە تاوەکو ساڵی 302 کۆچی بۆ خۆشی سەردانی بەغدا و بەسڕەوک و فۆمیسر و سووریای کردووە. هاوکات هەموو ئەو شتانەشی جێگیر کردووە کە لە تەنها ڕووداوێکدا گوێی لێبووە و بڕیاری لەسەر دانیشتنی بۆ خوێنەر جێهێشتووە. وەک دەڵێ ئەوەی ڕاستە لای ئێمە ئەوەیە، یاخود من گومان دەکەم لەوەدا هەروەک ڕووداوە مێژوویەکان بە گوێرەی ساڵی ڕوودانیان ڕێخستووە لەسەر خوێنەریشە کە شوێنی ڕووداوەیەک بە دوایەکان بکەوێت بە گوێرەی درێژبوونەوەی ساڵەکانیان. پاش تەبەری مێژوونووسیش عەرەبی کوڕی سەعیدی قورتوبی دێت کە ساڵی 366 کۆچی مردووە. گەیشتووە بە ڕووداوەکانی تەبەری بۆ کۆتایی سەردەمی خەلیفە موقتەدیری عەباسی ساڵی 320 کۆچی لە کتێبەکەیدا بە ناوی سیلەت التاریخ الطەبەری. هەروەها لەسەر میتۆدی تەبەری مێژوونووس مەسکەوەیە کە ساڵی 421 کۆچی مردووە. ڕۆیشتووە لە کتێبەکەیدا بە ناوی تەجارب الأمم لە هەندێکی داگەیشتووە بۆ مێژووی کە تەبەری لای ڕاوەستاوە بۆ ساڵی 369 کۆچی. مەسکەوەیە ئەوەی لە تەبەری زیاترە کە دەرباری کاروباری خەڵکی و گوزەرانیان دواوە. هاوکات ئیبن ئەسیری مێژوونووسمان هەیە کە ساڵی 630 کۆچی مردووە و خاوەنی کتێبی الکامل فی التاریخە کە خاوەنی خودێتی و سربەخۆی خۆیەتی لە بواری نووسینەوەی مێژوویدا. ئەنسیکلۆپیدیای ئیسلامی لەبارەیەوە دەڵێ مێژوونووسێکە کە جا دەکرێتەوە بە توندی جێگیرکردن لەوانەی کە زانیاری لێوەرگرتوون و لێیانەوە گواستویەتیەوە، هەروەک چۆن ڕاوەکردنیشی بۆ ڕووداوەکان وابووە. ڕۆبەرت فلنت لە کتێبەکەیدا بە ناونیشانی مێژووی فەلسەفەی مێژوو ستایشی ئیبن ئەسیر دەکات کە لە چینی تۆمارکەرەکانە و دەڵێ تەنها بە گێڕانەوەی ڕووداوەکان وازی نەهێناوە، بەڵکو هەوڵی داوە پێشەکەی ڕووداوەکان ئاشکرا بکات و ئەنجامەکانی بخاتە ڕوو. لە هاوڵانی تری مێژووی گشتی دیسان مەسعودی مێژوونووسمان هەیە. پەراوەکەی بە ناونیشانی مروج الذهب و معادن الجوهر تیایاندا لەسەر ڕێبازی تەبەری ڕۆیشتووە. لە سەرەتای دروستبوونەوە تا پێش مردنی ئەویش وەک تەبەری وابووە و هەواڵی بەبینین بەراورد کردووە. هەروەها سەردانی شوێنی ڕووداوەکانی کردووە و بە ناوچەکانی وڵاتی فارس و کرمان و هیند و دورگەی سەرەندیب و مەدەغەشقەر داگەڕاوە و بە وڵاتی پشت ڕووبار و ئازەربایجان و جورجان و شامدا سوڕاوەتەوە. لە وڵاتی میسر نیشتەجێ بووە و لە فوستاد کۆچی دوایی کردووە. ئەم گەڕانە ڕووی بینین و توانای لەسەر کۆکردنەوە و لێوەربوونەوە و زانینی ڕاستی چنخستووە. بۆیە بینینی ئەو شوێنانە گرنگی پێبەخشیوە لەسەر ئەوەی کە لەگەڵ ئەبی عوسمانی جاحیزدا جیاواز بێت.
دەزانرێت کە مەسعودی زانیاریەکی گەورە و معریفەیەکی فراوانی هەبووە دەربارەی هەندێک لەو ڕاستیانەی کە لە هەندێک لە کتێبەکانی داباس کراوە و دەڵێت جاحیز بانگەشەی ئەوەی دەکرد و پێیدا دەکرد کە ڕووباری مەهران کە بریتیە لە ڕووباری سند لە نیلە، بەڵام دواتر مەسعودی ئەمە بە هەڵە دادەنێ و هەڵەکەشی بەم شێوەیە بۆ ڕاست دەکاتەوە و دەڵێت یان نازانێت کە ڕووباری مەهرانی سند لە چاوگوکانی گەلێکی ناودارەوە لە بەرزایەکانی وڵاتی سەندا لە زەوی کراوەی مەملەکەتی بوردە و زەوی کشمیر و قەفەندار و تافرەوە هەڵدەقڵێ تاوەکو بۆ وڵاتی موڵتان کۆتایی دێت تا لەوێدا پێی دەوترێ ڕووباری مەهران. میتۆدی لێکۆڵینەوەی مێژووی لای عەرەب میتۆد ڕێگەیەکە بۆ تۆژینەوە. ڕازگۆیی ڕوودا و لە مێژوودا بریتیە لە یەکەم شتێ کە ڕێبازی لێکۆڵینەوەی مێژووی دەیخاتە ڕوو. بۆیە ئەگەر یۆنان هەوڵیاندا بێ کە عەقڵی مرۆیی لە دەسەڵاتی خورافە ئازاد بکەن و ئازادیان کرد بێت، کاتێک کە مێژوونووس هیکاتیۆس جیاوازی کرد لە نێوان ڕاستی و ئەفسانە لە مێژووەکەیدا بۆ بەرەسەندنی یۆنان، ئەوە عەرەبەکانی توانیویانە بەش بە حاڵی خۆیان ستراکچەری میتۆدی زانستی بن بۆ توێژینەوەکانی مێژوو بە شێوەیەک کە لە بیر و هۆشیاندا بیرۆکەی کات و شوێن چەکەرەی کرد و چاخەکانیان پۆلێن کرد و بایەخیاندا بە کاتی ڕووداوە مێژوویەکان بە ڕۆژ و مانگ و ساڵەکانەوە. پێشتر مێژوونووسانی یۆنان و ڕۆمان ئەم میتۆدیان پەیڕەو نەکردووە و مێژوونووسانی ئەوروپاش تا پێش ساڵی 1590 زاینی پێیان پێ نەبردووە. هەروەک باکڵ و مارگیلۆت دەڵێن. عەرەبەکان پشتیان بەسەند و گێڕەوەکان بەستووە لە گێڕانەوەی فەرمودەدا بۆ پارێزگاریکردن لە دەق کە ئەم میتۆدە زیاتر لە مێژوو ژیاننامەی پێغەمبەرایەتی و جەنگەکاندا پیادە کراوە. بۆ نمونە یاعقوبی مێژوونووس باسی سەرچاوەی زانیاریەکانی و ناوی گێڕەرەوەکان ئەوانی کە زانیاری لێوەرگرتوون لە سەرەتای کتێبەکەیدا تاریخ یاعقوبی کردووە و دەقەکەشی تۆمار کردووە. مەسعودیش یەکێکی ترە لەو مێژوونووسانەی کە ڕووداوەکانی بەبێ سەنەد یاخود دانەپاڵ لە دەقدا گێڕاوەتەوە، بەڵام سەرچاوەکانی لە گێڕەرەوە و پۆلێنکەران و مێژوونووسان لە پێشەکی کتێبەکەیدا مروج زەهەبدا باس کردووە و وردەکاری ئەنجام داوە لەو گێڕانەوەدا کە لیان وەرگرتووە. بۆیە هەندێکیانی وەرگرتووە و هەندێکیشیانی ڕەفز کردوێتەوە. هاوکات هەموو مێژوونووسێک ڕازگۆیی وردەکاری گێڕانەوەکەی و میتۆدی لە توێژینەوەدا پێوانە دەکرێت. بۆیە ئەگەر هات و مێژوونووس هاوسەردەمی ڕووداوەکان بوو، ئەوە ئامادەباشی دەکات بۆ بینین و کۆشش لە پشتەوەی حەقیقەت لە گێڕانەوەدا. وەک مێژوونووس مەقریزی کە ساڵی 1945 کۆچی مردووە لە پلانەکەیدا و مێژوونووس ئیبن تەخری بەردی کە ساڵی 1974 کۆچی مردووە لە کتێبەکەیدا بە ناونیشانی النجوم الزاهرة في ملوك المصر والقاهرة لەگەڵ مێژوونووس جەلالەدین السیوطی کە ساڵی 1911 کۆچی مردووە لە پەراوەکەیدا حسن المحاضرة في أخبار مصر والقاهرة. هەروەها مێژوونووس ئیبن ئیاز کە ساڵی 1930 کۆچی مردووە لە پەراوەکەیدا بەناوی بەدائع الزهور في وقائع الدهور کە لە خوێنکارەکانی سیوطی بووە و مێژووی بۆ میسر داناوە تا پێش مردنی خۆی بە 2 ساڵ. جگە لەوەش مێژوونووسان عەبدوڕەحمان جەبرتی کە ساڵی 1240 کۆچی 1825 زاینی مردووە لە هەردوو کتێبەکەیدا بە ناونیشانی عجائب الآثار في التراجم والأخبار و مظهر التقديس بذهاب الدولة الفرنسيس کە مێژوونووسی هاوچەرخی شاری نەجدی سعودی عوسمانی کوڕی عەبدوڵای کوڕی بەشیر لە پەراوەکەیدا بەناوی عنوان المەجد في التاريخ النەجدی لەسەر ڕێبازی جەبەرتی ڕۆیشتووە. بەهەرحاڵ بینین سەرچاوەیەکی نیگابەخش بووە لە سەرچاوەکانی مێژووی ڕابردوو. هەروەها سەرچاوەیەک بووە بۆ ڕوانین لە مێژووی هاوچەرخ. مێژوونووسی هاوچەرخ محەممەد عەبدوڵڵا عنان سەردانی شوێنەکانی ئەندەلوسی کۆنی کردووە لە ئیسپانیا و مەغریب و دواتر ئەنسیکلۆپیدیای چاکەکەی نووسیوە لە مێژووی ئەندەلوسدا. کاتێکش دکتۆر محەممەد حەسەنێن هەیکەل پەراوەکەی بە ناونیشانی حەیات محەممەدی نووسی ڕای وابوو بەبینین تەواوی بکات. بۆیە سەردانی شاری مەکە و مەدینەی کرد بۆ بینینی دیمانەکانی پێغەمبەرایەتی و بابەتی کتێبەکەی بە ناونیشانی فی منزل الوحی و لە نێوان ڕابردوو ئێستادا لە چوارچێوێکی جواندا لە ڕاستی و شرۆڤە لەسەر شانۆی کات پەیوەندی دروست کردووە. هەروەها ئیبن خەلدون لە کتێبەکەیدا المقەدیمە توانیویەتی دەربارەی ڕوانینی گشتی بۆ مێژوو درکردنی قوڵ بۆ کرۆکی مێژوو ئاشکرا بکات. بۆیە پاشماوە و ئاسەواری ئیبن خەلدون لەسەر زانستی مێژوو ئەوەیە کە ڕووداوی لە چوارچێوەی جزئیەکەوە هەڵگرتووە بۆ چوارچێوەی گشتیەکەی. هەروەها ڕووداویشی گواستۆتەوە بۆ چوارچێوەی کات و شوێن بە شێوەیەک کۆمەڵە هۆکارێک تەحەکوم بە ڕەوتی مێژووەوە لەسەر زەوی دەکەن. ئیتر ئەو کۆمەڵە هۆکارە مرۆڤ خۆی دروستی کردبێ یان لەسەرەوەی توانا و لەسەروەی دەرکردنیەوە بێت. هەروەها ئیبن خەلدون بیرروڕای وایە
کە مێژوونوس خۆی هەڵدەسێ بە ڕاوەکردن و هەر خۆشی هۆکارەتی پێشکەش دەکات لە واقعی ڕوانی نەگشتیەکەیەوە بۆ ڕەوتی مێژوو پاشان لە دەرکردنیەوە بۆ کرۆکی ڕووداوەکان ئەگەر هاتو مێژوونوس لە میانەی باسکردنی ڕووداوە مێژوویەکاندا هۆکار و هۆی ئاشکرا نەکردبوو هەروەها بەبینینی خۆشی ئەو هۆکارانەی جێبەجێ نەکردبوو بۆ کرۆکی مێژوو ئەوە مێژووەکەی خاڵی دەبێت لە زیندویەتی لەم گۆڕەپانەشدا مێژوونووسانی عەرەب ڕۆشناییان خستۆتە سەر ئیبن خەلدون بەوەی کە نزیک نەبووە لە پێش دەرکەوتنی جۆرج ڤیکۆی مێژوونووس و فەیلسوف پێش 3 سەدا بۆی ئەگەر مێژوونووسانی عەرەب مادەی مێژووییان پێشکەش کردبێ ئەوە ئیبن خەلدون بەتەنها خۆی زانیوێتی چۆن ئەو مادە مێژوویە دروست بکات و چۆنیش سوودی لێوەربگرێت عەرەب و میتۆدی ژیاننامەی مێژوویی عەرەب میتۆدێکی تایبەتیان لە نووسینەوەی ژیاننامە و بەسەرهاتدا هەبووە ئەمەش بریتیە بووە لە یەکەم هەنگاوەڵێنان و پلاندانان لە بواری مێژوودا کاتێک نووسینەوەی مێژوویان بە نووسینەوەی ژیاننامەی پێغەمبەراتیەوە دەست پێ کردووە و چوونەتە گۆڕەپانەکەوە و مێژوویان بۆ ناودارەکان داناوە هەروەک مێژووشیان بۆ شار و ناوچەکان داناوە بەڵام نووسینەوەی مێژووی ژیاننامە لای عەرەب پڕ نەبووە لە تیۆری پاڵەوان لە مێژوودا وەک چۆن مێژوونووسانی یۆنان و ڕۆمان کاریان لەسەر ئەم تیۆرە کردووە و هەموو ڕوتی مێژووشیان بۆ خودی پاڵەوان گێڕاوەتەوە چونکە پاڵەوان لە مێژووی ئیسلامدا جگە لە دیاردەیەکی کۆمەڵایەتی بۆ جموجۆڵی کات و شوێن شتێکی تر نەبووە پیرۆزکردنی پاڵەوان و کارانە ئاسایی و موعجیزە و بلیمەتەکانیان کە ماوەتەوە و زاڵ بووە بەسەر هەست و سۆزی مێژوونووسانی یۆنان و ڕۆماندا لە کاریگەری ئەفسانە کۆنەکان بووە و هەڵیان گرتووە لەسەر پیرۆزگرتنی پاڵەوانێتی و ڕۆڵی پیاوی مەزن بە پاڵەوان کوێنراوە هاوکات پاڵەوان لە مێژووی ژیاننامەی عەرەبدا نوێنەراتی سەردەم و ژینگەکەی دەکات و لەگەڵ بارودۆخی سەردامەکەیدا کارلێک دەکات هەروەها مێژوونووسانی عەرەب لە نووسینەوەی مێژوودا پشتیان بە سەنەدەکان بەستووە بەتایبەت لە نووسینەوەی مێژووی ژیاننامەدا و زیاتر زانیاریان لەو گێڕەڕەوانە وەرگرتووە کە زۆر نزیک بوون لە کەسەکەوە ئەگەر مێژوونووسەکە خۆی هاوسەردەمی ئەو کەسە بوو بێت کە مێژووی بۆ نووسیوە ئەوە پەیوەندی پێوە کردووە و ڕاستەخۆ زانیاریەکانی لە خۆیەوە وەرگرتووە دوجار ژیاننامە بوارێکی بەپیتە بۆ چیرۆکی میلی وەک ژیاننامەی عنتەرەی شاعیر و سەیفی کوڕی زیەزەن و ژیاننامەی زاهر بێبەرس و ژیاننامەی بەنی هیلال بردۆزەکانی ڕافەکردنی مێژوو پێگەیەکی گرنگی لە نێوان لقەکانی معریفەی مرۆڤایەتیدا داگیر کردووە مرۆڤ لە ماوەی سەردەمە دێرینەکانی مێژووەوە بایەخی پێداوە لە میسری کۆندا نووسراوە مێژوویەکان لەسەر گەڵای بەردی دەنووسرانەوە بەڵام لە وڵاتی نێوان دوو ڕووباردا نووسراوەکان لەسەر تابلۆی قوڕین یان تاتە بەردینی قوڕین دەنووسرانەوە بەوەش زۆر دانراوی مێژووی گرنگ کە لە سەردەمە مێژوویە کۆنەکان و ناوەڕاست و نوێدا دەکەوتون زیادی کرد لە سەدەی 17هەمدا سەرجەم بیردۆزەکانی ڕاوی مێژووی پەرەیان ساند لە کاتێکدا زانراوە کە ژمارەیەک لەو بیردۆزانە ڕەگ و ڕیشەکەیان دەگەڕێتەوە بۆ سەردەمە مێژوویە کۆنەکان نمونەش وەک ڕاوەی پاڵەوانی بۆ مێژوو ڕاوەی ئاینی بۆ مێژوو هەروەها ڕاوەی جوگرافی بۆ مێژوو لەگەڵ ڕاوەی خولی بۆ مێژوو ڕاوەی پاڵەوانی بۆ مێژوو ئاراستی پاڵەوانی لە ڕاوەکردنی مێژوودا بە لە پێشترین ئەو ڕاوەکردانەدا دەدرێت کە مرۆڤ ناسیبێتی واتە کار و کردەوە مەزنەکان دەبێتە هۆی دروستکردنی ڕووداوە مێژوویەکان لەم جیهانەدا ئەم ئاراستەیەش لە سەردەمی یۆنانیەکانەوە دەستی پێکردووە هەردوو داستانی ئەلیازە و ئۆدیسەی شاعری یۆنانی هۆمیرۆس بە پارادایمێکدا دەنرێت بۆ مەزنکردنی پاڵەوان و پاڵەوانێتی لە پێشەکی نۆپەراوەکەی مێژوونووسی یۆنانی هیرۆدۆت 484-425 پێشزایندا هاتووە کە ناسراوە بە ئەت-تەواریخ مێژووی تۆمار کردووە بۆ ئەوەی سەردەمکار و کردەوەی پیاوە مەزنەکان لەبیر نەکات هەروەها بۆ ئەوەی دەستکەوتە چاکەکان بەبێ مەزنکردن یا سەرسوڕمان نەمێنێتەوە دوای هیرۆدۆت مێژوونووسی یۆنانی تۆکیدیس دێت 465-401 پێشزاین ئەو بیردۆزی پیاوی مەزن بەرهەم دێنێ و تیایدا ئەو ڕۆڵە ڕوندەکاتەوە کە پاڵاوانەکان لە دروستکردنی مێژوودا دەگێڕن چونکە کار و کردەوەی پاڵاوانەکان لە نمونەی پاشا و سەرکردەکان و ئازایەتیەکانیان مێژووی دروست کردووە ئەو بیردۆزە بە یەغدانی یەکەمی بۆ ژیانی ئەو تاکە کەسانە بوو کە یارمەتیان داوە لە گۆڕینی ڕەوتی مێژوودا پاشان مێژوونووسی ڕۆمانی بەناوبانگ پلوتاریک دێت 125-46 پێشزاین کە لە کەسایەتی خۆیدا کەسێتی پەروەردکار و کەسێتی مێژوونووسی کۆکردبەوە لە کتێبێکدا بەناوی ژیانی مەزنەکان وەک جەختکردنەوەیەک لەسەر ئەو شتانەی کە پێشتر تۆکیدس لەبارەی تیۆری پیاوە مەزنەوە جەختی لەسەر کردبەوە پلوتاریک پشتی بەشیکردنەوە و مەزن ڕاگرتنی کەسایەتیەکان بەستە بوو کە بەشداریان کردووە لە دروستکردنی مێژووی جیهاندا تیۆری پیاوی مەزن لە ڕاوەکردنی مێژوودا لە ماوەی سەردەمەکانی ناوەڕاست و نوێژدا بەردەوام بوو بە شێوەیەک فەیلسوفی ئینگلیزی هەربەرت سپنسەر 1820-1903 ئاماژە بۆ دەکات
بە جۆرێک دەڵێت پادشا لە سەردەمە ڕابردووەکاندا نوێنەراتی هەموو شتێکی دەکرد لە کاتێکدا پاشماوی تاکەکانی گەل نوێنەراتی شتێکیان دەکرد. بۆیە کار و کردەوەکانی پاشا هەموو وێنەکەی دەخستە ڕوو لە کاتێکدا شێوازەکانی ژیانی گەل باگراوندێکی ناڕۆشن و تەمومژاوی هەبوو. لە ناودارترینی ئەو کەسانەی بەرگری لە تیۆری ڕافەکردنی پاڵەوانی بۆ مێژوو کردووە تۆماس کاریلی فەیلسوف و مێژوونووسی ئیسکۆتلەندی بوو کە لە نێوان ساڵانی 1795 بۆ 1885 زاینی داشیاوە. ئەوەش لە کتێبێکیدا بەناوی پاڵەوانەکان کاتێک دەڵێت لە بیر و باوەڕی مندا مێژووی گشتی ئەو مێژووی کە مرۆڤ لەم جیهانەدا داهێناوە ئەو مێژوویە کە لەلایەن مەزنەکانەوە لە دنیادا دەرکەوتووە. ئەوان پێشەوان و ئەوان ڕاستپێردراون بۆ کاروبارەکان، ئەوان پێشڕۆ و سەرمەشقن، هەروەها ئەوان داهێنەری هەموو ئەو شتانن کە خەڵکی دنیا لەسەری ڕێکەوتون. هەموو ئەو شتانش کە جیهان پێگەیشتون، هەروەها هەموو ئەو شتانش کە لەم بوونەدا جیهان دەیبینێت. بەڵام زانای ئەمریکی دردریک ئادامز وود توێژینەوەیەکی درێژی دەربارەی 386 پادشا لە ئەوروپای خۆرئاوا نووسیوە. ئەو لە ئاگامی توێژینەوەکانیان داوا دەبینێت کە پاڵەوانی مێژوو لە پلەپایی یەکەمدا بریتیە لە پاشا. ئادامز هەوڵ دەدات بناغەیەکی ئەزموونی ببەخشێتە بیردۆزەکەی. هاوکات بە زۆرترین بانگەشەکاردا دەنرێت دوای کارلیل کە زیادەڕەوی کردبێت لە تاویلی پاڵەوانیدا بۆ مێژوو. ئەو ڕەخنە گەورەی کە نایرانی تیۆری پیاوی مەزن ئاراستی دەکەن ئەوەیە کە ئەم تیۆریە ڕۆلی ژینگەی کۆمەڵایەتی و ڕەوشی ئابووری فەرامۆش دەکات کە لە میانەیاندا ئەو تاکە کەسە سەرکەوتوانە دەردەکەون و ممارەسەی چالاکیەکانی خۆیان لە ژینگەکەیاندا دەکەن، چونکە هەر تاکە کەسێک کە مێژوویەک دروست دەکات ئەوە ئەو ڕۆشنبیر و شارستانیەتی کە ئینتیمای بۆی هەیە سنووردارە. مرۆڤیش ناتوانێت کارێک بکات مەگەر شارستانیەتەکەی ڕێگەی پێ بدات. بەڵام ئاراستی پاڵەوانی لە ڕاوەکردنی مێژوودا تا ئێستاش لە هەنگرانی لە زانە و فەیلسوف و مێژوونووسەکان ماون کەوا دەبینن کار و کردەوەی پیاوە مەزنەکان ئاراستەی ڕووداوە مێژوویەکان دەکات و یارمەتیان دەدات لەسەر گۆڕینی ڕووداوی جیهانی لە کاتێکەوە بۆ کاتێکی تر. هەروەک تا ئێستاش ژیاننامە بەسەرهاتی پیاوی مەزن پاڵەوانەکان بەلقێک لە لقەکانی مێژووی سیاسیدا دەنرێت. ڕاوەکردنی ئاینی بۆ مێژوو. ئەم ڕاوەکردنە لە سەردەمە کۆنەکانەوە دۆزراوەتەوە. لەو حاڵەتانەدا کە تیایدا مێژوونووسەکان نەیانتوانی بێت هەندێ ڕاوەکردنی پاڵەوانی ببەخشنە مێژوو، هەستاون بە پێشکەشکردنی ڕاوەکردنێکی ئاینی لە ئاکامی بیر و باوەڕیان بەبوونی هێزێکی باڵادەست کە زاڵ و بەهەژمونە لەسەر جیهان و دنیا و ئاراستە دەکات. ئەو هێزەشیان ناوناوە خواوەند. لای یۆنانیەکان و لای گەلانی کۆن لە وڵاتی میسۆپۆتامیا و وڵاتی شام و میسر باسی ئەو خواوەندە کراوە. هەموو کات پاشایان بە خواوەند یان نوێنەری خوداوەند لەسەر ڕووی زەوی داناوە و ئەو ڕووداوە مێژوویانەشیان بۆ ئەو گێڕاوەتەوە و بیرڕاشیان وا بووە کە جوڵەی مێژوو هیچ نییە جگە لە پلانی خوداوەند بۆ کۆتایهێنانی جیهان و ئەو چرکە ساتەش لە هێلکاریە گشتیەکەیدا بڕیاری لێ دراوە لە سەرەتای دروستبوونەوە تا ڕۆژی دوایی. ئەم ڕاوەکردنە مێژوویە تەوراتی گرتوتەوە، هەروەک لەگەڵ میتۆدی مێژووی کەنیسەی مەسیحەتیشدا دەگونجێ، بەڵام بە شێوەیەکی قوڵتر. ڕاوەکردنی ئیسلامی بۆ مێژوو دیسان بانگەشە دەکات بۆ بڕوابوون مایشەر باڵادەست لەسەرەوەی هەموو شتێک، یاخود ئەو ئاراستەکەرە بۆ هەموو شتێک. بە گوێرەی ئەم گۆڕانکاریەش جوڵەی مێژوو کە بە فراوانی گەرتون دەگرێتەوە یەک جوڵە دەبێت و لەو ڕۆژەوە دەست پێ دەکات کە خوددا ئاسمان و زەوی دروست کردووە و دەڕوات بەرەو ڕۆژی دوایی. لێرەدا گروپێک لە مێژوونووسان کە خاوەنی بیردۆزە ئاینیەکانن لە کات و مێژوودا ئەوان کات دەبەستنەوە بە دروستکردنی یەکەمەوە و لە چارەنووسی مرۆڤ لە دنیا و بە کۆتاییەوە حساب و سزا و پاداشتی پێوە گرێ دەدەن. لە دیارترین نوێنەرانی ئەم ئاراستێش فلیۆن 25 پێش زاین بۆ 50 زاینی بەنسبەتی ئاینی جوولەکەوە، هەروەها قەشە ئۆگەستین 354 بۆ 430 زاینی بەنسبەت ئاینی مەسیحی و ئیبن خەلدون کە ساڵی 8 کۆچی مردووە بەنسبەت ئاینی ئیسلامەوە. بەمەش دەبینین لایەنگرانی ئەم ڕاوەکردنەوە دەبینن کە ویستی خوددا بریتیە لە ئاراستەکەر بۆ هەموو شتێک و هەر ئەویش ئاراستەی ڕووداوە مێژوویەکان دەکات بە هاوکاری ئاراستەکردنی کار و کردەوەی مرۆڤ، ئیتر تاکە کەس بێت یان کۆمەڵ. ڕاوەکردنی جوگرافی بۆ مێژوو. ڕەگ و ڕیشەی ئەم ڕاوەکردنە دەگەڕێتەوە بۆ بریارەکانی یۆنان کەوایان دەبینی ڕاوەکردنی مێژوو گەڕان بە دوای سەرچاوەکانی گۆڕانکاریدا لە ڕووداوە مێژوویەکاندا دەکرێت لە ڕێگەی تێبینی بارودۆخە جوگرافی و ئاو هەواییەکانەوە ئەنجام بدرێت. لایەنگرانی ئەم ڕاوەکردنە لە سەردەمێنوویەکاندا ئەوانن کە هەوڵیان داوە ڕاوەی دیاردەمێژوویە فرەکان لەژێر ڕۆشنایی یەک فاکتەردا بکەن کە ئەویش فاکتەری جوگرافی بووە. لەوانەش مێژوونووس و فەیلسوفی فەڕەنسی مۆنتسیکۆیە 1689 1755 زاینی کە بە یاخدانەکانی چڕ دەکاتەوە لەسەر شیکردنەوەی مێژوویی بەهۆی هۆکارە فیزیاییەکانەوە وەک ئاو و هەوا و بارودۆخی جوگرافی تر. هەروەها یەکێکی تر لەوان فەیلسوفی ئەڵمانی هێردەرە 1744 1830 زاینی
کە گەشەکردنی مرۆیی لە ڕێگەی گەڕان لە ماهیەتی پەیوەندی مرۆڤ بە ژینگەی سروشتیەوە ڕاوە کردووە. هەروەها یەکێکی تر بریار هەنتگدۆنی ئەمریکیە 1976-1947 کە پێشکەوتنی شارستانیەتە مرۆیەکانی لە هەندێک ناوچەدا پێشخستووە بەبێ شارستانیەتی تر، هەروەک هۆکارەکانی هەڵوەشانەوە و دواکەوتنیشی گەڕاندۆتەوە بۆ فاکتەرە ئاو و هەواییە جوگرافیەکان. ڕاوەی خولی بۆ مێژوو. ڕاوەکردنی خولی بۆ مێژوو لە ماوەی سەردەمی یۆنانەوە دەرکەوتووە. ئەم ڕاوەکردنە لە دەوروبەری مانایەکی سەرەکی دەسوڕێتەوە کە بریتیە لەوەی مێژووی جیهان لە خولی یەک بەدوای یەک و لێکچوودا دەڕوات و دەسوڕێتەوە. فەیلسوفی یۆنانی بەناوبانگ ئەفلاتۆن 428 بۆ 348 پێش زاین لە نوێنەرانی ڕاوەکردنی خولی بۆ مێژوو لەو سەردەمەدا دەبێت. ئەفلاتۆن وا دەبینێت کە مێژوو گوزارشتە لە کۆمەڵێک خول و دەوران کە بێگومان باڵسانەوە و شیبوونەوە و ڕووداوە سروشتیەکان کۆتایی دێت. هەروەها لە لایەنگری دیکەی ئەم ڕاوەکردە مێژوونووسی عەرەبی ئیبن خەلدونە کەوا دەبینێ هەموو دەوڵەتێک پێویستە بە ژمارەی خولدا بڕوات کە بریتین لە خول و سەردەمی ئەبران و شارنشینی، پاشان خول و سەردەمی هێز و پەرەسەندن، پاشان خول و قۆناغی لاوەزبوون و هەڵوەشانەوە. هەروەها لایەنگرێکی تری ئەم بیردۆزەمان هەیە لە سەردەمی نوێدا کە ئەویش مێژوونووسی ئیتاڵی ڤیکۆیە 1668 بۆ 1744 زاینی. ڤیکۆ بیردۆزێکی لە پەرەسەندنی گەلاندا داناوە و ناوی لێ ناوە بیردۆزی خول و قۆناغەکان. بە گوێرەی ئەم بیردۆزە هەموو نەتەوەیەک لە نەتەوەکان بە سێ خول و قۆناغ و سەردەمدا دێتە پەڕێت کە دوجار بە سەردەمی بەربەری بوون و هەڵوەشانەوە کۆتایی دێت. ئەو خول و قۆناغ و سەردەمانەش بریتین لە قۆناغی خواوەندی، تیایدا خەڵک بڕوان وایە کە خوداوەند هەموو شتێک بەڕێوە دەبات، قۆناغی پاڵەوانی کە قۆناغی کەسایەتیە گرنگە بەهێزەکانە، قۆناغی مرۆیی کە بریتیە لە سەردەمی شارستانیەتی کە تیایدا یەکسانی سروشتی لە نێوان خەڵکیدا بڵاو دەبێتەوە. هەروەها ئەو یاسایانش بڵاو دەبێتەوە کە تیایدا هەموو کەس یەکسانن. دوای ئەو قۆناغ و سەردەمانش شارستانیەتەکە تووشی هەرس و شکست دەبێتەوە و دەگەڕێتەوە بۆ بەروەریەتی نوێ. هاوکات لێرەدا مێژوونووسی ئەڵمانی شپنگلەرمان هەیە 1880-1936 زاینی کە بێگوێرەی بیرروباوەڕی خۆی پێی وایە مێژوو بریتیە لە شانۆیەک بۆ ژمارەیەکی گەورە لە شارستانیەتەکان. مێژووی هەموو شارستانیەتێکیش وەک مێژووی بوونەوەرێکی ئۆرگانیە، واتە سەوز دەبێت و پێدەکات و پاشان تیا دەجێت و دەمرێت. هەروەک پێی وایە کە چوارچێوەی ژیان یەکێکە بە نسبەت بوونەوەرە زیندوەکانەوە، بۆیە هەموو شارستانیەتێکیش یەک چوارچێوەیان هەیە کە لەسەری دەڕۆن. بۆیە مێژوو بریتیە لە کۆمەڵی قۆناغ و خول و سەردەمی ژیانی شارستانیانە. هەموو شارستانیەتێکیش خول و قۆناغ و سەردەمێکی ژیانی داخراوی هەیە کە تایبەتمەندێتی تایبەت بەخۆشی هەیە. لەلایەکی ترەوە فەیلسوف و مێژوونووسی ئینگلیزی ئارنۆڵد توینبی 1889-1967 زاینی سەرسام بووە بە بیردۆزی پێشووی شپنگلەر. توینبی بیردۆزی مەیدانبازی ئەتەحەدی داناوە کە تیایدا دەڵێت هەموو شارستانیەتێک بە سێ قۆناغ و بازنەدا دەڕوات و تێدەپەڕێت و لە کۆتاییدا لاواز دەبێت. دیسان توینبی وا دەبینێ کە شارستانیەت بە مەیدانبازیەوەدا دەمەزرێت، کاتێک ڕوبەڕووی بارودۆخی کۆمەلگە دەبێتەوە و کەمینەیەکی داهێنەردا دەمەزرێنێ کە ئەرکی وەڵامدانەوە لەسەر ئەم مەیدانبازیە دەگرنە ئەستۆ لە ڕێگەی هەستان بە وەڵامدانەوەی پێویست بەو مەیدانبازیەوە. واتە دامەزراندنی شارستانیەت بریتیە لە پرۆسەیەکی مەیدانبازی و ڕوبەڕووبوونەوە وەڵامدانەوە. مێژووی مرۆڤیش بریتی دەبێت لە زنجیرێک لەو مەیدانبازی وەڵامدانەوانە. بەمەش دەبینین ژمارەیەک لە فەیلسوفە هاوچەرخەکان بڕوایان بە کشەکردنی شارستانیەتەکان و پەرەسەندنی و پاشان لاوازبوون و هەڵوەشانەوەی هەبووە. ڕاوەی ئایدیالی بۆ مێژوو. فەیلسوفی ئەڵمانی جۆرج ویلیام فریدریک هیگڵ 1770-1831 زاینی بە سەرۆکی خوێندنگەی ئایدیالیزم لە ڕافەکردنی مێژوودا دادەنرێت کە وای دادەنا فیکریان عەقڵ بنەمای هەموو شتێکە لە بووندا. فەلسەفەکەی هیگڵ سەدەی 18 تەواو کرد و چووە نێو سەدەی 19شەوە، بەوەش کەوتە نێو دوو سەدەوە و خاڵی گۆڕانەوە لە نێوان دوو سەردەمدا. بە دڵنیاییەوە فەلسەفەی مێژوو بەشێکی زۆرتری داگیر کردووە لای هیگڵ لەوانی تر. ئەگەر ڕاستری پێ بڵین ئەوە زۆرترین نفوزی هەبووە لە کاری هیگڵدا. لە ڕاستیدا عەقڵ لە تێڕوانینی هیگڵدا بریتیە لە جەوهەر و کرۆکی مێژوو. هەموو شتێک لە مێژوودا هەروەک لە بوارەکانی تریشدا بە شێوەیەکی عەقلانی دەڕوات. فەلسەفەی مێژوو بە دڵنیاییەوە بە گوێرەی تەسەووری هیگڵ لەسەر یەک ڕاوتی ڕاست دەڕوات بە درێژایی کات. ئەم ڕەوتەش بە مێژوودا تێدەپەڕێت کە لە ڕەوشی بەربەریبوونی سروشتیەوە دەگوازێتەوە بۆ ئاستی یاسایی و سیستەمی. هەروەها مێژووی مرۆڤایەتی دەکرێ وا شرۆڤە بکرێ کە پرۆسەیەکی دوورودرێژە و مرۆڤایەتی توانیویەتی لە میانەیدا پێشکەوتنێکی ڕۆحی و مۆراڵی بەدەست بێنێ و ئەم پێشکەوتنەش لە ڕێگەی عەقلی مرۆییەوە بەدەست دێت. ئەمە و هیگڵ وا دەبینێ کە ویستێکی پلان بۆ داڕێژرا و سیستماتیکی لە پشتی ڕووداوە مێژووەکانەوە ئامادەی هەیە، چونکە ئەو ڕووداوانە جێنێ هەڵراون بۆ ڕێکەوت. ڕاوەی ماتریالی بۆ مێژوو.
لەلایەکی ترەوە ژمارێک لە فەیلسوف و مێژوونووسەکان ڕویان کردوتە ئاراستێکی مادی و ماتریالانە بۆ ڕاوەکردنی مێژوو. لە ناودارترینیان کارل مارکسی فەیلسوفە 1818 زاینی کە بانگەشەی تیۆری ماتریالیزمی لە مێژوودا کردووە و گرەی داوە بە پەرەسەندنی ئابووریەوە لە کۆمەلگادا. لە ئاکامی ئەم پەیوەستکردنەوە ڕاوی مێژووی لەسەر بناغەیە کردووە کە مادە بڕیاری لێ بدات، واتە کۆنتڕۆڵکردنی ڕێگاکانی بەرهەمێنان کە هەرچینێک یان هەر پارادایمێکی فکری بڕیاری لێ دەدات دەکرێت لە ماوەیەکدا بڵاو بووبێت بە شێوەیەک ململانی بەردەوام لە نێوان چینە کۆمەڵایەتیە جیاوازەکاندا لە کۆتاییدا سەر دەکێشێ بۆ سەرکەوتنی چینی پلۆریتالیا واتە چینی کرێکاران. بەمەش بە گوێرەی ئاراستەی مارکیزمی مێژوو لە ڕێگەی فاکتەری ئابووری و ماتریالیەوە ڕاوە دەکرێت کە خۆی لە ململانی نێوان چینەکانی کۆمەلگادا بە درێژایی سەردەمەکان دەبینێتەوە کە لە سیستەمی کۆمۆنەی سەرەتاییەوە پەرە دەسێنێ بۆ سیستەمی ململانی نێوان چینە جیاوازەکان کە دوجار خۆی دەبینێتەوە لە ململانی نێوان گەورە و کۆیلەدا لە سەردەمە کۆنەکان و هەروەها فیوداڵ و ژێردەستەکانیان لە سەدە ناوەڕاستەکان و هەروەها لە نێوان کەپیتالیزم و بەشەکان لە سەردەمە هاوچەرخەکاندا. بێگومان دەبێ ئاماژە بکەین بە بیریاری شۆڕژگێڕ و زانای ئابووری فەڕەنسی سان سیمۆن 1825 زاینی کە لە ڕێگە خۆشکەران بوون بۆ ڕاوەی مارکیزمی بۆ مێژوو. ئەو دەڵێت مێژوو لە ململانەیەکی پەیوەستدایە لە نێوان دوو فاکتەرە، جوتیار و پیشەساز لەلایەک و لە نێوان خانەدان و فیوداڵەکان و پیاوانی ئاینی لەلایەکی ترەوە. دوجار لە میانەی ئاراستە جۆرا و جۆرەکانەوە لە ڕاوەکردنی مێژوودا کە لە سەدەی 19دا پەرەیان سەند و دەرکەوتن زیانیاریمان دەستکەوت لەسەر ناودارترین ئەو ڕاوەکردانە و ناودارترینی فەیلسوفانی مێژوو. مێژوونووسانیش ئەو ڕاوەکردانەیان بەرهەم هێناوە. ئەمەش بەڵگەیە لەسەر پەرەسەندنی دانان و بیرکردنەوەی مێژوویی لە ماوەی ئەو سەدەیەدا کە هەندێک کەس بە سەدەی مێژووی دادەنێن.